بەڕێزاندارکیان سڵاوتان لەبێت. زۆر جار لە هەرێمی کوردستان لە بەرووی کە زانکۆ و ناوەندە معریفەکانی ئێمە خاوەندارەتی پرس و چەمک و تێگەکان یا گرفتەکانی کۆمەلگای ئێمە ناکەن. هەموو گرفتە جەوهریەکان وەکو زۆر بواریترە بنە کەرەسەی ئەو مناقەشاتە بێنجامەی کە زۆر جار حیزبەکان بە مەبەست یا بەبێ مەبەست فرێدەنە ناو کۆمەلگاوە. ئەمەش هەڵوێز وەرگرتنی لێ دەکەوێتەوە نەک گفتوگۆی زانستی و ئیزافاتی فکری بۆ تێگەیشتنەکان لە یەکتر. لە تازەترین بە حساب گفتوگۆدا هیچ شتێک ئەوەندەی جەندەر و چەمکی جەندەر نەکراوە بە فەنی زەمانە لە هەرێمی کوردستان. جەندەر لە هەر کۆمەلگایەکە بەپێی پەرەسەندن و سروشتی کۆمەلگاکە چ پێناسەیەک دەکرێت پەیوەندی بەو کۆمەلگایانە خۆیانەوە هەیە. بەڵام ئایا لای خەباتکارانی کورد بۆ یەکسانی و ڕێزگرتن لە مافی ژنان و ئافرەتان ئەو پێناسەیی هەیە؟ ئایا بە درێژایی سەدان ساڵەکە خەبات هەیە بۆ پاراستنی شکۆی مرۆڤ، شکۆی خوشکان و دایکانمان لە نمونونەکانی سەدانی وەکو مەلای گەورەی کۆیە و مفتی پێنجۆنی شاعیر و حەفسەخانی نەقیب کە بڕۆیان بە مافی یەکسانی ژن و پیاوە بۆ تا ئەمڕۆژ هەزاران کەسی هاودیدیان ئەم باوەڕێیان هەیە، چ لە ناو ئاین پەروەرانی ئەم وڵاتە چ لە ناو ئەلمانیەکان. گوناح نییە ئەم مرۆڤە باڵایانە و بیر و باوەڕیان بخرێتە ناو ئەم تەفسیراتانەی کە ئەمڕۆ بۆ یەکسان خوازی ڕەگەزیدایان بیستین. ئایا جەندەر وەکو ئەوەی کە کەسانێک دەیڵێن واتای چی؟ واتای هاوسەرگیری پیاو لەگەڵ پیاو؟ ئایا جەندەر واتای هاوسەرگیریکردنی ژن و ژن؟ ئایا جەندەر واتا جوودبوونی مرۆڤ و ئاژەڵ؟ ئەم واتایانەی هەیە یان بە مەبەست ئەم تەفسیراتانە دەخرێتە ناو کۆمەلگای ئێمەوە کە هەزاران ساڵی تیشکی دوورە لە گرفتە جەوهریەکانی کۆمەلگای ئێمەوە. بۆ ئەم چەمکانە وەدایان چەمکی تر نەبێ بە بابەتی گفتوگۆی معریفی، بۆ نەبێ بە بابەتی توێژینەوە، مافی ژن، مافی مناڵ، مافی کەمینە. ئایا ئێمە ئەو قسەی ڕاز نییە کە هەر فکر و فەلسەفەیەک چەند مەزن بێ سەرنجام لە بەکردارکردن لە تەطبیقکردنیدا بەقەدەر ئاستی فکری و عەقڵی ئەو کەسانەیە کە پراکتیزەیەکەن؟ ئایا چەمکی جەندەر ئەو واتایانەی هەیە یان بە مەبەست ئەم کاڵایە ئەکرێ بە بەریدا؟ بۆ ئومێدەی سەرنجتان ڕابکێشم دیارە ئەچمە لای میوانە بەڕێزەکانم با هەم میوانەکانم هەم ئێوە گوێ لە هەندێک بۆ چۆنی هاونیشتیمانیان بگرین لە وەڵامەکانی ئەوانەوە ئەزانین ئایا ئێمە ئەم پرسانە ئەدوررێ بۆ کۆمەلگاکەمان یا پرسی حەقیقی کۆمەلگاکەمانە؟ هەڵبەتە خۆتان دواترەوە ئەنجامگیریە دەکەن فەرمە. منیش ئەچمە لای میوانەکان و دوایەوە دەسەکەم بە گفتوگۆکەم. سوپاسی ئێوەشەکەم هەر سەرنج تێبینیەکتان هەیە ئەتوانن بۆمان بنووسن لە ڕوودا و ستریم. فەرمە. جندر چییە؟ جۆن چۆن یعنی؟ جندر چییە؟ نازانم وەڵا. جەندەری؟ ئەسەخە زمانی ئێوە زۆر نازانم جەندەری نازانم ینی بەڵەو نیم جەندەری یانی چی؟ وەڵای جەندەری نەزانم چییە؟ وەڵا نازانم. معلوماتم لێ نیە لە جەندەری. نازانم جەندەری چییە. خۆی لە خۆیدا گەر باس لە ژن و پیا بکەین لە مافدا بەڵێ یەکسانن، بەڵام لە کاروباری ڕۆژانەدا ناکرێ برێ یەکسان بن. پیاو لە کاروبارێک دای ئافرەتش لە کاروبارێک بە پێویستی دەزانین پیاو لە کاری خۆی دابی ئافرەتش لە کاری خۆیدا، بەڵام بێتە سەرماف دەبێ هەردووچیان یەکسان بن لە خەمی یەکتر تێبگەن. دەبێ ئەلانە کە من وەختێکە خانمەیەکەم ژنێکم دەبێ وەکو ئەو پیاوە مەسەلەن تمشاییەکە نابێ مەسەلەن وەگەم من بڵێ ئەو ژنە ئەمن پیاوم ئێمە هەروەک یەک وانە فەرق ناکە ژن و پیاو هەر یەکێکن. چا زەڵامی مافی خۆی هەی ژنجی بێت مافی خوا بێت ئەو تشتێ زەڵام شێ بکرد ژنجی شێ بکرد دەکەن یەکسانە چێ فەرق جدایی نینە. ژن گۆترایە پیا گۆترایە. دائیمەن ئەرێ زمانی خۆی قەدیم گۆترایە بابوو باپیرانمان ژنە و پیاوە. یعنی دائیمەن پیاو سەرداری مارێکە. دەوڵات هەر پیاوە ڕێی جمهوریایەتیەکە یعنی ئافرەت نییە.
خۆی لە مافدا پێویستە یەکسان من بەڵام لە ئەرکدا یەکسانی نەبێت بەتایبەت لە کۆمەلگای کوردی هەندێک کار هەیە بە پیاو دەکرێ بە ئافرەت ناکرێ و بالعکسی شێ ینی هەندێک پیاو کارەیە بە ئافرەت دەکرێت بە پیاو ناکرێ. بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ میوانە بەڕێزەکانم کاک سەرۆقادر وەکو نووسەرێکی دیار کە لەسەر ئەم پرسانە قسەی هەیە هەروەها هەمویان خات و پەیمان عیزەدین وەکو پارێزەر و پەرلەمانتاری خولی سێمی پەرلەمانی کوردستان خات و سەبریە غەفار ئەندامی سکرتارەتی یەکگرتووی خوشکانی ئیسلامی هەروەها خات و شلێر عەبدولمەجید چالاکی مافەکانی ژنان کاک حاجی کاروان وەکو بانخوازی ئیسلامی لە دەرەوەی ستۆدیۆ لەگەڵما هەروەها جەنابی کاک دکتۆر کە بە سوپاسەوە یەکەم جارە دێتە بەرنامەکەم وەکو نووسەرێکی دیاری کوردستان وەکو مامۆستای بەشی دەروونزانی لە زانکۆی سەلاحەدین وەکو پرۆفسۆرێکی یاردەدەر بەخێربن سەر چاوەکانم. دیارە بۆ خۆتان ئەزانن بەڕاستی مەسەلەی جەندەر و ئەوە هەڵایەکی گەورەی لە هەرێمی کوردستان دروست کردووە. زۆر لە پایینەوە مناقەشەی لەسەر دەکرێت. ویستم ئەو دوو سەعاتەی ڕوودا بۆ ئێوە بێ بۆ ئەوەی کە گفتوگۆیەکی زانخوازی چڕتر و قوڵتر بین بە خەڵکی وڵاتەکەمان. سەرەتاش لە خات و سەبریەوە دەست پێکەم. بۆ نمونە وەکو یەکێتی وەکو سکرتارەتی یەکگرتووی خوشکان ئێوە ڕازی ئەبن بەم قسانەیە بە سەطحیە زانن کە مەسەلەی جەندەر واتە مارەکردنی پیاو لە یەکتر دوو لە ڕووی ئێوە واتە مارەکردنی ژن و ژن لە یەکتر واتە شەرعیەتدان بە سێکسکردنی مرۆڤ لەگەڵ ئاژەڵ بچووکردنەوەی چەمکی یەکسانی ڕەگەزی لەم ڕستانەدا مای قوبوڵە لای یەکێتی خوشکان یەکگرتووی خوشکان. بەڵێ بەناوی خوا سەرەتا دەستان خۆش بێ. لە ڕاستیدا ئەم ماوەیە مەسەلەی قسەکردن لەسەر جەندەر و ئەم مەسەلەی هاوڕەگەزبازیەکێکە لە شتە کێشە ئامێز و قوڵەکان کە بە هەموو ئەفکارە ڕاست و چەپ و لیبراڵ و هەمووی قسەی لەسەرەکات. ڕازیەبی ئەم دوو تعبیرەی بەکاری هێنا لە تەنیشتێکەوە دایان بنێ یامە بەستێ فەهمی کۆمەڵگایە بووی بەعامی کۆمەڵگا نانە ئێستا ئەچمە ناو مۆزوعەکە ئەگەر هاوکاریم بکەیت ئەمە باسی ڕسمەکەی واقعیت بۆکەم ئێستا کە ئەمەی لە ناو هەرێمی کوردستانە کە خوڵقاوە لەکوێوە سەرچاوی گرتووە بۆ هاتوو دیدگای من چییە بەرامبەری قسەکردنە لەسەر ئەمە لە ڕاستیە ئێمە ئەتوانم بڵێم 30 ساڵە خەبات دەکەین بۆ بەدەستهێنانی مافەکانی ئافرەت ئەو مافەیانەی کە ئێمە قەنەعەتمان وایە بە درێژایی مێشوو لاسەنگی بووە لە بینی ژن و پیاوە لە هەر سەردەمێکە دادپەروەری کۆمەڵایەتی حزوری بوو بێ سیستمێکی عەدالەتخوازی ئامادەیی بوو بێ دیدگایەکی مرۆڤ دۆستی ممارەسەیەکی حەقیقی کرابێت تا ڕادێک لە یەکتر نزیک بوونەوە دروست بووە لە ئاستی ژن و پیاوە وەکو مرۆڤ سیر کراون. بەڵام لەکوێ ئەمە جارێکی کە یعنی ون بووە غیاب بووە بەرزیونشێوی کێرڤەکە دەستی پێ کردووە و بە تەبیعەتی کۆمەڵگاییش ێستا هەر لەو چاوپێکەوتنانەوە سەیریکە دائیم پیاو سوڵتەیە ئافرەتی ژێردەستەیە یعنی ئیتر لەژێر ڕەحمەتی دەستی پیاوێکایە باش بێ لەگەڵی و هاوکاری بکات و مافەکانی بۆ دابینکە. ئێمە وەکو دیدگایەکی کە من تقریبا 30 ساڵ زیاترە لە ناو پارتێکی ئیسلامیە لە ناو ڕێکخراوێکی ژنانەی ئیسلامیە ئیژەکەین بەردەوام قسەکردنمان لەسەرەوەی کە ئافرەت وەکو مرۆڤ خاوەنی هەموو ئەو مافانەیە کە پیاوێک هەیەی لە چوارچێوی تایبەتمەندیەکانی تری تایبەتمەندیەکانیان چۆن ئەتوانێت خزمەت بە کۆمەڵگا بکە ڕۆژانە لەگەڵ دەیان ڕێکخراوی تری ژنانە کە هاوبەش بووبین لەو خاڵانەی کە مافێکی کۆمەڵایەتیە زەوتکراوە سیاسیە ئابووریە فەرهەنگیە خەباتمان بۆی کردووە وەجد ئیشیشمان لەسەر کردووە بەرهەمی باشیشی بووە. ئەم کێرڤە کە باسکردنە لەسەر بزوتنەوەی ژنان بۆ بەدیهێنانی مافەکانیان کە 300 ساڵ مێژووی هەیە تەقریبان لەسەر ئاستی دنیا
وردە وردە ئەگەر قسە بکەین لەسەر ئەوەی تەغیراتێ لەسەر شێوازی خەباتی بزوتنەوەی ژنانی بۆ مافەڕەوە حەقیقیەکانیان کە وازەح بوون ئەگەر سیر بکەین یەکێ لەو شتانەی داوای کردو لە هەندێک کۆمەلگاڵێ مافی دەنگدانم هەبێ وەکو ئەو پیاوەی کە لەگەڵ مایە مافی هەیە دەنگبا منیش دەنگ بام مافی ئوجرەی یەکسانم هەبێ مافی بڕیاری کۆمەڵایەتی ژیانی خۆمم هەبێ ئەمە جەوهەریترین ئەو شتانە بوون کە ئیشی لەسەر کراوە کاتێک کە حرەکەتی فیمینیزمی دەست پێ ئەکا تێپەڕبوونێک لێرەوە دەست پێ ئەکا کە چڕبوونەوە کە وەکو عەرەبیەکەی ئەڵێ تەمەرکوز حەولە الئونثا ئیتر قسە لەسەر مەسەلەی مێینەبوونە یعنی منی مێینە کۆمەڵێ حقوق کە ئیشیان لەسەر ئەەکەم لە دروشمەکانیان وردە وردە ڕنگ ئەیاتەوە کە ئەمیش بەپی باڵەکانی جیاوازی هەیە لیبرالی بە جۆرێک ئیشی کردووە سۆشیال فێمینیزم بە جۆرێک کردوێتی ئێستا ئێمە قسەکانمان بێنینە سەر ئەم شێوازی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەم جۆرەتە تەشەنوجە دروست بووە لە ڕاستیدا بە دەرکەوتنی جۆرێک لە جوڵەیەکی یان ئیشاراتێکی مەسەلەی جەندەر فیمینیزمی بوو کاک ڕەنج ئێمە لە هەرێمی کوردستانە هەر وەکو چۆن بێ سانسۆر هەموو شتەکانی تر هاتوونەتە ناو کۆمەلگاوە یعنی وەختی ئەزانی وردە وردە ئیشی لەسەر ئەکرێت لە شوێنێکەوە کە لەسەر ئاستی هەموو دنیا کە شتێک بوویە ئایدۆلۆژیا معریفە ئەبێ ناوەندی بەرپرس زۆر مەسئولانە مامەڵەی لەگەڵا بکە دوایی بێ بەراوردی بکە لەگەڵ ئەو واقعی کە ئەوی تیا ئەژی کە لە ڕووی تاریخیەوە سپاس ئەو بیرهێنانەوەی ئەو پاشخانەی خەباتی ژنان گرنگ بوو بەڵام من ئەمەوێت لەم 2 سەعاتەیە تێگەیشتنێک بم بە خەڵک ئەویش ئەزانی چییە ڕای جەنابتمەوە وەکو یەکێک لە میوانەکانم هەڵبەتە بەس بە تەنیا پرسیارەکانم ئاڕاستەی تۆ ناکەم تۆزێکی تر کاکسەرۆژ بەگیرێنم لە پرسیارە میوانەکانی تریشم لە پێناوی بەگیرهێناننا نا ببوورە ئەگەر تعبیرەکەم جوان نەبێ تۆزێکی تر پرسیار بارانتانەکەم بۆ معنایە ئایا ئێستا بینەرەکانی من چاوەڕێی وەڵامێکن خەڵکانێکەن پێیان وتون جەندەر هەموو ئەوانەی لە ڕێکخراوەکانی جەندەرە هەموو ئەوانەی لە بری یەکسانی ڕەگەزی ئەم وشەیە بەکاردێنن وا ئەزانن ئیتر ئەمە ئەو کەسانن کە تەشجیعی هاوسەرگیری پیا و ژن و ژن مرۆڤ و ئاژەڵەکەن قسەکەم وایەوانە خەریک نییە ئەوە چەسپێ ئەمە وایە بابینە سەر ئەم بە شەشی کە بڵین قەناعەتەکە شتر نەگەشتومەتە ئەمەی ئەوەی ئێستا کە لە هەرێمی کوردستانە یعنی خوڵقاوە و قسەی لەسەر ئەکرێتتر مختصین و غێری مختصین و عام هەمووی قسەی لەسەرەکە مەسلەی دەرکەوتنی ئەم کۆمەڵە ناوی بنێن بەوادیری هەندێک شت کە بە مەراحیلی مەسلەی فیمینیزمی کە ئێستا جەندەر فیمینیزممان هەیە کاک ڕەنج لەناو مەسەلەی کۆمەڵێت چەمک لە ناو جەندەر فیمینیزمە کە قسەی جددی لەسەر ئەکرێ ئەمانە ئەتوان بڵێم یەکسەر بە پێ تێپەڕبوونی ئەم مەراحیلانە و دیراسەکردنی ئێستا لە ناو کۆمەڵگەکەی تووە بەوادیرەکەی دەرەکەوێ زانی لەکوێ دەرەکەوێ بەوادیرەکەی زانی لەکوێوە دەرەکەوێ یعنی ئەبینێ لە شوێنێکە قوڵ ئیش لەسەر ئەم مەسئلەیە ئەکرێ و وردە وردە دەرەنجامەکەی ئەڵێ هیچ دووکەڵێک بێ ئاگر نییە لە مەسەلەی کوردیا ئەم شتەکە دەرکەوتووە لە ناو ساحەکە لە ڕووی تەقەبولکردنی کۆمەلگا لەگەڵیا و تەفەهومکردنی لە ڕووی قیەمی و کولتوری و بەهاییەوە جۆرێک لە نامۆبوونی دەرەکەوێت بەس ئەوە تا هێشتا کۆمەلگاکەی ئێمە پێدوانیە ئەمانە ئەم شتانە لە کۆمەلگای ئێمەدا واقع هەیە یا دروست دەکرێت هێشتا کۆمەلگای ئێمە ئەوەتانە ئەو کچ و کوڕانە خۆت بینیت هەر نازان جەندەر چیە ئەمە کوێ ڕاتەرویجی بۆ ئەکرێ بۆ ئەوەی جارێ من قسەم لەسەرەوە هەیە و خەڵکە فەقیرەی سەرجادەی دوێنی جەندەر چییە چوزانە هیچی لێ نازانێ بەڵام دوجار ئێمە بین بڵێن ئەرێ باشەکە وشەی جەندەر ئەخرێتە هەندێ ناوەندی ئەکادیمیەوە قسە و باسی لەسەر بکرێ ئێمە خۆمان دیراسی جەندەرمان کردووە ئایا قسە لەسەر شوناسی جەندەری ئەەکەین
ڕۆڵی جەندەری ئەەکەین هێناومانە تەسنیفاتمان کرد بێ مشتەمەعی ئێمە بۆ ئێستا عقدە بەرامبەر بە وشەی جەندەر بەڕەوای ئەبینیت آخر کە وەختێکە تۆ بەرچاوی تاکت ڕۆشن نەکرد بە غامزی ئیشت کرد وزوح نەبوو لە شتەکانە لە ژێرەوە هەڵمی بۆ هینەکەی دەرکەوت ئەگەر شوێنێکی ئەکادیمی بێت بیکاتە حملەیەکی هۆشیاری قسە لەسەر ئەوە بکات جەندەر چێک گەورەترین گرفت لە چەمکی جەندەرە غەمۆزیەتە هەتا ئێستا بۆچی مەسەلەی چەمکی جەندەر تەفسیر و تعریفەکانی بەوادرێک هەیە بەوادرێک مەسەلەن ئەبێ مووقیف وەربگیرێ لەسەر مەسەلەن بەوادرێکی ناڕۆشن بۆ نمونە بەوادری حرەکاتی جیهادی متەطەریف کە بڕای بە هیچ شتێک نییە جگە لە کوشتن لە ناو کوردستانە هەیە بەڵام ئەکرێ ئێمە دژی بۆ نمونە حزبێکی ئیسلامی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بین کە بۆ نمونە بڕوای بە چەک نییە حرەکەیەکی ئیسلامی مەدەنی دەعەویە وانە ئێستا پێ دوانێ مەسەلەکە گەربی گوێزینەوە هەمان شتە یعنی لەبەرەوەی بەوادرێک هەیە هەموو ئەوانەی کە کار بۆ لەبەرەوەی بەوادرێ هەیە ئەبێ لەم کاتانە چۆن ڕەوانیە ئەگەر جوڵەیەکی داعشی هەبوو لە فکرێکی ئیسلامیەوە سەرچاوی گرت هەموو ئیسلام پێمانوانە هیچ حرەکەتێکی تری ئیسلامی بکرێ ئەبێ شوێنە بەرپرسەکان دیراسەیەکی ئەم شوێنە بکەن بیدۆزنەوە بە دوای چارەسەرەکەی بچن ئێمەش لێرە ئەڵێن ئەم تەخەوفەکە دروزە بێت جەندەر لەبەرەوەی یەکەم غامزە لەبەرەوەی پۆپ دەڵێت تعریفی زۆر لە خۆی هەڵەگرێ جەندەر بە مەفهومێکی مطلقی یەکسان نیە بە هاوڕەگەزبازی بەڵام هاوڕەگەزبازیشی تیاجی ئەبێتەوە زانی بۆ چونکە بە پێی ئەو تعریفانی کە ئەکرێ بۆ خێزان لە 2010 هەموو فکرەوە بەپی ئەو تعریفانی کە لە 2010 ئومەمی متحیدە تعریف بۆ 12 ئوسرە ئەکا کە مافی دروستبوونی 12 ئوسرە هەیە یەکێک لەوانە کە ژن لەگەڵ ژنا پیاو لەگەڵ پیاوە باشە تاگنەفەری اینجا لەگەڵ شتی ترا کەواتە ئەمە شەنگاونانە جزئێکی ئەمەش بریتە لە مەسەلەی هاوڕەگەزبازی ئەکرێ بزانم بۆ نمونە یەکێتی ئافرەتانی کوردستان یەکێتی ژنانی کوردستان بەشێک لە ڕێکخراوەکانی تری دەرەوەی بۆ نمونە ڕێکخراوی خوشکان هەڵگری ئەم جۆرە ئایدیا و ئەفکارن ئێمە تا ئێستا ئەوەی کە ئیشمان کردووە قسەکردن بووە لەسەر مافەڕەواکانی ژنان ئێمە هیچ کام لە ڕێکخراوە فەرمیەکانی کوردستان نییە فەرمیانە هیچم نەدیوە لەم فەرمیانە بە زاهری نەمدیوە لە ئەشێ لە ڕووی تێڕوانینمان بۆ هەندێک لە مەسەلەکان لە ڕێگە چارەکانە جیاواز بین بەڵام یەکێک لەم ڕێکخراوانە کە تۆ ئاماژەی پێیەکەی ڕۆژێ لە ڕۆژان قسەی لەسەر هاوڕەگەزبازی کردوێ نەخێر من نەبیستوە لە کوردستان هیچ شوێنەکە بینیوە سنتەرێک بە ڕسمی خەریکی یا بەڕاستە خۆیان ناڕاستە و خۆ خەریکی تەرویج بێ بۆ ئەم تعریفەی جەندەر والله ئەوە بەوازەحی ئێستا ئێمە ڕێکخراوی ڕاستانمان هەبوو سێری لۆگۆکەیان بکە ڕوونەوەی چالاکیەکانیان بکە بەشێکی خاصیان دیاری کردبوو بۆ تەشجیعکردن لەو مەجالانە تەوعیەکردن لە ئێستا بەشی جەندەرناسی هاوڕەگەزبازی کردن بەشێکە لە ناویە تەوعیەکردن و پاڵپشتی کردن بە ئاشکرایە ئەمە تەفسیرە ئەیتر ئەمە خۆخۆتان ڕوودا و هینتان هەیە ڕیپۆرتاژتان هەیە و بەرپرسی ڕێکخراوەکە قسەتان بۆ ئەکا ئێستا تۆ ڕیپۆرتاژەکەی بێنە گوێ لە بەرپرسی ڕێکخراوە بکە کە خۆی ئاماژەکە ئەمەش بەشێکە لەوەی کە ئێمە وەکو بۆعدە بەزەیەکە و هاوکاریکردنەکە ئیشی لەسەرەکەین بەڵام دوجار ئێستا ئێمە هینمان هەیە جامیعی ئەمریکیمان هەیە بەشی جەندەرناسی تیاکراتەوە منهەج و ئیشی لەسەر ئەکرێ لە مەزموونیا بچۆرە تەفاسیلیەوە هەموو ئاماژەکانی تایە بەڵام ئەم ئاماژانە هەر یەکە بە جۆرێک و مامەهینێکی بێ ئەکادیمیەکان ورتر ئیشی لەسەر بکەن و بزانن ئەخوا لەگەڵم واقعی ئێسەی ئێمە کە گەورەترین کێشە ئێم هەرێمە ئێمە هەمیشە دەستبردنە بۆ کۆمەڵێ شت کە دوجار ئەتوانین بڵێن لە شوێنانێکە کۆتایی پێ لێرە ئێمە جارێکی کە دوای دراستان لەسەر زانکۆی ئەمریکی و ڕاستان گەیشتونەتەوە قەنەعەتە ڕێکخراوی ڕاستان بینی ومانە بەڵێ ڕاستان بەشێک ڕۆڵی تیا بینێ ئێستا ئەو منهەجەی کە لە جامیعی ئەمریکی سلەیمانیا هەیە بەشێک ئاماژاتی تەواوی تیا هەیە زۆر سپاس دیارە بینەرانی بەڕێز من دیارە جەنابی وەکو ئاین پەروەرێک ئەمەوێ ڕای کاک حاجی کاروانی ژۆر بگرم وەکو بانخوازێکی ئیسلامی دواتر کاک سەرۆ
جەنابی خاتون و ئەمیش وەکو مامۆستایەکی زانکۆ جەنابی دکتۆر محەممەد وەروە خاتو شەهێنیش قسەی تریان هەیە ڕەنگە خاتو شلێر ڕەنگە بە دیدێکی تر سەیری مەسەلەکە بکەن. کاکە حاجی کاروان سڵاو و ڕێزم بۆت هەیە هەرچەندە من گلە یەکەم لێت هەیە با پێشکی بێڵام. بەرنامەی لەگەڵ ڕەنج وابزانم خۆت شایەتی بۆی بەرنامەی هەمووتان بووە بەبێ هیچ جیاوازیەک ئەلمانی ئیسلامی پارتی یەکێتی حەسێک سۆسیالیست یەکگرتو و لە هەڵبژارنەکانی شاوا بزانم مەگەر بە نامە بەست بەسەرما تێپەڕی بێ ئەوەندە فەزلی کەستانم ناوە بەسەر کەستانە ئەمە بەرنامەی هەمووتان بووە بەخۆشتەوە تخوا عیب نییە تۆ لە هەولێر بیت من کامێرا بنێرم بۆ ماڵەوە تۆ لە ناو ستۆدیۆکەم نەبیت ئەمە دوایی جوابم بەرەوە باشە کاکە حاجی سڵاو ڕێزم بۆ تێجارە پێش هەموو شتە دەمێکەنم بینیوی چاو ماچەکەم ئایا جەندەر واتە هاوسەرگیری پیا و ژن و ژن مرۆڤ و ئاژەڵ ئەم تەفسیر و تەرویجە لەکوێ دێنی کە ئاوا بە قەناعەت و باوەڕەوە ئەی خەیتە ناو کۆمەڵگاوە ئەکرێ بزانم. سەرەتا سوپاس کاک ڕەنج ئەو گلێش دەخەمە سەرسەرم من وەک بڵێ پێم باش بوو ئەلێرەوە قسە بکەم ئیستۆدیۆ قەڵەباڵغ نەبێ و حەزم نەکرد لەو بازنەیەدا بنیشم پێم خۆش بە تەنیا بم منیش ئیعلامیم بەقەت تۆ ئیشم کردووە لە ئیعلام و پێشم عیب نییە لێرەوە قسە بکەمش ئاساییە و جەناب شت شایەدیت بۆ دەم ئەلحەمدوللا کەسێکی ئەکادیمی و یەکێکی لەو کەسانی کاریگەریت هەیە. برای خۆشەویستی مرکب منیش وتم بیرم کردووی حەزم کردووە لەگەڵمان بێ. قوربانت دەستت خۆش بێ. کاک ڕەنجیان ئەم بابەتە نە من نە ئەو میوانە بەڕێزانە یعنی دانەنیشتوین لێرە تاریفکە چکە تاریفەکەی خۆیان وازەحە ئەوە حەڕەکەیەکی عالەمیە و UN خۆی لە پشتێتی ئەم بابەتە بابەتێکی شاراوە نییە تا حاجی کاروانێ بێ وەکو بانخوازیە تعریفی جەندەر بکە لە ناو جەندەرە تعریفەکان و بە پەراکتیکی ئەنجام دراوە لە تعریف و لە نەزەریات لە بەریتانیا و ئەڵمانیا و ئەمریکا و ئسکەندەنافیا دەرچۆتە دەرەوە بۆتە عملی یعنی ئەوە نەماوە من و تۆ لێرە خلافمان هەبێ بڵین ئەوە تعریفی جەندەر ئایا هاوڕەگەزبازی ئەگرێتەوە زەواجی ژن لەگەڵ ژن پیا و لەگەڵ پیاوەگرێتەوە ئەوە لەوە دەرچووە کە مناقەشە بکەین کە تیای نییە ئەوە بە عملی و بە فیعلی تایەتی و هیچ مەجاریشی تیان نییە هەر کەسێک لێرە هەر ڕێکخراوێک لێرە ئەبینێ هەر ڕێکخراوێک حاجی لێرە کار خۆتەزانی هەزاران کەس هەیە هەزاران کەسەیە بە حیزبەکەی خۆشتەوە کارەکە بۆ مافی ژنان بۆ یەکسانی بۆ مەسەلەی پاراستنی شکۆی ئافرەت و بەخۆشتەوە کە کچت هەیە ئایا هەر کەسێک باسی جەندەری کرد هەر کەسێک کاری کرد بۆ یەکسانی ڕەگەزی ئیتر خەریکی ئەم شێواندنەیە کە جەنابوو لە فەیسبووکەکە و نووسی بوو یان ئەوە لە وڵاتانە وایە بە قەولی ئەو ڕێکخراوانی کە ئەفۆن ڕاست ئەوەی کە ئێستا خوشکە سەبریە ئاماژەی پێدا ئەو ڕێکخراوانی کە ئافرەتان بێ یان ڕێکخراوی پیاوان بێ یان حیزبەکان بێ بە ئەلمانی بە ئیسلامیەوە هەر یەکەو بۆ خۆی لەم مەجاالە قسەی خۆی کردو لەسەر مەسەری ئافرەت و یەکسانی ئەو بابەتانی هیچ مشکلەمان لەوە نەبووە تا ئەم لەحظەیە بەس ئێستا شتێکی نامۆ بە بەشەریەت نەکەر بەدین بە بەشەریەت دروست بووە ئەو نامۆیەتیە لە پاڵی ئەو ڕێکخراوان و یان لە پاڵی بەناو یەکسانیەوە بینی ژن و پیاو بە حجەی ئەوەی نەمانی ئەم ڕەگەزیە لە نێوان ژن و پیاوە یعنی پیا و ڕەگەزیەتی خۆی جسمی دیاری ناکات کە چییە ژن جسمی دیاری ناکات کە چییە ئەمە بابەتێکە خۆیان تاریفیان کردو ئەوە قسەی من و تۆنیە لێرە مناقەشەی لەسەر بکەین ئەمە لە کوێی کوردستان هەیە واقعی و هیچ ئەوەی تیانە بەڵام مناقەشەیەکە لە دەرەوە کە تەرویج بۆ مەسەلەی شەرعیەتدان بە هاوڕەگەزبازیە کرێ ئێوە هاتوون شوێنێک شتێک کە لە سیاقێکی ترا هێناوتانە بۆ کوردستان یا مەبەستان کوردستانە لە کوردستان ئەم مەسەلەیە هەیە شوێن هەیە بە ڕەسمی ئەم فەلسەفە و قەناعەتەی هەبێ لە کوردستان مەبەستم لا نەتیۆریەکەیە کاڵەمەوە بەڵێ تۆ کاگڕنج عزیزەکەی من یعنی ئەم بابەتە سەرەتا وەکو نەزەریەت باسەکە ئەو ڕێکخراوانە خۆیان بەبێ شەرم ئەچنە ناو
کۆلیژەکانەوە ئەچنە ناو دەستگاکانەوە ئالێن باسی جەندەری ئەکرێ جەندەری بەو معنایە هەموو ئەم تاریفەی تایە بەڵام ئەگە تۆ بۆ بابەتێک بچی بۆ نمونە باسی مافی ئافرەت بکەی باسی یەکسانی نێوان ژن و مێرد کە لە مافەکانە باسی کچ بە شودان بکەی باسی مارەی بکەی مۆزوعێکی دایکراوێ کەس ڕێی لەمە نەگرتووە بەڵام هەموو ئەم بابەتانەی ئەو کەسانەی کە عڕابی ئەم مەسەلەیەن لە کوردستانە و خۆیان کردووە بە ڕیسپی لەم بابەتە دەستێک وازەحە لە پشتیانەوەی ئەمە وازەحە هەمویان ئەوە تا ڕێیان پێدرێ بچ ناوکلی بەتایبەتی لە زۆنی سەوس تا ئێستاکە لێرە نەبووە من هیوادارم لەوێش جێی دراسە بێ و ئەوە سەرۆکی بڵین ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بەنەستەن کە کتابەکەی نیشان خەڵکدا کە من لە جێگیری سەرۆکی حکومەتی هەرێمەوە ڕێپێدان هاتووە ڕێ بەمانە بدرێ بچنە کۆریژەکان ئەوانی کە ئەو مەسەلێش باسەکەن هەموو ئەم بابەتانیان لە بەردەستە یعنی ئێستا ئەو ڕێکخراوانەی کە چوونەتە ناو ئەو کۆریژانەوە وەرە بڕۆ ناو ئێستاکە من لەلام هەر کەس باسی جەندەری کرد بۆ نمونە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم لە شوێنێکا کە ژنێکە کوژرێ لە شوێنێکا کە ژنێک لوتیە بڕێ کە ژنێک هەتکە کرێ وەکو گەنجێک دێتە ناو کەیسەکەوە سەردانیانەکە قسەیان لەگەڵاکە کە نازانم ڕەنگە باشە حقا ئێوە تەشجیعی ئەمە بکەن مەرجە لەبەر ئەوەی کە بۆ نمونە ئەم کەسانە باسی جەندەرەکەن ئیتر ئەم وێنایی کە بە ڕێزێ باسیەکەی تەشجیعی ئەمە بکەن مەرجە ئەمە مەسەلەن بۆ نمونە ڕێکخراوی تریشەیە لە کوردستان وشەی جەندەر بەکارێنێ پاشەم ناوبڕە دەرفەتە دەدەم دان ڕێکخراوی تریشەیە لە کوردستان وشەی جەندەر بەکاردێنێ و ڕەنگە هەر لەسەر مێزەکەم ئەم بەڕێزانە لەگەڵ هیچ کام لە تعریفەکانی ئێوە کۆک نەبن بەڵام ئایا مەرجە ئەم تەفسیر و تەویلە ئیتر بیبڕی بە باڵای هەموو چالاکوانێکی ئەوەی کە بە قەولی تۆ بەداخەوە هەرچەندە من بڕوان بە تێگەیشتنەکەی سەرۆکاتی هەرێمەیە بڕوان بە زۆنی کوردستانەیە هەرێمی کوردستانەیە نەک زۆنی سەوز و زەرد ئیتر ئێمە بڵین لە زۆنی سەوت ستەرویج بۆ ئەماکرێ پاش ئەم ناوبڕە ئەگەڕێمەوە کاتی خۆتە بێ دەرفەتە دەدەم ئەگەڕێمەوە بینەرانیێژە بەڕێزان جارێکتر سڵاوتان دەبێت حاجی سڵاو جارێکی تر اینجا من ئەمێ شتێک هەڵبهێنجم ئێستا حاڵەتێک لە هەرێمی کوردستان خەریکە وەکو خات و پەیمان وتی ئەبێ بە تێگەیشتن ئەمەوێ ئەوەم بۆ ڕوونکەیتەوە هەرچی باسی جەندەر بکات یعنی خەریکی تەرویجکردنە بۆ هاوڕەگەزبازی بۆ ئەو حاڵەتانەی کە باست کرد ئەمە ئیطلاقی تێدا نیە ئەمە خۆی بەڵێ ئەفۆنانە باز لە ئیطلاق نییە یەکەم ئەگەر ئەو تعریفە دەولیە یا ئەو تعریفە جیهانیە یا ئەو تعریفە ئومەمیەی کە کراوە بۆ جەندەر و لە ڕوە عەمەلیەکەی ئەو جەندەری کە بە عەمەلی ئێستاکە هەموو ئەو دوانزە خێزانەی کە ئەوان لە ناو جێندەرە جیان کردوتەوە بە هەموو معناکانی جگە لە ژن و مێردێکی شەرعی و حەقیقی 11 خێزانی تر هەیە ئەگەر هەر کەسێک ڕەواج مەمە بدە هەر ناوێکی هەبێ ئەچێتە ناو ئەم قالبەوە بەڵام ئەگەر بۆ نمونە باسێک لە ناو یەکەمی دووەمی جەندەر بۆنە باسی یەکسانی باسی مافی ئافرەت باسی توندوتیژی ئەمانە چی ئیشکاریتیان نییە بەڵام ئەو تعریفەی کە بەعام لە ناو جەندەرە یەک تعریفە کە نەمانی یعنی یەکسانی ڕەگەزیە کە ئەم تعریفە هەموو ئەم شتانە لە خۆیەگرێتەوە یعنی ئەم بابەتە ئەگەر بۆ نمونە بەو تعریفای خۆیان کە خۆیان کردویانە بە سێ چوار مؤتەمەر و کۆنگرەی گەورەی دووەلی کە ئێستاکە ئیقرار کراوە و قسەی لەسەر کراوە و ئیشی لەسەر ئەکرێ و پارەی بۆ سەرف ئەکرێ و ڕێکخراوی بۆ دروست ئەکرێ بە هەر ئەلف و جیمێک بێ هەستێ بەم کارە ببێتە عەڕابی ئەو بابەتانی کە لە ناوی یاسا جێندەرەکانە هەیە هەر کەسێ بێت کە ڕەواج من بابەتە بدا ئەمە شوملی ئەکا بەڵام بۆ نمونە تۆ ڕێکخراوی ژنان تێ ئافرەتان تێ فڵان تێ چالاکوانێکی مەدەنی تێ ژن بێ یا پیاو بێ ڕۆشنبیرێک تەیە باسێک لە بابەتێکی کۆمەڵایەتی ئەکا بۆ نمونە توندوتیژیت بۆ ئەکا بۆ نمونە باسی بە زۆردانی بە شودان ئەمانە طەبیعیە بەڵام بچی لە پەنای ئەمەوە لە پەنای ئەم بابەتانەوە کەمە بابەتێکی کۆمەڵایەتیە لێرەوە ڕەواج بەم بابەتە بدرێت کە خۆیان ئەوە تا بڕۆ کتابەکانیان بڵاوکراوەکانیان هەمووی تایە حتا تەنانەت بڕۆ ئێستا دوایی بۆ تەنێر بلینکەکە
باسی ڕەگەز گۆڕینە بەبێ هیچ حجەیەک بەبێ هیچ سەبەبێک ئەتوانی ڕەگەزی خۆت بگۆڕی و ممارەسەی ڕەگەزیەتی خۆت بکەی وەکو ئەوەی کە بە خەیاڵ تا دێ نەک وەکەوەی کە تۆ ئەمە حاجی من بەرنامەی ترم کردووە بەبێ هیچ عزر و سەبەبێک بەبێ هیچ حاڵەتێکی نائاسایی هۆرمۆنی بەبێ هیچ بوونی عەزایەکی تەناسولی سونایی یان حاڵەتێکی فەسلەجی غەریب ئەگەر ڕەگەز ناتوانانی بگۆڕی بە یعنی ئەو عملیە شتێکی علمیە و شتێکی وا سانانیە ئەمە جگە لە ڕەهەندە سایکۆلۆجیەکەی کە پسپۆری جەنابی دکتۆرە بەڵام بە دەرفەت بەم بەوانیش کاک سەرۆ لە نووسینێکتا دەرەکەوێ زاڵکردنی ئەم جۆرە تەفسیرەی حاجی کاروانەکان بەبێ وردبوونەوە لە توێژینەوە و لە قوڵایی پرسی جەندەرە بە هۆشیاریەکی دروستکردنی هۆشمەندیەکی ساختەی دەزانی بۆ و ئەم قسانەی حاجی مقنیع دەکا دیدگاتی گۆڕی یا بە پێچەوانەوە سوورترە بی لەسەرەوەی کە پێویستە سەرۆکانی ئەم وڵاتەش قسەیەکی تریان هەبێ. زۆر سپاس لەگەڵ ڕێزم بۆ بەڕێزانەی کام شەو مناقەشەیەکەین دەستی جەنابشت خۆش بێت. مشکلەی گەورەی پێشێکێک پێویستە بە کورتی ئاماژەی پێ بکەم مشکلەی گەورەی وڵاتی ئێمە هی کۆمەڵی کوردستان لە تعریفکردن و زانینی ئەو پاڵانەی کە بە پێی بارودۆخی جیهانی و ناوخۆی بە کۆمەلگاکەمان و ئەندرێکە ئەبێ پێشکەوێت چونکە ئێستا دنیا لە خۆناغێکدایە هیچ کۆمەلگایەک ناتوانێت لە شوێنی خۆی بوەستێ و هیچ پێکهاتەیەک لەناو بەشێک لە ئەو کۆمەلگایە ناتوانێت ڕێگە لە پێشکەوتن بگرێت. لەو حاڵتدانێ زۆر ئاساییە کە مناقەشە دروست بێ لە مناقەشەدا دوو تەرەف هەردووکیان ڕاست نین ئەوەی کە ئێستا ئێمە پێشی ئەم دانیشتە لە دەستگاکانی ڕاگەیاندن یان لە سۆسیال میدیا یان هەتا لە هەندێک کتێب و ناملکەدا دەبینین لە ڕاستیدا گیرۆدەبوونی کۆمەڵی ئێمەیە بە خوێندەواریەکی تەنک خوێندەواریەکی ناقص چونکە هەر خوێندەوارێک زانانیە و ئەم باسانە کە پەیوەندی بە پێشخستنی مرۆڤەوە هەیە لەم زەمانەدا اختصاصی تایبەتی زانکۆکان و ئەو نووسەر و ڕۆشنبیرانەیە کە لقێکیان لەگەڵ کاری علمیدا هەیە هەتاکە خۆیان عالمیش نەبن و ئەو ڕۆشنبیرانە بەمانای دەوری ڕۆشنبیران لە پێشخستن و دەنگ بەرزکردنەوە لە کۆمەلگایەک ئەتوانن لەو مەجالدا قسە بکەم کە زانیاریەکی کافیان هەبێ ئەوەی کە ئێستا ئەمە گوێمان لێ دەبێ ئەمە بریتە لە زایەڵە و لە دەنگدانەوەی ئەو بەشە لە کۆمەلگا کە پابەندە بەو بەهایانەی کە قیمەتی ژیانیان نەماوە و ئەمانە محافزەکارن بە شێوەیەکی کوشەندە کە بە هیچ کاتێک لە هیچ قۆناغێکدا ئامادەنین بە ئاسانی تەسلیمی پێشکەوتنی مرۆڤ بن پێشکەوتنی مرۆڤ بەو شێوەیەی کە لە بەرژەوەندی کۆمەلگاکانە لە بەرژەوەندی گەشانەوە و پێشکەوتن و بەتوانابوونی فەردە لە ناو کۆمەلگادا دڵنیام تۆزێکی تر حاجی کاروان لێتە پرسێ کاکسەرەوە ئایا مەبەستە ئەوەیە من محافظکارم لەبەر ئەوەی کە بڕوام بە تێزی هاوڕەگەزخوازی نیە من نایمە جارە نایمە سەر هاوڕەگەزخواز چونکە مەوزوعەکە مشکلەکە ئەوەیە دەمویست بڵێم خودی ئەم چەمکە کە زەرورەتێکی ئەم قۆناغەیە و تاریخێکی دوور و درێژی لە تێکۆشانی سیاسی وڵاتی ئێمەدا هەیە کەمتر زیاتر لە محافەزەکاریەتی کۆنەخوازەکان خەریکە شێلووی دەکەن مافەکانی ئافرەت بە درێژایی 90 ساڵی ڕابردووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بەشێکی نەبراوەی تێکۆشانی میلەتی ئێمە بە بۆ ڕزگاری یعنی ئەمە کراوە بە بەهانە بۆ لێدان لەو مەفاهیمانە گومانی تێدانە لێ جاگەر ئیجازەم فەرمووی باسی بکەم لەگەڵ پێشکەوتنی پرۆسەی ڕزگاری خوازی میلەتەکەمان و هەنگاونان بەرەو پێشەوە شانبەشانی ئەوە دۆزی ئافرەتانیش بەرەو پێشەوە هاتووە لەگەڵ یەکەمین ساڵی
ڕزگاری لە هەرێمی کوردستاندا لە یاساکانی هەرێمی کوردستاندا بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان و گەلی کوردستان پابەند بوون بەوەی کە ئافرەتانیان لەبیر بێ حتا ئەگەر بە شێوەیەکی سەرەتایش بێ کە بگەڕێنەوە بۆ تاریخی یاساکان لە هەرێمی کوردستاندا لە دوای ئەوان پێکاتەکانی دینی و قەومین لە کوردستاندا بەم بەشانەی کە باسییانەکەین پێکاتەی هی کۆمەلگای ئێمەنا پراوێزخراوەکانی ناو کۆمەلگای ئێمە کۆتاییان نایە لەوە زیاترن و ئەوە تەبیعەتی کۆمەلگاکانی جیهانە هەرهی ئێمە نییە. مافەکانی ئافرەت بە شێوەی مەدەنی مناقەشەی زۆر لەسەکراوە و بەشێکی کراوە بە یاسا پێویست ناکە ئێمە لێرە بچینەوە سەری بەڵام ئەگە جارێکی دیکە بمانەوێت تعریفەکە لە بارودۆخی ئێستادا بکەینەوە دەبێ ئافرەت و پیاو بە هەموو جیاوازی و تواناییەکانیانەوە بەرابەر وەکو یەک ئازاد بن و هیچ فەرقێک لە بینیاندا نەبێ و هیچ کەسێکیش بۆی نییە بە ئافرەت بڵێ تۆ ئازادی بەڵام ئاوها و ئاوها دەبێ بژیێ و کار بکەی و بجۆڵێەوە بۆ ئەو پرسیارە دەکەن چونکە هەدەف ڕزگاری ئینسانە هەدەف ئەوە نییە شتێکی سیر لە کۆمەلگا بە ناوی ئافرەت هەو بێ ڕحممان پێیاندا دێ دەبێ ئازاد بن زیاتر لە نیوەی کۆمەلگای ئینسانی ئێمە عەبدن تا ئێستاش کۆیلەن تا ئێستاش قانونەکان لە کوردستاندا کۆیلێتی لەسەر ئافرەت هەڵ نەگرتووە هەر بۆیش تا ئێستا ئافرەتانی کوردستان بەو پەڕی ئازادی و توانایی خۆیانەوە نەهاتوونەتە ناو ژیان نەهاتوونەتە ناو کار و ئەو ئازادیانیان نییە تا بە قانون کۆمەلگا تەمسیلی کۆمەلگا حکوومەت دەیکات تا حکوومەت بە قانون پشتیوانی ئازادی ئافرەت نەبێ ئەمەی ئێستا ئێمە باسیەکەین لە چوارچەوەی مناقەژە و هاتو هاوار تێناپەڕێ بەڵام کاتێک کە بوو بە قانون و ئەگەر حکوومەتی باش بێ لە پشت ئەم قانونە ئەوەستەیە کە دەبێت جێبەجێ بکرێ و هەر کەسێک بەرامبەری بوەستەی سزا ئەدرێ هەر کوێ بێ سەرۆک کۆمار بێ حاجی کاروان بێ یا من تۆ بین یاسا لەسەرەوەی هەمووانە و یاسایەک یاسایە کە کەشف کرابێ کاگرانج یاسا لەسەر بنەمای ئایدۆلۆژی هەموو ڕۆژە دەکرێت دای بنێ و لای بەری وەکو ئەو یاسا و دەستورانەیە کە لە تاریخی عێراقدا هەنا کاکسەرەوە ئێستا ئێمە قسە بۆ خەڵکەکەین سەیریکە بەڵێ بەڵێ ئێستا من دەمەوێت ئیجازە فەرمون تەواوی کەم ئەم یاسایانەی کە بە شێوەیەکی علمیانە واتە واقعیانە دابدرێن بۆ ئەوەی کە ئینسان لە کۆمەلگای ئێمە ئازاد بێ و ئینسانەکان بەیەکەوە جیاوازن و یاسا جیاوازیەکانی قبول بێ ئەو کاتەیەکە بوژانەوە لە ناو کۆمەلگا دەست پێ دەکات ئەو کاتەیەکە هیچ کەس لە پێش هیچ کەسی دیکە نییە ئەمە جەوهەری مافی ئافرەتانە بەڵام ئەگەر بین بە پێی ئایدۆلۆژیا و بە پێی باوەری دینی هەر دینێک بێنە هەر دینی ئیسلام یان بە پێی دابوو نەڕێت و بەهاکانی کۆمەلگایەکی تایبەتی بین ئەو حەق و یاسایانە دابڕێژین نەقسە بێت جا دنیا لەسەر ئێمە نەوەستاوە ئێمە لە پەراوێزی دنیای پێشکەوتوین وەک هەبوونی هەرێمی کوردستان و ڕزگاربوونی کورد لە نەتیجەی لە ڕوانگای مافی مرۆڤەوەیە یعنی لە ساڵی 1991 وەکو تەدەخلی ئینسانی هەرێمی کوردستان دروستکرا چێ هەرێمی کوردستانی دروست کرد نەتەوە یەکگرتووەکان چێ ئێستا دەمان پارێزێ مەجلیسی ئەمنی دەولی و بەهێزەکانی ناو نەتەوە یەکگرتووەکان ڕاستە تێکۆشانی خۆمان هەیە و ئیرادەی میلەتی ئێمە هەیە بەڵام لە پاڵ ئیرادە و تێکۆشانی میلەتی ئێمە ئەنفالیش هەبوو کۆڕەویش هەبوو سەدامیش هەبوو و ئێستا دوو بەش لە چوار پارچەی کوردستان ئەبینین حاڵگان چۆن مافی مرۆڤ تەجزیە ناکرێت یەک پاکێجا یەک پاکەدا بەش ناکرێت بەڵام کاتێک کە دێتە ناو کۆمەلگاکانی تەقلیدی کۆمەلگا بە یەک پارچە قبوڵی ناکە بە یەک پارچە پێشوازی ناکە و بە یەک پارچەش تێی ناگات تێگەیشتن لەو بوارە بە ئاخرین قسەم بێ من نامێ ئاخرین قسە بێ وەڵامی ئەو پرسیارم بۆ نمونە ئیسلامیەکان ئەوە خاتون ئەوە حاجی کاروان
هەر کەسێکی تریشیان بدوێنی بە جیاوازیەکی کەم ئەمڕۆ قەنەعەتیان وایە مەسەلەی جەندەر واتە تەشجیعکردنی هاوڕەگەزخوازی واژڵێن ئەمە هەڵهێنجراوی ئەو تعریفە تازەیە کە لە دنیادا تەرویجی بۆ دەکرێت پارەی بۆ سەرف دەکرێت ئێوە ئەرگۆمنتێکی جیاوازترتان هەیە؟ بەڵێ کاکە دیاردەیەک لە کۆمەلگاکانی تەقلیدی هەیە پێی دەگوترێ علومی زائیفەیان علمی زڕە زانست کە سیدۆ ساینسی پێڵێن واتە کاتێک کە زانست و پێشکەوتن کۆمەلگایەک مەجبورەکە پێشکەوێ بەشی کۆنە پەرست و کۆنەخوازی ناو کۆمەلگاکە دێن خۆیان بە تعریفی زانستیەوە هەڵدەواسن بەڵام لە حەقەتدا ڕوانگای خۆیانی تێدا ئاخنن هەر بۆیەش لە هەر شوێنێک زڕە زانست داخلی تعریفەکان و زانست بوو زانکۆ بێ یان قانون بێ یان بزوتنەوە بێ بەتاڵیەکە وە دێبات بەرەو پاشەوە ئەوەی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان لە ناو کۆمەلگاکەمان دەیبینین دەنگدانەوە و هاتو هاواری زڕە زانستە و زڕە زانست پیشەی ئەو کەسانەیە کە یان خوێندەواریەکەیان کەمە و توانای تێگەیشتنیان نییە ئەوە یەک یان ئەساسەن نایانەوێت تێبگەن چونکە لە بەرژەوەندیان نییە یان چونکە ئینسان لە پرۆسەی تەکوینی فەردی خۆیدا تواناییەکانی بۆ تێگەیشتن و بۆ پێشکەوتن جیاوازە دەستڕۆژێمەوەجار یەمەوەلات دکتۆر وەکو لە نووسینێک تا فەرمووی زانست هەڵوێست و مووقیف و ئەم شتانە نییە زانستە زانست تەجروبە کراوە زانست چەند جار تاقی کراوە و ئەنجامگیری یەک ئەنجامەوەنە ئایا وەکو دکتۆرێک وەکو یاریدەدەری پرۆفیسۆرێک وەکو کەسێک کە دکتۆرات لە دەرونی ئینسانە هەیە ئایا ڕازیە بی بەو تعریفەی حاجی کاروانەکان کە جەندەر یەکسانە بەوەی کە خۆی وتی سەرەتا سپاس بۆ جەنابەت کاک ڕەنجەوە بۆ بەرنامەکەت و بۆ تەلەڤیزۆنی ڕوودا و بۆ هەموو ئەوانەی لە دەرەوەی ستۆدیۆش لەگەڵمان و ئەوانش کە دەمان بینن حتمما مەوزوعی هەر بابەتێک کە دەبێت بە دیاردە لە کۆمەلگادا خۆی لە خۆیدا کێشەیە ئێمە هەمیشە هەموو کێشەیەک پێویستی بەوەیە چارەسەر بکرێ ئەوەش بووە بە کێشە ئێستا کێشەکە دەبێت حەسر بکرێ ئابلۆقە بدرێ بەوەی کە کۆمەڵک فەرز و کۆمەڵک گریمانەی بۆ دابدرێت تاوەکو لە نەتیجە ئێمە بگەینە شتێک ئەو بابەتە بە شێوەیەک لە شێوەکان بگەێنینە زۆرێک لە حەل و لە چارەسەر هەتاوەکو زۆرینەی ئەوانەی پێوە سەرقاڵن تێ بگەن و بگەینە تێگەیشتنێکی گشتی لە بابەتەکە عموما هەر کەسێک پێناسەی ئەو بابەتە بکە من دەیژەڕمەوە بۆ ئاستی تێگەیشتنی خۆی بۆ خودی چەمکەکە تا چەند لە چەمکەکە تێگەیشتووە و ئاستی هوشیاری ئەوە و ئاستی پەیبردنی ئەوە لەبەر ئەوەی ئەو بەو شێوەیە بینیویەتی و هەم بینینەکە ڕنگ دەداتەوە لەسەر ئیدراکی ئەو و بەو شێوەیە مادام بینیویەتی لە نەتیجە هەر بەو شێوەیە پێی پێدەبا و بەو شێوەیەش لە ئەخیری پێی پێبردن تێی دەگا ئەخر باشە ئەمە ئەم قسەیە لە ڕووی ڕازاندنەوە جوانە زۆریش بەڵام من ئەمەوە وازەحتر بێن بۆ نمونە ئەم تێگەیشتنی حاجی کاروان لە خۆ نەهاتووە ئەمە علمیە ئەمە علمیە چونکە ئەمە گشتێنراوە علمیە علمینە کاک حاجی لەگەڵ ڕێزم بۆی بیکە پێناسە دروستەکەی چییە ئەگەر ئەمەی حاجی کاروان نییە چییە ئەتوجۆ لەبێ کاک ڕەنجیان ئەو تێگەیشتنە هەر ئەوە نییە ئێمە کاک ئاراستەی کاک حەزی بکەین و ئەو بەسم ئەو لێرە ئەو لێرە ئەو لە خۆنەی هێناوە ئەو ئەڵێ من تعریفی قاموسە هیتۆش بڵێ ئەمڕۆی ساحەکە خۆی من ئەو دوو زنجی حەڵقەیە نووسی لەسەر جەندەر نا ئێمەش ئیسلامی نابێ بە مطلقی بڵێ من وەکو یەگرتو بەرپرسم من وەکو یەگرتو بەشێک لە یەگرتو سەرنجم نەپچڕێنن بمبورە داوای لە ورنەکەن داوای لە ورنەکەن ئەو من لە دوو زنجیرە باسی جەندەر لەو ئەخیرە لەو چەند ڕۆژە جەنابیش خوێنتەوە و برادران ئاگایان لێبوو کۆمەڵک پرسیارم ئاراستەکرا هەم لە ڕێگای کۆمنتەکان و هەم لە ڕێگای تەلەفۆن و ئەو شتانەوە زۆربەی ئەوانە لە خراپتریش لە خەڵکانی دی و ئەوەی کە حەق حاجی دەری دەبڕێ لەوانەیە کۆمەڵێک سێرچی کردووە لەولا گەڕاوە و شتێکی کۆ کردوتەوە بەڵام خەڵکی وا هەیە لە منی پرسی و هەر نەیزانی و مۆزوع چییە
بۆیە پێویستی بەڕوونکردنەوەی بەڕاستی جێندەر بابەتێکی زانستیەوە من لە منزورە زانستیەکەیەوە قسەی لەسەر دەکەم هەر کەسێک لەو تێڕوانینە زانستیە لا بدات انحرافك لبيركردنەوەی هەیە انحرافك لە تێگەیشتنی هەیە جێندەر بریتیە لە تەنمیتی جنسی لەوەی کە کاتێک کە ئینسان وەکو بوونەوەرەی بایۆلۆجی لەدایک دەبێت زۆرە سێکسیەکەی بە اختیاری سروشت وەکو سروشتگەراکان تێدەگەن و بە اختیاری خوا کە خەڵکێک پێی وایە خوا دروستی کردووە و بە اختیاری سوفیزمەکان کە پێیان وایە بە هەمان شێوە خوا دەچێتە ناو هەموو بابەتەکانی تەبیعەت و ئیدی دەوری هەیە لە دروستکردنی ئێمە بۆیە ئەوانەی کە ئینسان وەکو کاینێکی بایۆلۆجی دێتەوە زوود ئەوە اختیارێکی سروشتیە هەرگیز لە ئیرادەی ئینسان نییە کە بوونەوەرێکی بایۆلۆجی بوو تەسلیم بە کۆمەلگا کراوە هەتا وەسکو ئێستاش مرۆڤ و هەموو مرۆڤایەتی متتەفقە لەسەر ئەوەی کە مرۆڤ تا ئێستا بوونەوەرێکی کۆمەڵایەتیەوە هیچ کەسێک هیچ بیرمەندێک هیچ تیۆریسیۆنێک هیچ منەزیرێک قسەی نەوێراوە قسە لەسەر ئەوە بکە کە ئیدی هیچی دیکە پێویستمان بەوە نیە بوونەوەرێکی کۆمەڵایەتی بین مادام بوونەوەرێکی کۆمەڵایەتین پێویستە ئەو بوونەوەرە بایۆلۆجی کە لەدایک بوو ئێست و گۆشت و خوێنە ببێ بە بوونەوەرێکی کۆمەڵایەتی کە دەبێ بە بوونەوەرێکی کۆمەڵایەتی ئیدی هەر کەڵچەرە و بەپێی فاکتۆرەکانی سیاغەبوون و داڕشتنی خۆی ئەو نێرە بە نێر پەروەردە دەکاوە ئەو مێیە بە مێ پەروەردە دەکات ئەوە ئیتفاقی علەمای نەفس و علەمای سۆسیۆلۆژیا و کۆمەڵک فەلاسیفە و کۆمەڵک هەتا ئەوانەی کە لە طب و لەو مەسائلانە متەخەسیس نوقسیان لەو بارەیە حاڵەتی طەبیعی و سروشتیەکە مرۆڤ بریتیە لە مرۆڤی مێ و نێر هەموو سێکسێکی دروست لە ئەوەیە کە لە نێوان ئەم دوانەدایە ئەوە عەفوەن وایە ئەو نێرە بەڵێ من سنتاج کە ئینسان کەواتە ئەوە کاوی تۆیڵی کە ئینسان کە مرۆڤێک لە دایک دەبێ ئەوەل دیقەتی باوکو دایکی بۆی تاکیدکردنە لەوەی کە نێرەیان مەیە کاتێک کە نێرێک دێتە ناو خێزان ئەو خێزانە بە حکمی ئەوەی پیادەی کەڵچەرێک دەکاوە لە ناو با بڵێن فەلسەفەیەکی ئیجتیماعی دەژی ئەرکە لەسەری بۆ تەحویلکردنی ئەو بوونەوەرە بایۆلۆجیە بۆ بوونەوەرێکی کۆمەڵایەتی واتە ئەگەر نێر بێ دەبێ بە پێی ئەوەی پێ دەڵێن ئەلقەولە بەذکوریە یعنی نێرانە پەروەردەی بکەیت بەڵام ئەگەر کێشەیەک لە نێرایەتی ئەو هەبێ لە ڕووی تەوازنی هۆرمۆنیەوە لە ڕووی کێشە بایۆلۆجیەکانەوە لە ڕووی کۆمەڵک اختلالاتی بایۆلۆجیەوە ئەوە شتێکی دیکەیە ئەوەش بە ئینحرافاتی بایۆلۆجی لە قەڵم دەدرێت واتە بابەتەکە بە گشتی هەموو ئەوانەی کە لە دایک دەبن و نێرانە مواسەفە با بڵێن سیمە نێرانەکانیان تێدانی خەسڵەتە نێرایەتیەکانیان دەشێوێ خەسڵەتە مێیەتەکانیان دەشێوێ ئەوانە بەر لەوەی ئێمە بچینە سەرەوە اختصاصی طبیبەکانەوە اختصاصی فسیۆلۆژیست و بایۆلۆجیستەکانە بەڵام من مەنزور و سایکۆلۆژی و لە مەنزورە کۆمەڵایەتیەکەی بە حکمیەوەی لەگەڵ اختصاصی کاکسەر و ئامۆزایەتیمان هەیە علمی نەفس و سۆسیۆلۆژیا بۆیە دەبێت ئەو باش بەخێونەکردنە باش پەروەردەنەکردنە انحرافاتی لە نەتیجە انحرافاتی تربەویەوە دەبێت تەنشیئەی ئیجتیماعیە ئەوە سۆسیالیزیشنە مقصرە لە بەرامبەر ئەوەی کە ئەو کائینە نێرانە نەهاتە ناو کۆمەڵگا ئەوەش دنیا فاکتۆری هەیە لە مەسلەی جەنگەکان و مەسلەی ونبوونی باوک لە ناو خێزان وەکو پارادایمەکی نێر ونبوونی دایک لە ناو خێزان وەکو پارادایمەکی مێ هەموو ئەوانە دەوریان هەیە و هەروەها لە جەنگەکان کاتێک کە لە زیاددا تا ئاستی ساڵێک دەڕوات جوندیەک ناتوانێت سەردانی ماڵ بکە ئیدیەوە وەکو پارادایمەکی نێر لە خێزان غایبە دایک لێرە ئەو نێرە بەرخوردی هەمیشە لەگەڵ مێیەکانی ناو خێزانەوە لەگەڵ دایشی دەچێت بۆ ماڵە پورەکانی بۆ ماڵە ئەولا و فێرە خەسڵەتەکانی مێینە دەبێت بۆ لە بەرەوەی پارادایمی نێر ئەوە هەر ئەو اتفاقی زۆر هاوڕەگەز خوازی حاڵەتێکی شاز و ناتەبیعی و دەرچوونە بەڵێ دەرچوونە و انحرافێکی طبعا سایکۆلۆجی انحرافێکی تەنشیئەویە یعنی پەروەردەییە ئەو انحرافە بەمانە کەمکردنەوە نییە لە بەهای ئەو لە ناو جەندەرا جێ بێتەوە بەس یەک شتەیە کاک ڕەنج بۆ ئەوەی من خەڵکێک بە خراپ لە بابەتەکە تێنەگا ئێمە کە کۆمەڵێک خەڵکی لەو بابەتەمان هەن ئەوە دیاردەیەکی سروشتیەوە دیاردەیە کە بە درێژایی مرۆڤایەتی هەیە معالجەی پێویستە تێڕوانینی جیاجیا هەیە بۆ ئەوە هەیە قوانینی قاسی و توندی بەرامبەر بە داناوە نەخێت لە هەموو حاڵەتێکدا ئەوانەی کە
ئەوانەی کە لە نێرایەتی خۆیان لایەنداوە و لەرمەیەتی خۆیان ناوەدا و کۆمەڵک ناویان لێنراوە ئەوانە مرۆڤن و ئینسانن ئیدی دەبێت لە منزورە ئینسانیەکەی ئەتووەکو کێشەیەک ئەوە کێشەیە ئیدی کە کێشەیە تۆ عەزلی دەکەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە دای دەبڕی لە کۆمەلگا نەخێر بۆ ئێستا حالیان هەتا تێگەیشتنەکە لە قوانینی دەولی تێگەیشتنەکە لە وڵاتانەی کە ڕێگان پێداون ئازادانە لە ناو کۆمەلگادا بژین تێگەیشتنی ئێمەوە کۆمەلگەی ئێمەوە ئەو سامپڵە جوانەی جەنابەت لە ڕێگای ئەو ڕێپۆرتاژە خەڵکانی کە مقابلەتان دەکرد زۆرتر باید چکە سامپڵێکی زۆر وازەح بوو بەڵام عەدەدی زیاتر باید زیاتر دەتوانرا بە گشتی بکرێ ئەو با بڵێن ئەو حاڵەتی انحرافە کە لە هەر کەسێکدا تۆ دەیبینی ئیدی دەبێت بە کێشەی دابنێ و بیخێ ناو کۆمەڵک ئەلتەرنەیتیڤ کە وڵاتانی پێشکەوتوو مەجای ئەویان دەدەن سندیکایان هەبێ مەجای ئەویان دەدەن مافی خۆپیشاندان و تەزاهوڕیان هەبێ مەبەستی فەلاسیفەکانی لە پشت ئەو قوانینانە یا ئەو سەرچاوانەی قانونەکان سوودیان لێ وەرگتون مەبەستیان ئەوە نییە ئەوانە ئینسانی سروشتین کاکە مەبەستیان ئەوانەیە ئەوانە کائینەکن بە طبیعەتی خۆیان بە طبیعەتی خۆیان وا خوڵقاون بە طبیعەتی خۆیان وا خوڵقاون طبیعەتی شاڵە دەکا طبیعەتیش کۆمەڵک تەجاوزات زۆر جاری وایە تۆ خیارێک ئەبێ هەڵەکانی طبیعەت بکەین بە قاعیدا ئەبێ ئێمە قانونێک هەڵبهێنجین قانونێک بۆ کۆمەلگا دروست بکەین لە ڕوانگەی ئەمانەوە بە چاویلکەی گرفتەکانی ئەمان ڕنگڕێژ و دیزایانی پەیوەندی کۆمەڵایەتەکانی مرۆڤەکانی تر بکەین کە بە پێی تعریفەکەی تۆ مرۆڤی تەواون نەخێر هەرگیز من ئەو نمونە خەریک بوو بێنمەوە بڵێم ئێمە کۆمەڵک نەباتات هەن کۆمەڵک سەوزەوات و خەزڕەوات و میوە هەن بۆ نمونە تۆ زۆر جار خەیارت خواردووە خەیارەکە تاڵە ئایا هەموو خەیارێک تاڵە نەخێر ئەو خەیارە لە ئیقاعی خەیاربوونی خۆی لای داوە باشە ئێدار گۆڕانی کیمیکی و فیزیکی هەیە ڕۆڵ هەیە لەوە شتێکی ئەو بڵێ ئیتر چه هەڵەیەک هەیە لەو تێگەیشتنەیە کە بڵێ بۆ نمونە جەندەر یەکسانە بە شەرعیەتدان بەو حاڵەتانەی کە بە ئەمڕۆ لە تێگەیشتنی تا ڕادەیەک هەندێک خەڵکی کوردستانە وا سەیرەکرێت کە شەرعیەتە درێ بە هاوڕەگەزبازی ئەمە هەڵەیتە؟ شەرعیەتدانەکە هەندێک تێگەیشتن هەیە بڵێ هەڵەیە ئێمە چۆن هەڵەکە لەکوێ دوای ئەم ناوبڕە باش قوربانە بم بینەرانی هێژا پاش ئەم ناوبڕا گەڕێمەوە خات و پەیمان لەگەڵ خات و شلێر لە سلێمانیەوە قساکەم و دواترە گەڕێمەوە لای ئەمانیش کە سەرنجیان هەیە چاوەڕۆمان بن سوپاسانەکەم. زانجارێک تر سلااوتان لەبێ ئێستا بە نەتیجە بووی کە هەموو مەفاهیمەکان بەسەر یەکانە شێوێنرێ کەسێک تعریفی جەندەر چۆن دەکا گرفتێکەیە کە پێی وترێ مافی ژن خەڵکانێک هەن کە لەو ئیتارەیە ئیشەکەن بە خانمی شەوەکە لەوانەیە ڕۆژگارێ کۆرسی جەندەری کردبێت چەندین خەڵکی ناو حیزبە ئیسلامیەکانیش وەکو بۆ نمونە دکتۆر عالیا لە جەندەرە ژنێکی قوڵا هەموو ئەمانە نەخرێتە ناو دکتۆر موسەنا بە هەمان شێوە نەخرێتە ناو بازنەی تەشجیعی ئەم حاڵەتانە و مؤمن بەم تعریفە چی بکرێ بۆ ئەوی کە زیان بە پێگە و مافی ژن نەگەیەنرێت نەکرێ بە چەکێ بۆ لێدانی ئەوانەی کە خەریکی چالاکوانی ئەو بوارانن کاک دکتۆر کاکڕەنچ ئەو بابەتێک نییە بەس تەنها پەیوەست بێ بە ژنەوە ئەو بابەتێکی سایک و کۆمەڵایەتی یعنی هەم دەرونیەوە هەم کۆمەڵایەتیە تۆ کە بڕیارتدا وەکو ئینسان چونکە من زۆر داری وایە ئەو دوو چەمکەشم لە یەکتر جیا کردوتەوە دەڵێم کە لەدایک دەبی مرۆڤی تۆ بوونەوەرەی بایۆلۆجی واتە مرۆڤ وەکو تەسمیە شوناسی بوونەوەرە بایۆلۆجیەکەیە مکلفە کۆمەلگاوە هەر کەڵچەرێک ئەو مرۆڤە بکە بە ئینسان یعنی ئینسان لێرە چەمکەی زۆر ئەبستراکت و مجەڕەدە بەوەی کە تۆ لە پرۆسەی تەنشوێی کۆمەڵایەتی و تەنشوێی نەفسی ئەو ئینسانە نەفسیەن ئامادە دەکەی بۆ ئەوی ڕۆڵی خۆی وەکو نێر بگوێڕێ بەڵام مانای ئەوەی نییە کە ڕۆڵی خۆی وەک نێر گوێڕائیدی لە ڕۆڵی مێ
تەزاوز بۆ ڕۆڵی مێ بکە یا پێی وای بێ ڕۆڵ بۆ مێ تهدید بکە نەخێر لەو حاڵەتەدا زۆر جاری وایە ئەو ڕۆڵە ئەو با بڵێن ڕۆڵە جەندەریە تەبادول دەکا و گۆڕانکاری بەسەردا دێ قاپ شوشتن هەتایە هەر مافی هەر ئافرەت مکەلف نییە بۆەوەی بیکە کۆمەڵک ئەرک هەن ئەو تەبادول ئەو ئاڵ و گۆڕیە لە ئەرچی جینێ جەندەری دەکرێت هەردووچیان بیکەن بەڵام هەندێک خەسڵەت هەن وەسیمە هەن پێویستن بە مێ نێر ناتوانێت بیکە و پێویستە بە نێر مێ ناتوانێت بیکە بۆیە مەسئلەی سەبریەخان قسەشی زۆر جوانی کردبیدایەت من هەلێرش دەرزم کردو نووسیومە دەڵێ ئەوە لە هەسەرەتای مرۆڤایەتیەوە بەڵانسە تێک چووە ئەو بەڵانسی نێرومەیە بڵێ من دەڵێم بۆ ئەوەی هەموو ئەوانە بە هەموو تێگەیشتنە جیاوازەکان بە ئاینیەکان و بە سیکولاریستەکان و بە هەموو ئەوانەی کە دەمانبینن لێمان حاڵی بن بەوەی من دووبارەی دەکەمەوە بە شکڵەشی دیکە دەڵێم بەڵێ لە سەرەتای بەشەریەتەوە نێر بەمەی گوت من پێویستیم بە تۆ نییە بۆ پێکهێنانی کۆمەلگا و بۆ دروستکردنی ژیان لەسەر ئەم کۆمەلگایە هەر بۆیە ئەو کانسڵ بوو و ڕەبت بوو بەوەی کە نۆماک جەنینێک لە ناو شیدایە و لە ڕەکبی گەشەکردنی پیا و دوا دەکەوێ کە دوا دەکەوێت ئیدی لە ڕووی بایۆلۆجیشەوە کاکە پیاوێک ئەو نۆمانگ دەچێتەوە ماڵەوە تاوەکو زەنینەکە دەبێ بە منداڵ و لەدایک دەبێت پیاوەکەش بەردەوامە لە عملیاتی با بڵێن ڕاهێنان لەگەڵ سروشت و ئیدی بۆ حاڵەتە پیاوەکە بەهێزتر دەکەوێت بەڵام ئەتۆ هێزەکە باش دیموقراتیزە نەکەی لەو حاڵەتە فەرزی کەی بەوەی بە مەبدەئی هێز معاملە لەگەڵ ڕەگەزەکەی دیکە بکەی فعلەن باڵانسی ژیان لە دنیا تێک دەچێت ئەوجا ئەو باڵانسە تا ئێستا تێک چووە ئیدی دەڵێن ژیان نێرینە هاتووە و نێر سالاری سائیدە بەڵێ هەروە هاتووە چۆنی ڕاستکەینەوە فیمینیزم حرەکەی فەلسەفی فکریە زۆر جاری وایە لە ناو جەندەرایزکردنی نەوەکانی خۆماندا مەسئلەی فیمینیزم دێتە ئارە مەسئلەی فیمینیزم چۆن سێ چوار شەپۆلی فیمینیزم هەن شەپۆلی یەکەم داوای مساواتی ئەوە دەکا کە دەنجیان هەبێ و مافیان هەبێ و کۆمەڵک شتی شەپۆلی دووەم دێنە ناو حرەکەکە لە نهایەتی قەرنی 19 یا سەرەتای سەدەی 20 گەشە دەکەن دێنە ناو هەندێک مەسائلی دیکەی سێکسواڵیتی و ئەوشتانە ئەوەی سێم ئەوەندە نەقدیترن کە زۆر جاری وای پیا و بە دوژمنی خۆیان دەزانن ئەوانە متتەڕیفن ئەوانش متتەڕیفن ئەوانش ڕەتفعلەکی زۆر توندی ظاهیرەی نێرسالارین بەوەی کە بە ئاراستەیەکی دیکە لە نەتیجەی ئینفعالاتی ئەوەی کە کۆمەلگای ئێمە تووشی بەریەککەوتن بووە لەگەڵ هەندێک لە تعریفەکانە ئیشکالی لەگەڵ ئەوەیە کاڵێ هەندێک لە دیدگا تازەکان بۆ مەسلەی جەندەر ئەوەیە کە لەو ڕوانگەی کە جەنا بدوتت کە مرۆڤ بۆ نمونە سروشت هەویەی ئااتێت تۆ پیاوی تۆ ژنی وەنیە ئەو ئەڵێ ئێستا مرۆڤ بە گرنگ نییە تۆ چ ڕەگەزێکی میول هەیە بۆ ببی بە چ ڕەگەزە احترامی ئەوەت دەگیرە لێرەوە بەریەککەوتن لەگەڵ دیدگای ئاین پەروەران سروشت خوازەکان دروست دەبێت لەبەرەوە ئەم مناقەشە شەرعیەتی پێ دەدەی ئایا ئەو ترسێکی مەشروع لای ئەو خەڵکانەی دژی ئەم تعریفانە یان نا نەخێل شەرعیەتی پێ نادرێ بەڵام شەرعیەت دەدرێتە چی شەرعیەت دەدرێتە ئەوەی کە ئەوانە ئینسانن و پێویستە تا ئەو ئاستە هەوڵیان بۆ بدرێت ئەو بەڵانسە تێکسووە بێتەوە ئاراستەی ساغی خۆی لەو حاڵەتەدا شێوازی مامەڵەکردن لەگەڵیان و شێوازی تەعاملکردن لەگەڵیان دەبێ ئینسانانە بێ ئەی باشە ئەگەر ڕێکخراوی دیعای ئەمەی کردبێ بۆ نمونە وتبێتی کەسێک بە سروشت کوور دەڵێ نێرەمووک لە تەفسیرە دینیەکانە وترێ خونساوەنا خونسایە بۆ نمونە وتبێتی وەکو ئینسان مامەڵی لەگەڵا بکەن ئەمە لەکوێدا دژی ئاینی پیرۆزی ئەمە لەکوێدا ئەمە بۆ نمونە خراپە پێدوانە ئەگەر ڕێکخراوێک ئەمەی کردبێ حەقە ئەسڵەن ئاین پەروەرەکان گوڵی بۆ بەرن ئەگەر ئەمەی کردبێ هەندێک ڕێکخراو هەن کاکڕنج من نازانم بەڕاستی ئاگام لە کاری ئەو ڕێکخراوانە نییە تۆزێک زیاتر سەرخاڵی ئیشەکانی خۆمم زیاتر نازانم بەڵام هەندێک ڕێکخراو هەند جارە کە سەرنجیان دەدەم احتیمالە استراتیزی ئیشکردنیان تێگەاندنی خەڵک بێت لە دیاردەیە کە ئێستا بۆ بە دیاردەوە سەر ڕایەوەی دیاردەیەکی جیهانیەوە لە ناو کولتوری ئەمەش نامۆ نییە گەر هەتا ئێستا
داپۆشراوە ئێستاوە سەر هەڵدەدا لە بەرەوەی ئەو خەڵکانەی ڕەنگە ئێستا زۆر کەمتر بێ نێربازی و ئەوانە لە بڵێ بۆ جەنابەت ئاماژەت بەوە کرد هەندێکیان دەڵێن بڵێ چۆن نێرێک مەیلی با بڵێن چۆن بیر دەکاتەوە کە مێیە بۆیە دەبێ مافیەوەی هەبێ خۆی بک بە مێیە گۆڕانکاری لە ئەندامەکانی جەستەی خۆی بک بۆی ببێ بەمێ لەبەر ئەوەی مەیلی مەیل بیخەناو قەوس کەلیمەی چەمچی مەیل لەبەر ئەوەی مەیلی مەیانەی هەیە مەیل بۆ خۆی زاهرەیەکی زۆر کۆمەڵایەتی و سۆسیۆلۆژیە مەیل یعنی ئیتیزاه ئەتیتیوت مەیل مکتەسەبە فێری دەبین کە فێری دەبووی بە هەڵاوە هەر بە پرۆسەسی فێربوون دەتوانانی ڕاستی کەیەوە هەر ئەوانە خۆیان کەلیمە و چەمچی مەیل خراپ بەکاردێنن باشە بەڵام ئەوەی کە بایۆلۆجیە لە ئاینی ئێمەدا هیچ ئیشکالێک نییە لەسەری حتا من بە مامۆستایەکی ئاینیم پرسی لەناو بەرنمەیەکمە من تا ئێرە قسە لەسەر ماکەم چونکە نامەیە مەسلەی مافی ئافرەت بێ بە قوربانی یەک تعریف و یەک مەسەلە وتم مامۆستا ئەگەر کچەکەت هەستە کرد ینی تەکوینێکی کوڕانەی هەیە چی لێ دەکەی مامۆستایەک خریجی کولی شریعە بوو بینرانی بەڕست وتی دکتۆر محەممەد پێنجێنی وتی وەڵی کاکە ڕەنج ئەی بەمە لای دکتۆرێک هەموو فەحسێکی DNA و هۆرمۆنی و ئەم شتانەی کە زانستی پزیشکیاڵێ فەسلەجی بۆی ئەەکەم ئەگەر زانست وتی ئەگەر کچەکەت یەک جاربی کەی بە کوڕ وتی بەخوای کەم بە کوڕ چونکە دینەکەم پێمەڵێ بۆ مەسلەی میراس و میرات و مامەڵی لەگەڵا بکە ئەگەر خونساکە حاڵەتی نێرینەی زۆر زیاتر بوو وەکو نێر مامەڵی لەگەڵ بکە ئەگەر هی ژنێتی زاڵ بوو وەکو ژن مامەڵی لەگەڵا بکە اینجا کە عیلم پێشکەوت بێ خۆ عیلمەکە دژی دینەکەی من نییە لەبەرەوە ئەمە ئەیەمە دەست عیلم چارەسەری بکات نەک ئەم مناقەشانە اینجا شلێرخانیە مەلات ئێستا ئەم تێکەڵکردن و تێگەیشتنە گشتیە و پەیوەستبوون بە یەک تعریفەوە تۆ بەشێکی گەورەی عمرت خزمەتی مەسلەی ژنانت کردووە بووە بەهۆی ئەوەی کە زیان بە پێگە و ناوبانگی مافپەروەران لە ناو بزاوی یەکسانی جەندەریا دروست ببێ سوپاس کاگرانج بە ئەکیدی یعنی ئەگەر یەکسەر ئاوا وەڵامی پرسیارەکەت بەمەوە ئەم ناحاڵی بوون و خراپ تێگەیشتن و خراپ ئاراستەکردنەی وشەی جەندەر هەم کاریگەری خراپ و نەرێنی لەسەر ناوبانگی هەموو ئەوانە هەیە کە بە تێگەیشتنێک لە تێگەیشتنەکان داکۆکی لە مافی ژن ئەکەن و جێندەر وەکو وشەیەک وەکو با بڵێن ئاماژەیەک وەکو تێگەیشتنێک بۆ ئەو مافە بەکار ئەهێنن و لە هەمان کاتە لە ئەسڵی چەمکەکەشی جێندەریشی بەلاڕێدا بردووە و کاریگەری زۆر نەرێنی تری کردوتە سەر کڕۆکی مەسلەی ژن و مەسلەی یەکسانی و مەسلەی مرۆڤبوونی ژن لە کۆمەلگایە ینی بە یەک جار زەرری لە هەمووی یاوەوە من پێم وابێ ئەگەر لە شوێنێکە لە قسمەکانی جەندەریش لە زانکۆکان بەڵێ ئەگەر لە شوێنێکە ترس بێ و ترسێکی دڵسۆزانە بێت لەلایەن هەندێک کەسەوە بۆ ئەوەی کە بڵین هاوڕەگەز خوازی نەبێتە مۆدێل و لێرە وەکو وڵاتانی تر قانونی بۆ دانەنرێ و حیمایە نەکرێت بەڵام لە بەشتێکی هەرە زۆریە بەکارهێنانی بابەتی هاوڕەگەز خوازیە بۆ لێدان لە ئەسڵی مەسلەی یەکسانی و مافەکانی ژنان ئەنی ئەمە ئەسڵی مەترسێکەیە لە ئێستای هەرێمی کوردستانە کە من ئەیبینم یعنی ئەمە بۆ نمونە حاڵەتەکە ئەوەندە گەورە نییە و کراوە بە بەهانە بۆ لێدان لە مەسەلە یەکسانی خوازی لە سەد چی وات لێکاوا بڵێ چیوە ئەکاد وا بڵێ جێندەر هەموو ئەوانەی کە بە ئیسلامیەکانی شارەزاژ لە بواری جێندەرە چاک ئەوە ئەزانن کە جێندەر چەمکێکی فراوانە بۆ نمونە کاتێک کە قسە لەسەر جێندەر بەتەنیا لە بارە کۆمەڵایەتەکەیان نییە ئەو کاتی جێندەر لە پەیوەندی بە اقتصادەوە ماناکەی ڕەخساندنی فرسەتی هاوبەش لە نێوان نێر و مێ بۆ خوێندن بۆ هەلیکار بۆ کرێی یەکسان کە کاتێک باز لە جێندەر لە پەیوەندیەکەی بە سیاست و بە دەوڵەتەوە مانای
ڕەخساندنی هەلی یەکسان لە نێوان نێرومێ بۆ گرتنە دەستی دەسەڵات بۆ مشارەکەی سیاسی لە زۆر بواری ترا کێتە سەر چەمکە کۆمەڵایەتیەکەی لە پەیوەندی بە تێڕوانینە کۆمەڵایەتێکەوە بڵێ لە تێگەیشتنە گشتێکەیە ئەوە هەیە کە ئەدباتەوە سەر ئەوەی کە تۆ ئینسان کائینێکی کۆمەڵایەتیە و ئەو کائینە بیۆلۆژیە نییە کە لە دایک ئەبێ نێرومیەکەی تهدید ئەکا ئەوەی کە دکتۆر وتی میولەکانی زیاتر بۆیە لە ناو ئەمەیە هاتووە دوو ڕەگەز با بڵێن کە هەردووکی خۆی بە هەردووکی ئەزانێ و حتا زۆرتر ئەڕوا لە بەشێک لە کۆمەلگاکانە بۆ ئەوەی کە هیچ ڕەگەزێک نەبێ ئێستا کۆمەڵێکی واهان کە خۆیان بە هیچ ڕەگەزێک نازانن و ڕازی نابێ بەوەی کە بە کە بۆ نمونە لە زمانی ئینگلیزیە نێرومێ جیاوازە قبول ناکا بەو هی و شیە بانگ بکرێت بۆیە هەتاکو ئەوەش ئەڕوا بەڵام هەر لە جۆری کۆمەڵایەتێکەیە تێگەیشتنێکی تری هەیە کە سەر لە نوێ داڕشتنەوەی ئەرک و ڕۆڵەکانە لەسەر بنەمای توانا و لێهاتوویی نەک لەسەر بنەمای ڕەگەز بە بڕوای من ترسە ڕاستی و حەقیقیەکە لەم بەشەیە نەک لە بەشی هاوڕەگەزخوازی ترسە ڕاستی و حەقیقیەکە لەسەر لە نوێ داڕشتنەوەی ڕۆڵ و ئەرکەکانە لەسەر بنەمای توانا و لێهاتووی بۆ ترسە ڕاستیەکە لەوەیە لەگەڵ ڕێزی زۆرم بۆ جەنابتان وە هەموو ئەو پیاوانەی کە جۆ ئەگرن پیاو ساڵانێکی زۆرە کە چێش ئەبینێت لەو دەسەڵاتە سیاسی و کۆمەڵایەتی و ئاینی و کەلتوریەی کە هەیەی و دەستبەرداربوونی ئەم دەسەڵاتە ئەوە ئاسان نییە بۆیە ئەوەی کە بڕوای بە ئاین هەیە ئاین بەکار ئەهێنێ بۆ ڕێگرتن لە دەستبەرداربوون لەم دەسەڵاتە ئەوەی بڕوای بە ئاین نییە بابەتی تر بەکار ئەهێنێت بۆ دەستبەردار نەبوون بەس پەیمان خان بۆ مەسەلەکە ئەگوازیتەوە بۆ شەڕی ژن و پیا و خۆ ئەوە بۆ نمونە خاتون خۆیەکێتی خوشکان ڕێکخراوێکی ژنانە یەکگرتووی خوشکان نازانم بۆ لەسەردەم ڕاهاتبوورن جا من غەڵەتێکیشم کردتر لە سەری ڕۆم و عادەتەمە ڕابکە غەڵەتی گەورە هەر بەڕاست دەرەگرین باشە یەکگرتووی خوشکان بۆ نمونە خۆ ڕێکخراوێکی ژنانیە لەگەڵ بەشێکی زۆر لەم تعریفانە لەم میتۆد و نەهجی خەباتەی ڕێکخراوە ژنانیەکانی دەرەوەی فەزای بیری ئیسلامیانی خۆیان ناگونجن ئیتر بۆ هەر پیا و سیرکە ڕەنج من بۆیە تەسنیفم کردوتم هەیە لە مەترسیەکی دڵسۆزانە بۆ بابەتی بەلاڕێدابردننی بەکارهێنانی جەندەر بۆ پاراستن و بڵێن ڕەواجدان بە هاوڕەگەزخوازی لە هەرێمی کوردستانە ئەم بابەتیان قۆستۆتەوە نەک قۆستۆتەوە ببوورە بانگەشەی بۆ ئەەکەن بانگەشەی بۆ ئەەکەن هەیە نەخێر لەبەر کە زۆرینەکەی لەبەر ئەمەیە لەبەر ئەمەیە کە من پێت ئەڵێم بۆ کاک ڕەنج بۆ مەترسێکە لەوەیە کە تۆ جەندەرت بەکارهێنا بۆ سەر لە نوێ داڕشتنەوەی ڕۆڵ و ئەرکەکان لەسەر بنەمای لێهاتوویی شتێک نامێنێ بەوەی کاگرنج لەبەر ئەوی پیاوە سەرکەوتووە لە ئیعلامە شتێک ئەمێنێت بەوەی کە ئینسانە سەرکەوتووە لە ئیعلامە باشە پرسیارێک هەفتە ساڵە ئەخوا بە قسەکەم با لە ئەرز بۆ نمونونەکەیتە سەر تایبەت بە ئیشی ماڵ ئەو کاتە شتێک نامێنێتەوە پەیمان لەبەر ئەوەی ژنە ئەبێ ئیشی ماڵ بکات کێ هەمومان ئەزانین ڕۆڵی پیاوانە هەیە و ڕۆڵی ژنانە هەیە وەکو دکتۆریش فەرمووی بەوەش نێرومیەکان پەروەردە ئەکرێن بەو ڕۆڵە پیاوانەیە و بۆ ڕۆڵە ژنانەیە کێە چییە کە وای کردووە ئیشی هەتاکو ئێستا ئێمە هەمومان ئەو قسەیە ئەبیستین بە گۆڕانکاریەکانیشەوە کە ڕوویاوە بۆ پیاوانەشەوە کە گەیشتونەتە قەناعەت کە ئیشی ماڵ بەتەنیا ئیشی ژن نییە وەختێک ئیش ئەکات لە ناو ماڵە ئەڵێ من یارمەتی ژنەکەم ئەیەم واتە لە پاشخانی تێگەیشتنی ئەوە چەنە گۆڕانکاریشی بەسەرا هاتبێ ئەو ئەم ئیشە بە ئیشی ژن ئەزانێ کە بزوتنەوەیەک بێت کە چەمکێک بێت ئەم ڕۆڵ و ئەرکە هەڵتەکێنێت وەسەر لە نوێ لەسەر بنەمای توانا و لێهاتوویی لەسەر بنەمای توانا و لێهاتوویی مرۆڤەکان دای بڕێژێتەوە ئەو کاتە شتێک نامێنە بە ناویشتی ئیشی ژنان و ئیشی پیاوانە لە راپۆرتەکەشا ئەوە زۆر بە ئاشکرا دیار بوو ئەمە مەترسێ ڕاستێکەیە کە تۆ دەست ببەی بۆ ڕۆڵی پیاوان و ڕۆڵی ژنان لەسەر بنەمای مرۆڤایەتی هەفتا ساڵە لەگەڵ دروست لە ناو پارتی دیموکراتی کوردستانە ژن خەباتەکە
لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە خەباتەکە بەڵێ حزبی شوێعی کوردستان ژنانی خەباتگێڕ و قارەمان تا ئاستی سزای زیندانی و ئەوە ئیسلامیەکان بە هەمان شێوە بۆ ئەم مناقەشەیە نەهاتۆتە ئاراوە بۆ مەسلەی یەکسانکردنی خەباتی ژنان بە مەسلەی هاوڕەگەزخوازی پێدوانیە دووکەڵەکە لە خۆ نییە نەخێر لە خۆ نییە بە دڵنیاییەوە کارڕەنج بەڵام لە خۆ نییە چییە یعنی من ئەمەوێ لێرە ئاماژە بۆ بکەم کە مەسلەی هاوڕەگەزخوازی تەواو من باسم کرد لە ناو چەمکی جێندەرات بەڵێ جێ ئەبێتەوە کە ژن و ژن بێکەوە خێزان پێکبێنن پیا و پیا و بەیەکەوە خێزان پێکبێنن بەڵام ئەمە هەر کەلتورێک بەقەدەر ئەوەی کە خۆی بۆ نمونە لە وڵاتیەکە کە ئەو دەیان ساڵە مەسلەی هاوڕەگەزخوازی تایە ئاساییە هەتا ئاستی دەرکردنی قانون بۆیان کە زەواج بکەن و کە مناڵ پەروەردە بکەن ئەمە ئەم مەترسیە شتێک نییە بە بەراورد بە هەرێمی کوردستان ئەوان ئەڵێن مەسلەی ئەوەی کە پەیوەندی بە هۆرمۆنەوە ئەوەی پەیوەندی بە ئەوەی کە دکتۆر ناوینا هەڵەی سروش ئەمە حاڵەتێکی طبیعیە زانست قسەی لەسەری هەیە بەڵام ئەوەی کە ئێوێ بۆ نمونە بکرێ بە کولتور ئاسایی بکرێتەوە لای کچێک کە هیچ میولێکی کوڕانە و هیچ هۆرمۆنێکی کوڕانەی نییە بتەوێ بە پەروەردەبیکەی بەما ئەوان ئەڵێن دژی ئەمەین و حەزەکەم یەک شتان پێ بڵێم لەناو ئەو کۆمەڵگایانەشا کە خاوەنی شۆڕشی پیشەسازی و ڕۆشنگەری و مۆدێرنن ئەم مناقەشەیە هێشتا زیندووە زۆر جار لە تەلەڤیزیۆنەکانی شاکرێ یاسا پێش وەعی کۆمەلگا کەوتووە لەم مەسەلە یاسا پێش تەقبولی کۆمەلگا کەوتووە ئاڵای هەڵەواسترێ لە ئۆکسفۆردی لەندەن بەڵام معنای ئەوە نییە کە هەموو ئینگلیس تەبەنی ئەواکەوە لە لای سروشتیە هێشتا مناقەشەکە هەیە هێشتا ئاکتەکان لە پێش کۆمەلگاوە من ئەمە زۆر بە دقیقی ینی ئەمە ڕاستە و ئەمە ترسیە هەیە لە کۆمەلگای کوردیشە یەکێکە لەو کۆمەلگای کوردی و کۆمەلگای عێراقیش یەکێکە لەوانەی کە مەسلەی هاوڕەگەزخوازی پێقبول نەکراوە و نییە نە لە قانونەکانیان هەیە نە لە کەلتورەکەی هەیە بەڵام ئەوەی من ئەمەوەیە ئیشارەی پێ بەم مەسلەی هاوڕەگەزخوازی بە هیچ جۆرێک زیادبوونی بوون بە کەلتوربوونی لە داهاتووە بە قانونیکردنی پەیوەندی بە وشەی جەندەرەوە نیە پەیوەندی بە وشەی جەندەرەوە نیە پەیوەندی بە خەباتکارانی جەندەری شەو نیە نەخێر پەیوەندی بە شوێنێکی کەوە هەیە بە جێیەکی کەوە هەیە کە یعنی ئەگەر ئێمە کۆمەلگای بەس کۆمەلگای کوردی وەربگرین لە سەردەمێکە بۆ هیچمان نامۆ نیە کە مەسلەی ئاژەڵبازی بابەتێکی گەورە و بەرفراوان بووە لە شعرەکانە ئاماژەی پێکراوە لە کەلتوری کوردیە هەبووە لە قسە و نوکتەکانە قسەی لەسەر کراوە بەڵامانەی ئەوە نییە کە ئاژەڵبازی لە هەرێمی کوردستانە یا لە کەلتوری کوردیا کە هەبووە بوو بێ بە قانون و بوو بێ بە نەریت و زەواج کرابێ پرۆسەی هاوسەرگیری لە بینی ئینسان و ئاژەڵا کرابێ پەیوەندیەکی نهێنی زۆرترینی پیاوەکان بۆ لەگەڵ ئاژەڵەکانە تەواو کە ئەگەر بە نوکتەش باس کرابێ هەستەکەی غەدرێک لە جەندەر کراوە با ئێستنتاجی شتێکە لێ بکەم بە دڵنیاییەوە باشە بە دڵنیایی باشە دوایی باز لە قۆناغانە بکەم کە چۆن تێپەڕیوە شتێکی ترت بۆ باس کردم حەزەکەم بینەرانیش بیزانن ئایا هیچ هەڕەشەیەک لە بەشەکانی جەندەر و ئەوە ئەکرێ لە زانکۆکانی کوردستان گەیشتۆتە ئەم ئاستا خۆی هەڕەشەکە هەڕەشە وازەحەکە ئەوە بوو کە بە شێوەیەکی ڕێکخراو هەم لە زانکۆی ڕاپەڕین هەم لە زانکۆی هەڵەبجە بەبێ ئەوەی بزانرێ ئەو بابەتەی کە ئەوترێتەوە چییە و ئەم مەسلەی لەژێر ناوی ڕۆشنبیری جێندەریایە یا هەر ناویکەیە چییە ئامادەکاری کرا بۆ ڕاگررتنی ئەو چالاکیانە ئەمە هەر بۆ خۆی جۆرێکە لە هەڕەشە لەو بەشە زانستیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی وەزارەتی خوێندنی باڵا بەشێکی کردوتەوە بۆ ناوەوە دواتر من بۆ خۆم کە بەشێک لەو هەر بۆ زانیاری جەنابتان و بۆ زانیاری بینەرانیش بەشێکی زۆر لەو دکتۆرە بەڕێزانەی کە بەرپرسی ئەو بەشە جێندەرێنن لە زانکۆکانی هەرێمی کوردستان خەڵکی ملتەزیمن لە ڕووی ئاینیەوە ئەین خەڵکانێک نین کە ناملتەزم بن و خەڵکانێک بن کە بڕوایان بە هاوڕەگەزخوازی هەبێ بۆیە هاتبێتن ئەم فرسەتیان قۆست بێتەوە هاتبێتنە ئەم بەشە بۆ ئەوی هاوڕەگەزخوازی لێوە بڵاو بکەنەوە لەگەڵ ئەوەشە بڵێ
مامۆستا هەیە بەرپرسی ئەو بەشانە هەیە کە من نامەکەیم لایە کە بۆی نێرراوە لە ڕێی پەیجێکی ئەو شار و شارۆچکەی کە تایە ئەژی کە داوای لێکراوە دەست لەو کارە بکێشێتەوە لەو بەشە بکێشێتەوە لەبەر ئەوی بوونی لەو بەشەیە دژی ئاین و خوا و پێغەمبەرە یعنی ئەمە بۆ خۆی دژایەتیەکی وازەح و مبەرمەج و ڕێکخراوی هەر بڵین حکوومەتە یاخود وەزارەتی خوێندنی باڵایە کە من دڵنیام لەوەی کە لەم قۆناغەیە و لە ئێستاە نە کۆمەلگا گەیشتوتە ئەوە نە حکوومەتی هەرێمی کوردستان و نەوەزارەتی خوێندنی باڵا گەیشتوتە ئەوەی کە لەژێر ناوی جێندەرە لە زانکۆکانەوە تەرویج بۆ هاوڕەگەزخوازی بکات وایە چەندین کەساتی ئیسلامی شێ دکتۆران لە مەسلەی جەندەرە هەیە یعنی بۆ ئەبێ جەندەر دژی خوا و پێغەمبەر و ئاینی ئیسلام بێ پێدوانە ئەوە ئێستا توانم بڵێم تێگەیشتنێکی عیلمی ئەکادیمی زۆربەی لای ژنە ئیسلامیەکە ژنە یەکگرتوەکانی ئێمەیە بسوەڕن لە بواری جەندەرە کە چۆن بیگەیەنن بەس لەگەڵ واقعەکە ئەوە شتێکی دەستخۆش خات و شلێر سڵاو ڕێزم بۆت هەیە ئایا ئەم مناقەشاتەی لەم کۆتایە دروست بووە هیچ زیانێکی بە خەباتی نەبڕاوە و دوور و درێژی ژنان و پیاوانی ڕووناکبیری ئەم وڵاتە گەیاندووە بۆ خزمەتکردنی شکۆی ئافرەتی کورد و یەکسانی و دادپەروەری نێوان ژن و پیاو ئەم کاتتان باش دیارە من سەرەتا پێم باشە بە کورتی جەندەر بە چمانایەگێت جەندەر بۆ خۆی ئەو مستەلاحەیە کە زمان ئینگلیزیە کوردیەکەی یعنی ڕەگەز و بە عەرەبیەکەشی جنسە لەمە زیاتر هیچ تەفسیرێکی تر و هیچ مەسەن ئیجتیهادێکی تر هەڵناگرێ هەموو ئەو تەفسیر و ئیجتیهادانی تر کە بەرامبەر بە وشەی جەندەرەکرێ من پێم وایە هەڵەیەکی یا مەبەستێکی لە پشتەوەیە کە بۆ بەلاڕێبردننی ئەو وشەیە یا ئەو ئەبێت چ مەبەستێک بێ ئەوە مەبەستەکە ئەوەیە چکە بۆ خۆی جەندەر کە بەمانای ڕەگەزیێت بێ لە بەشە فسیۆلۆجیەکەی بەشە کۆمەڵایەتەکەی بریتیە لە یەکسانی هەردوو ڕەگەز هەردوو ڕەگەز وەکو مرۆڤ سیر کرێت چونکە بە حەقیقەت زانست تەکید لەوە ئەکا ئەڵێ هەموو ئینسانێک کە لە دایکە بێ وەکو مرۆڤێک لە دایکە بێ شتێک نێنایی ئەمە بێ کە پیاو ئەتوانێ ئەم توانایی هەیە ژنیش ئەو توانایی هەیە چکە شتەکان مکتەسەبن یعنی وەرەگیرێ لە ڕێی پەروەردەوە ئەمڕۆ دیارە ئەو لایەنانی کە لە ساڵحیان نییە یەن کۆمەڵێ شتی ترەخەنە پاڵ مەسلەی ئەم وشەیە کە ئەمڕۆ لە ئارایە بۆ ئەوەی کە هەوڵ بن ئەو جیاکاریە نەمێنێ لە بینی هەردوو ڕەگەزی ژن و پیاوە هەندێک شت ئەهێنە ئاراوانە بۆمانەوەی ئەو پێویستیانی کە خۆیان ئەیانوێ لە ژیانی ڕۆژانەیە بیکەن لەبەرەوە من پێم وایە هێنانی یا هەر ئیجتیهادێک لەم ڕۆوانە بڵێ بە دڵنیاییەوانە لە شکۆی ئافرەت کەم ناکاتەوە من پێم وانە ئەوان ئەڵەن ئیجتیهاد نییە پێناسەیە پێناسەی فەرهەنگیە مەسەن هاوڕەگەزخوازی بێتە پاڵ جەندەر ئیجتیهاد نییە من پێم وایە ئیجتیهادە لەبەرەوە بە هیچ شێوەیەک پێناسە نییە لەبەرەوە سەیرەکەیت ئەم جۆرە ئیجتیهادانە کە ئەکرێ بەرامبەر بە مستەلاحێک کە لە خزمەتی ئینسانیەتایە بۆ بەرەو پێشبردنی ژیانی نێو کۆمەلگایە بە دڵنیایەوانە جۆرێک لە لەمپەر دروستەکە بۆ پێشکەوتنی ئەو کۆمەلگایە لەبەرەوە ئەوەی کە مەبەستی ئەوەیە کە ئەو هاوسەنگیە نەبێ
کۆمەڵی ئیجتیهاد دەکا ئەی خاتە ئەم مناقەشە لەکوێوە هات؟ من بە بڕوای من و بە هەموو بڕوای منە و بڕوای زانستیانە ئەگەر سەیری واقعەکە بکەی ئەوەیە. مەسەن بۆ نامە بەسم قسەکەی تۆ نییە. بۆ نمونە چەندین ساڵەوە کوتم خەبات هەیە، خەڵکانەکەن باوەڕدارن بەم مەسەلەیە، کتێبیان نووسیوە، خەڵک هەیە شەهید بووە لە پێناویە. بۆ نمونە عەبدولخالق معروف ئادەمیزاد لە کۆمەڵی کوردەواریدا وانە باشە. بۆ ڕاستە مەسەڵ ئەمە تازەیە یا هەر ناوە سەر هەڵەیاتەوە لەژێر ناوی ترا؟ بە بڕوای من ئەوەندەی ئێستا بە تایبەتی لە کۆمەلگای کوردەواریە زۆر جار شتێک لەم بابەتە فڕێ ئەرێتە ناو کۆمەلگاکەوانێ. بە کاتی تر لە تێکۆشانی ئافرەتانە کە دەورێکی زۆر کاریگەریان هەبووە لە مەرحەلەی ڕزگاری خوازی نیشتیمانیە، بەقەدەر ئێستا ئەو جۆرە شتانە فڕێنەراوتە ناو کۆمەلگا و مەشغوڵکردنی. هەر بۆ نمونە ئەو ڕووداوی کە لە دوای نێوپێرەیە کە لە سلێمانی ڕوویاوە و لەو بڕوایم کە لە هەندێک شوێنی تریشە هەندێک شتی لەو جۆرە ڕوویاوە، ئەمە بەشێکە لەو حاڵەتانی کە واکە کە کۆمەلگاکەت بەرەو دواوە بێنی، کۆمەلگاکەت بوەستێنی لە بە هەندێک شێوە ئاراستەی کەیت کە خۆی نەدۆزێتەوانێ، کە کۆمەلگاکەی پەرتکا بە چەند بەشێکەوانێ هەرێکە بە ئاراستەیەەکە. من لێرانەوە حەزەکەم یەک شت ئاراستی ئەوانە بکەم کە ئیجتیهاد دەکەن بۆی کە هەندێ وشە تەفسیرکەن بۆچی مەسەن جەندەر کە هەوڵەیە بۆ یەکسانی مرۆڤەکان، هەوڵەیە مافی ئینسانەکان وەک یەک بێ، نایەت قسە لەسەر هەندێ پەیوەندی کۆمەڵایەتی خراپ بکە کە لە کۆمەلگای ئێمە ئێستا زۆر بە وازحی دیارە. مەسەن لەوانە زەواجی متعەیە سیغەیە، هەندێ لەو زەواجانە کە زۆر جار بە ئاشکرا ئەکرێت کە پاشینەکەی کارێکی زۆر خراپی لێکەوێتەوە، وەزعێکی کۆمەڵایەتی خراپی لێکەوێتەوە، بێمافی بەرامبەری لێکەوێتەوانێ. لەسەر ئەم بەشە نایەن قسە بکەن، بەزیان قسە لەسەر شتێکەکەن کە بنەمایەکی ینی بێ بنەمایە کارەکە. لەبەرەوە من پێم وایە دەبێت بە هەموو شێوەیەک ڕێگا نەدرێت هەر کەسە هەڵسا شتەکان بشێوێنێ و کۆمەلگای پێ ئاراستە بکە بە شێوەیەکی خراپ. بەڵام کاک سەرۆیە مۆلای جەنابەت حاجی دوای کاک سەرۆیەمەوە حەزەکەم ئیتر بە یەکەوە گفتوگۆ بکەنەوە. بەڵام جەنابەت لە نووسینێکتا ئاماژە بەواکەی کە خاتوش لێرەڵێ حەقا نەهێڵڕێ ئەوانەی کە ئەم تەفسیراکەن قسە بکەن. بەڵام جەنابەت لە نووسینێک تاڵەی ئەمە یەکێک لەلایەنە باشەکانی ئاماژە بە زیندوەتی کۆمەلگای کوردیە کاکە لەسەر ڕێچکەی گەشەکردنە، بۆیە ئەرگۆمنت و دژە ئەرگۆمنتی نوێی هەڵهێنجاوە کۆمەلگاکەمان. پێدوانە ئەم مناقەشاتانە ڕەنگە لە دەرەنجامەشتی نوێی لێ بڕسکە وە شتێکی پۆزتیڤە؟ تاکیدەوەی کە ئێستا ئێمە ئەیکەین و لەناو کۆمەلگاکەش هەیە جانیبە هەرە ئەرێنیەکەی ئەوەیە کە ئەمە دیبیتێکە و دیبیت بریتە لە بیرڕای جیاواز، بیرڕای هەڵە و ڕاست و مامناوەندیش هەیە و سەرنجام بە ئەوەی کە لێ دەچنێتەوە نەتیجەیەکی باشە و هەمیشە ڕای ڕاست، ڕای پابند و پشت بەست بەزانست و بە چاوێکی واقع بینیانە ئەگەر لە ئەقەلیەتیشدا بێ لە پرۆسی پێشکەوتنی کۆمەڵایەتیدا هەرەو سەر دەکەوێت. جا من زۆر لایەنگری نەک لایەنگری حەقیقەتەکە ئەوەیە کە پەیمانخان و ئەم خوشکە باسی کردەوەی کێشەی جەندەر پەیوەندی بە پرۆسەی پێشکەوتنی مافی ئافرەتانەوە هەیە تا دەگاتە یەکسانی لەگەڵ پیاو. نابێت تێکەڵ بکرێ لەگەڵ تاقمە پەراوێز خراوەکانی تری ناو کۆمەلگا کە
ئەوانیش حەقی خۆیان هەیە و مەعالەجەی خۆیان هەیە. من پێم وایە ئەوەی ئێستا لە کوردستان ڕوودا تەرکیز لەسەر ئەوەیە کە مافی ئافرەتان لێڵ بکرێت، دەوریان تاریکی بخێتە سەر بەم باسەی کە ئێستا لە هێوارەوە ئێمە وەکو هەموو سوسیال میدیا و ڕاگەیاندنەکانی دیکەی کوردستان پێوە خەریکین. نەتیجەکەی چی دەبێت؟ نەتیجەکەی ئەو ڕووداوە دەبێت کە ڕۆژی هەینی لە سلێمانی و لە زۆر شوێنی دیکەش ڕوو ئەدا کە کامێرەی لێنیە کە تۆمار ناکرێت. من لەسەر تعلیق لەسەر ئەوەی سلێمانی هەرزوو نووسیم دیاردەکە عامەی هەموو کۆمەلگایە، بەڵام جارێ لەوێ ڕوویدا. کاتێککە ئەم بەلا ڕێدابردن و تەشویحکردنی تعریف ڕوو دەدا لە کۆمەلگایەکی تەقلیدی کە مستەوای خوێندەواری کەمە وەکو ژمارە و قوڵیەتی خوێندەواری یەکجار زۆر لەو کەمترە، کاروا دەکە ئەم هەموو گەنجانە ببینین تاقەیەکی کوێری نەزان کە پەلاماری ئینسانێکی تردا. هەموو ئەو پیاوانەی کە ئەو ڕۆژە پەلاماری ئەو ژناندا و من نایناسم کێیە، حەقیان نییە لەو ژنە پرسن و ڕێی بۆ دابنێن تۆ چۆن دەژیەی چی دەکەی بۆ لێرەی. ماف ئەوەیە، ماف بە حەقیقەتێک دانی پێدا ئەندرێ کەس بۆی نییە لی زیاد و کەمکە. من باش ئەزانم واتوانم دیفاع لەو ڕایان بکەم کە ئەم هاتوو هاوارە بۆ پاڵپێوەنانی ژنانە بەرەو دواوە، بۆ نەهێشتنی مافی ئافرەتانە. ئێمە دەبێت لەسەر ئەوە بوەستین. کێشەی کۆمەلگای ئێمە ئەوەیە جارێ. بەڵام کەسێک لە لای خۆیەوە تەنگاوە بەوەی نەتەوەیە گرتوەکان چۆن بڕیار لەسەر مافی پێکهاتەکانی دیکە دەدات کەیفی خۆیەتی. بەڵام لە پاڵ ئەودا حەقیقەتێکی مطلق هەیە، ئەوش ئەوەیە نەتەوەیە گرتوەکان کاتێکە قانونێکی نێودەوڵەتیانە لە پاڵ ئەو ئاعتراف بە قەزیەکەکە نەتیجەی دیراساتی علمی عاقڵترین و زاناترین کەسانی ئەم دنیاەیە کە ئەوان دەستیان پێیان ڕادەگا و زاناکانن لەوێ لە بواری ئینسانی سیاغی حقوق و تعلیمات دەکەن، نەک ئاپۆڕی خەڵک. بۆیە ئێستا قیاسی ئینسانی باش، ئینسانی خوێندەوار، ئینسانی ئینسان دۆست ئەوەیە کە ئامادەی تێدا بێ هەر هەڵەنەکەم 22یان 33 مادەکەی جارنامەی گەردوونی مافی مرۆڤی قبول بێ بەبێ یەک کەلیمە زیادکردن و یەک کەلیمە کەمکردن. و ئەمە ئیلتزامێکی ئینسانیە. بەبێ پرسیار دێم حەزەکەم قسە بینیم تێبینی لەسەر قسەیەکە نووسن. بەڵێ وەڵام من حەزەکەم دەردیاڵێ بۆی بڵین عیلمیە مۆزوعەکان و ئەوە شماماژە پێکرد بەڕاستی ئێمە ئەم فترە زەمەنیانە زۆر بە وردی ئەوانەی ئەکادیمی بوون بە عمقی سەرچاوە ئینگلیزیەکانیش نەگی ئەتیمات حتا لەسەر عەرەبیەکە چوینێتە ناو قوڵایی ئەم مۆزوعانەوە. یعنی مۆسوعەی بەریتانی کاتێک کە پێناسی جێندەر ئەکات کە پێناسی جێندەر ئەکا ئەڵێ بریتیە لە هینە هەست و مەیلی ئینسان بۆ خودی خۆی لە بڕیاردانی جنسیە. ئەڵێ جنسی ئینسان جێگیر نییە بە لەدایک بوونی نێرە یاخود مێ دوایی خۆی بڕیار ئەیات لە چکە حەزی بە کامیانە ئایا نێر بێ یاخود مێ خۆی بڕیار لەسەر خۆیە کە لە هەندێک شوێنە ئەڵێ حتا مناڵەکە بۆ دنیە من کچێکم هەیە بە عورفی کۆمەلگایی کچجلی پەمەیی لە بەرەکەی بۆیەی بۆ ئەەکەی هەندێک شتی بۆ ئەەکەی ئەمانە دایک و باوک تەحەکوم ناکوە بەسەریا خۆی گەشتە عمرێکە و خۆی تەحەکومەکە جنسی خۆی تەحدید بکە. ئەمە نەقسی منە و نەهی فلانێک ئەمە ئەخیر پێناسی جێندەرەکە ئەکرێ. دوجار مەسەلەی مافەکانی ژن کاگڕەنج ئێمە لەگەڵ قسەکردن ئەو ئاماژەم پێکرد ئەڵێم قسەکردن لەسەر بزوتنەوەی ڕزگاری خوازی ژن مێژوویکی 300 ساڵە بەرۆژووری هەیە کە مافەکان وازەحن قسەکردنە لەسەر یەکسانی گەڕانەوەی مافی مرۆڤ بوون لە بینی ژن و پیاوە. بەڵام ئەوەی ئێستا جێندەر فیمینیزم قسەی لەسەر ئەکا ئەڵێ هەتا جیاوازی هەبێ یەکسانی دروست نابێ کەواتە بۆ ئەوەی ئێمە جیاوازی نەهێڵین ئەبێ ئەم دوو ڕەگەزە کامل هین بن یەک فۆرمی بن کە ئازادی ئەەکەیت حتا ئێستا فۆرمە ئەدرێتێ لە هەندێک شوێنە پڕی ئەەکەیتەوە 5-6 شتی بۆ تۆ ڕیز کردووە نێری مید هاوڕەگەزی بڕیارت نەیاوە هەمووی یعنی ئەمانە لە فۆرمەکە هەیە بۆ پڕکردنەوەی لە زۆربەی وڵاتانە پەیوەندی بێرەوە مەبەستم لە تعریفی عیلمی جەندەرەکەیە پەیمان خان بۆ ئەوەی وەکو خۆی
تعریفەی جێندەری هین بگەیەنین کە مەوسوعەی بەریتانی ئاوا پێناسەیەکە و ئەم حەقەشی ئەیاتێ دوجار ئێمە یین باشە ئێوە ئێمە علاقەمان چیە بەریتانیا ئاوا سەیرەکە کەی مشکلەی منە بەریتانیا هەمووش منەمەوێ پێناسە حەقیقیەکەی بکەم دوایش بەرجەستەکردنەکەی لە ناو هەرێمی کوردستانە ئیشکالیەتێک هەیە بۆ ئەوەی بەرچاوی بە تایبەتی ژنەکەی سەبریەخان کە باسی ئەەکەیت ینی بەس ئەوەت لەبیر نەچێ بۆ نمونە مەوسوعەی بەریتانی دوای چەند ساڵ لە کەلتورێکی هاوڕەگەز خوازی گەیشتۆتە ئەو پێناسەیەڕەتی بە کەلتوری خۆیەوە هەیە ینی ئەبێ ئەوەشمان ئەبێ بەریتانیا تعریفەکە کات لە ناو کتێبێکی ئۆکسفۆردا تەبعیەکە لە کوردستان بێ بە شەڕ ئەمە علاقی بێمەوە چییە؟ بۆ نمونە حەقیقیەکە بکەم لەبەرەوەی جێندەر مڵکی کورد نییە خۆی داهێنا بێت و پێناسەی بۆ کردبێ لەوە چه قسەکەی منی ژەوە بێ دەی با ئێمەی کوردستانیش کە خەممانە بۆ مافەکانی ژنان با پێناسەیەکی خۆماڵیمان هەبێ بۆ مافەکانی ژنان و ئیشی لەسەر بکەین دوو چەمک پێکەوە هین نەکەین مەسەلەی مافەکانی ژنان تەڵەبی ڕەوایە مێژووی دوور و درێژە و لە چوارچێوەی حەقە ئینسانیەکانیەتی کە ئەسڵەن گوتاری قورئانی بۆ هێنانی ئەو یەکسانیەیە کە ئینسانەکان بە هیچ جۆرە نابێت جیاوازیان لە بەینا بکەیت هەموو حەقێکیان هەیە وەکو مرۆڤ ممارەسەی من بەسم تۆ قسەکەی من بە هەڵە تێمەگا من ئەڵێم تۆ دکتۆر عالیە و پەیمان عزەدین و کنێر عەبدوڵڵا بۆ نمونە ئێوە تعریف بن بە خەمەکانی کۆمەلگای کوردی نەک بێن شەڕی تعریفێک بکەن کە زۆر دوورترە لە کۆمەلگای ئێمە جارێ با لە بابی شەڕانە بێ منەمەوێ ناڵێن عیلمیان جێندەر یەکسانە بە مافەکانی ژن من ئەڵێ مەبێت تەسنیفەکەی وازح بۆ خەڵک ڕۆشنکەینەوە جێندەر ئەو پەلوپۆیانەی هەیەی ئەشێ لە مەجالە ڕۆڵیەکە کە باسی بۆعدی عیلمی ئەکرێ کە مەجای هینەکرێ خوێندن و مەجای یەکسانی ئوجرە و مەجای فڕەسی مشارەکەی کاری سیاسی کەسمان هیچ ئیشکالیەتێکمان نەبێ منیش لە ناو پارتێکی خۆما بەردەوام خەباتم کردوێ بۆ ئەوەی حزورم لە پانتایی سیاسیەکە وەکو پیاوەکە هەبێ حزورم لە بەشداریە فعلیە کۆمەڵایەتیەکە وەکو پیاوەکە هەبێ و زۆربەی چالاکیەکانیش لەسەر دروستکردنی ئەو هۆشیاریە بێ کە باسی لێوەکەی ئەسڵەن نەک ئاماژەکردن بە وشەیە کە من و مێردەکەم فەرز پێ بکە بەبێ تێگەیشتنی چەمکی جێندەری و قاڵبوونمان پێوەیی پێکۆ ئیژەکەی لە ماڵە بە دیدگایەکی ئیسلامیش سەیری مەسەلەکەکین کێشەیەکمان نییە ئەسڵەن لە ناو خێزانێکە ئەگەر کچ و کوڕێکی هەبێ دیدگایەکی مرۆڤانەی هەبێ زۆربەی ئەوانەی ئێستا لە ساحە ئەگەر ژن و متمانیان بە خۆیان هەیە و ڕۆڵیان هەیە دیراسەیەکی ژیانیان بکە لە پاڵ باوکێکا کە دیدگایەکی مرۆڤ دۆستانەی بووە کچ و کوڕەکەی وەکو یەک پەروەردە کردووە کچەکە هەست بە شعور بە نەقسێ ناکە لە خۆیان بڵێ وەڵا کچێتی من مێینەبوونم منی زەعیف کرد نەتوانم ڕۆڵ ببینم لە ناو کۆمەڵگا ئەمەندەی متمانە پێیاوە باوکێکە فەهمی جوانە لە تێگەیشتن فەزلی نێرێک نەیە بە سەرمەیەکە لەسەر ئاستی ڕەگەزی نا دوو ئینسانن ئەشێ سبێنە کچەکە ڕۆڵێکی زۆر کارەوە باشتر لە ناو کۆمەڵگا ببینێ لە ڕۆڵی پیاوەکەش باشتر بێ کەواتە کەفا ئەو قابلیات و لێهاتنەکان پێوەرن نەوەک ڕەگەستە حەکوم بکە ئێمەی ژنان کێشەکانمان لە ناو کۆمەڵگەی کوردستانیە کە ئەڵین خەڵک مانوو نەکەین و پێشکەوتن و پێشکەوتن خوازی بەوە نەزانین کە خێرا چۆن مامەڵە لەگەڵ چەمکیەکە ئەەکەین ئێستا تۆ خۆت هیچ کێشەیەکت لەگەڵ وشەی جەندەر هەیە ئەگەر لە بەشە ئەگە ئەمەی کە بازەکرێ وشەیەکە شناسیەکەمە هەیە هیچ یەک وشەیە بەش و شتیتیانە آخر مەراحیلە وەکو پێمان خان ئاماژەی پێکردو لێ باشە وشەکە بگۆڕن جارێ هەر ئەساسن من تێ ناگەم بۆ ئەم کەلیمە ئینگلیزیانە ئێتە ناو ئینگلیزیانە دێت وانە بۆ کۆمەڵگەی کوردستانی بەداخەوە ئەڵێم یەکێ لە کێشەکانی ئێمە حتا خەڵکمان کە ئەتوێتەوە لە ناو کولتور و نەریتی خەڵکانی ترا ئەچوینە دەرەوە ئەمە بەو کوردان ئەمە باشە بۆ ناتان بینم وەکو ئەو قەومانەی تر جلوبەرگیان هەڵسوکەوتیان تەعاملیان زۆرینەی شانازی بە کولتور و نەریت و قیەمی خۆیەوە ئەکا بۆ شعور بە نەقستان هەیە گەرجلی کوردی لە بەرابێ بۆ شعور بە نەقست هەیە گەر بە کولتور زمانە کوردیەکەی فێری مناڵەکەی خۆتکەی کێشەی ئێمە لێرایە بێت دەسەڵاتێک لەم هەرێما هەبێ
ئەرێ ئێستا ئێمە چ فەراغێکی کۆمەلگاییمان هەیە بە جەندەر پڕی ئەەکەینەوە خۆ ئەمە هەبێت دیراسات بکرێ ئێمە گرفتمانەیە ئەم کۆمەلگەیە دیراساتی نییە بەشێکی پەیوەندی بەو خۆ بەکەم زانینەی بەگشتی شەرمان جەوهەری جەندەر ئەوەیە کە یارمەتی ئافرەتەدا بۆ ئەوەی لەو پەروەردە کۆمەڵایەتیەی پێشی ماف دەربچێ و چی دیکە لە پەروەردەی کۆمەڵایەتی ماڵ و دەرەوەدا ئەم ڕێو شوێنانەی بەسەردا نەسەپێندرێ کە وەکو ئینسانێک لە قاڵبێکی چەوسانەوەدا دەیهێڵێتەوە. ئێمە هەموو شەڕی ئەوە ئەکەین ئەی هەر ئەسڵن مەفهومی قورئانی زۆربەی کار لەسەرەوە کە هیچ جۆرێک نەسێکی شەرعیمان شۆردن ئیشی ژن هیچ داریمان لەوە نییە. ئێمە بۆ ئەم بۆعدە هیچ قسەیەکمان لەسەر نییە بەڵام کاتێک کە یەت لە ڕووی ڕەگەزیەوە نەهێشتنی جیاوازی ڕەگەزی بکەم کە لە ماڵەوە گوێ لە گفتوگۆکە وەختێ ئێمە کەسمان کێشەمان لەمانە بە هەموو ئایدیا جیاوازەکانەوە دیسانینەوە سەر کەرامەتی مرۆڤ بوون ژن بێ یاخود پیاو ئەمە ئیشکالیەت نییە بەڵام لە شوێنێکا کە جیاوازی ئەبێتە ئیشکالیت کە من مینەبوونم ئەڵێ هیچ ئافرەتێک سیمۆن دیبۆفەروا ناڵێ ئەڵێ هیچ ژنێک بە ژنیەتی لە دایک نابێت کۆمەلگا ئەیکا بەژن ئێقی چێکە من ئەگەر ژنێکی کارا و کارامە و بە قابلیت بم ژن بوون چ عیبەیەکی بۆ من هەیە باشە من ڕۆڵێکی مەبەستی لەو ڕۆڵە لاوازەیە کە کۆمەڵ ئەیاتێ لەبەر ژن بوونی کەواتە ئێمە ئەوەندەی پێویستمان لەم هەرێمە بە گۆڕینی بۆعدی پەروەردەیی هەیە بە ئیلتیزامکردنە بە قیەمە جوانەکانەمەوە بە پارێزگاریکردنە لە کولتورە جوانەکانی کۆمەڵگە کە هەر کەسێ منسیفانە سێری کۆمەڵگەی کوردستانی بە دیراسەیەکی واقعی لەگەڵ هەر وڵاتی دەگونجێنی لەگەڵ پێشکەوتنی علمی کە لە بەرژەوەندی پێشکەوتنی ئینساندایە لەگەڵ ئەوانەیەکەوە بە دیراسەیەکی وردی واقعیانەی کوردستان بکەین لەگەڵ هەریەکێ لە وڵاتانەی کە ئەمڕۆ پێشکەوت و خوازە بەڕاستی ئەمەندە شتی جوانمان هەیە کە لە پاڵیشە هەندێک شت هەن پەیمان خان خۆ جەناب بزانیر نەو پێنج خەباتی ئێمە مەسەلەی ژن بە ژنمان لا بر شیرباییمان لا بر گەورە بە بچووکیمان لا بر بەڵام لوتبڕێمان کردووە لە کەلتوری ئێمەیە کوشتنی ئەویش بە هەمان شێواز هەیە بەڵام ڕسمەکەی ئەم هەرێمەی ئێمە بەداخەوە ئەڵێم سەفەرێکمان کرد سیرم کرد ئەچینە هەر شوێنێ ئەڵێ ئەو بۆ ژنە کوژن پێم سیر بوو دوایوتم ئەرێ وەرن خۆ من بڕێ ئەرقامم باشە بەس ژن کوشتن باشە بەس ژن کوشتن وایەکشت آخر ژن کوشتن یعنی ئەمە میراتێکی گەورەیە هەزاران ساڵە پێش لە دایکبوونی یەکگرتووی ئیسلامی پێش کۆمەڵی ئیسلامی پێش ئەحزابی دینی لە کوردستان ئەمە فەرهەنگێکە لەناو فەرهەنگی عەرەبی شایە ماوەتەوە قورئان بە عەرەبی نهاتووە بەس ئەبێت دژی بی ئەبێت دژی بی هیچ پەیوەندی بە نەبە عەرەبەوە پەیوەندی بە دینەوە نییە ئێمە کاڵێم چوینە دەرەوە ناوەکو هەچەنە ئینسانیە ئینسانێک ئینسانی سوپەر ئینسانە بێنێ ئینسانی پێگەیشتو نایکات ئەمە هی بەهاکانی کۆمەلگای تەقلیدیە کە هەمووی لەسەر ئەساسی نەخوێندەواری و چیرۆک دروستە بێت من مشکلەکەی هەرڵی جملێک و ماڵەوە بەیبێ بە کتێبێ کاتی کاکحاجی کاروان بۆ تەواوکەم کە ئاڵێ ئێمە چوونە دەرەوەکو یەکگرتو ناوەکو وەفدێکی پەرلەمانی لەگەڵ کۆمەڵی هاوڕێی پەرلەمانتارمان لە زۆربەی شوێنەکان باشە بۆ ژن ئەکوژرێت دوایی وتم ئەرێ باشە خۆم بەم ڕقەمانی من ئەم وڵاتانی ئێوە وێرانەی لە کوشتنی ژنا بەداخەوە ئەڵێم ئەم هەرێمە ئەگەر دەژنی تیا بکوژرێ ڕسمەکە هێندە گەورە کراوە چونکە دوجار ئێمە بێ وریابین ئەم چەمکانە کە بە ئایدۆلۆژیا کراوە و هەندێک جار بزنزی لەسەر ئەبێ سەیریکە تۆ ئەبێ دنیاپەمەیە پیشانی سەیریکە تۆ نابێم دنیاپەمەیە پیشانی هەزاران ژن هەیە کوژراوە بەس خوێنی لێ نەهاتووە هەزاران ژن هەیە قوربەسەر کراوە هەزاران ژنەیە گرفتی دنیای هەیە تۆ نابێەوە کوڕەکرایەکی ژنان بڵێ ژن بێ کێشە و گیر و گرفتە بۆ نمونە زۆر جار من بینیومە تەرویج ئەکرێ بۆ مەسەلەی ئەوەی کە ژنێکی هێنرێ ئەکرێ بە نمونەی ژنی کورد کە خۆی چووە پیاوێکی ژنێکی دۆزیۆتەوە بۆ پیاوەکەی خۆی بەڵام تۆ نوێنەری ئەو ژنانەشی کە دژی ئەوەیە کە پیاوەکەی ژنی ناوەسەری کۆچین ئێمە دوجار بۆ ئەوەی
مەسلەی ژن نەکەینە سووتماکی ئەم مەسئلانە کەشتی تر هەڵەگرێ ئەبێ بە قەناعەتەوە بگەینە ئەوە گەر دیراسەیەکی وردی جێندەرمان جێندەر بە ئایدۆلۆژیا کراوە کراوەتە سەرچاوەیەکی هەر عیلم و ئایدۆلۆژیایە فەندی پێتەرتیب کرا بۆ ئەوەی بۆعدی بزنسی پێتەرتیبمە جێگەی تێڕامانە چ پێویستێکی بەمە حاجی کاروان دوای ناوبڕەکەی مەلا هیچ قسەی نەکرد لەبەرەوەی کەزانی خوشکێکی یەکگرتووی خوشکان کاتەکەی خواردووە هیچ قسەیەکی نەکات لەبەرەوە یەمەوە دوای ناوبڕەکە کاتە دەدەمە حاجی بەڕاستی من بەرنامەکەم دوو کاژێرە بەڵام بە ئیجازەی ئێوە کردم بە 3 سەعات لەبەرەوەی کە هەم باسەکە زیندووە هەم بەڕاستی لە حاشیەی زانستا زۆر جار یا گفتوگۆیکی ئارام قسەی لەسەرەکە لەبەری هەمووتان زیاتر قسە بکەن ڕازین سپاسانەکەم بینەران هێژە ئەگەڕێمەوە لای کاک حاجی کاروان و دوای ئەویش جەنابی دکتۆر پاشەم ناوبڕۆ بەڵێ دەستان خۆش بێت ئەگەر خۆتانەتانەوە بینەران گویان لە گفتوگۆکەتان بێ با گویان لێیان بەس کاتی حاجی کاروانە حاجی بە نەتیجە خلاصەی کەلام تۆ گوێت لە قسەکان نەبوو هەمویان لە پەیمانخان و لە سەبریا غەفار و لە مامۆستا سەرۆ و لە مامۆستا محەممەد هەمویان باسی ئەواکەن گرنگ تعریفەکان نییە گرنگ ئەوەیە بە نەتیجە زیان بە دۆزی ژن و دەرکردنی ژنی ئەم وڵاتە نەگا لەژێر جەبری بەها چەق بەستووەکان کە هیچ قیمەتێکی بەهای نییە بەڵام کراوە بە بەها و هیچ سۆرسێکی ئاینیشی نییە حاجی تۆ چیەڵەی لەسەر ئەمە حاجی پەیوەندی نەماوە بەس دیارە گوێی لە قسەکانمە بەڵام دەنگی ناگا فەرموو مامۆستا محەممەد عفوان سپاس کاکڕەنج موضوعی ئێمە طبعا سێ چەمکەنە زۆر بەیەکەوە متداخلن یان لە ناوی یەکن ئەمە دەڵێم لەگەڵ یەکن لە ناوی یەکن لە بۆ یەکن ینی ئەوە تعریفی داینامیکیەتە ینی لەگەڵ لە ناوی یەک دەجوولێن لەگەڵ یەک دەجوولێن لە بۆ یەک دەجوولێن بەڵام حەلقەی هەرە گەورە ئەڵقەی هەرە گەورە ئەڵقەی زەندەرە لە ناو ئەڵقە گەورەکە ئەڵقەیەکی دیکە هەیە و ئەڵقەی فێمینیزمە لە ناو فێمینیزمە یاخود با بڵێن ذکوریەتە لەناو ئەو ئەڵقەیە ئەڵقەیەکی دیکە هەیە هۆمۆسێکسوالیتیە یا انحرافی سێکسیە ئەوەی کە پێی دەڵێن انحرافی جنسی کەواتە جێندەر دایرەیەکە هەر هەمویان لە باوەش دەگرێت و بابەتەشی زۆر 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 فراوانترە و پێناسەکەشی پێناسەیەکەوەی کە من دەیکەم بە سەراحەت بڵێم پێناسەی خۆم نیەوە پێناسەیەکی زانستی لەسەر ڕێککەوتووە ینی متفقون عەلەیهیە ئەویش جەندەر بریتیە لە جۆری کۆمەڵایەتی هیچ پێناسەیەکی دیکە قبول ناکە و قسەی من دەیەکەم حتمی نییەوە مطلقی ژنیە بەڵام جۆری کۆمەڵایەتیەوە جەندەر چەمکێکی زۆر کولتوریە یعنی ئەرچی کولتورە لە زیلێکەوە نەقڵ بکرێ بۆ زیلێکی دیکە لە ناو پرۆسی سوسیالیزیشندا بەڵام ئەوە مانای ئەوە نیە ئەو کولتورێکی ئەوەندە دۆگماتیکە ئیلا ئەبەدی العابدین ئەو کولتورە هەر دەبێ بمێنێتەوە کولتور بە حکمی هەموو ئەو گۆڕانکاریانەی لە عقلی ئینسان لە گەشەکردنی ئینسان لەو موثیرات و ڕوژەنەرانەی دێنە پێشێ دێنە ئاراوە دیاردەی تازە دێتە ئاراوە بە پێی گەشەکردنی عقلی ئینسان گەشەی تەکنۆلۆژی و گەشەی ماتریاڵی لە بیئە دروست دەبێ و ئەو دوو جۆرە گەشە کار لێک دەکەن و ئیدی تا دێ کولتور دەبێت قبوڵی ئەو گۆڕانکاریانە بکە کەواتە کولتور دوگمانیە و کولتور لە گۆڕانکاریەکی بەردەوامدایە کەواتە ئێمە پێمان وایە کولتوری 50 ساڵ پێش ئێستامان بە شکلێک تەمەسەیری زۆر مەسەلەی لواتە و انحرافی جنسی و سوحاقیەت و LGBT و نازانم ئەوەی پێ دەڵێن لیسبێن و ئەوانە دەکرد ئێستا بە جۆرێکی دیکە دەبێت سەیری بکات دەبێ ینی لە ناو قەوس و پاش 10 ساڵی دیکە بە دڵنیاییەوە بە حتمی بە شکڵێکی دیکە سەیری ئەو بابەتە دەکەن ئەوە سەیریکە و قبوڵیکە یعنی بۆی نییە بڵێ ئەرێ دایکەکەم تۆ کچیت مشکلەی هۆرمۆنی و نییە قژە درێژە جنسی لەتیفی بۆ خۆ بە هەمزە پاڵەوە نەزانی
بۆی نییە بیری بێنێتەوە بۆی نییە بڵێ کوڕەکەم تۆ هیچ عیبێکە نییە پیاوێکی پیاوانەی بۆچی قۆنەری بن بەرز لە پێکی حاڵەتێکی طبیعی نیە ئێمە بەستانی بۆ نمونە یەکسەر بڵین ئەمەیانمان قبوڵە بەڵام نەسیحەتەکەمان قبول نەبێ کامیان بۆ نمونە خۆت ئەڵەی ئینحراف خۆت ئەڵەی لە فرۆیدەوە بە ئینحرافی ئەزانێ وەنیە کە ئینحرافە ئینحراف حاڵەتێکی ناتەبیعیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەر بەهانەی بایۆلۆجی نەبێ قسەکە لێرەدا ئەمە انزاخر انحرافك من اولادانا او ترازانا كترازانه كولتوريه وارك باوكو دايك لنا وخيزاندا وكو دو كاركتري رئيسي او رولا كولتوريه خوان بيزي بزينه كراوه لبر استي روشنبيري خوان يا استي وعي وشياري خوان او ليردا كسكت هاونبارني بوي ك ترازانه هي لبينيني رولينير يا ترازانه كاكا سرو دايكو باوك بيمان بوينيه بو نمونه بلا يعني وەکو ئایا وەزیفەی ڕۆشنگەران بەس تەنیا ئەوەیە پێیان بڵێ تۆ ئازادی لەوەی کە کچی وەکو کوڕ تەسەڕوفاتەکەی یا بیریشی بێنێتەوە ناتۆ کچی تۆش کوڕیت کامیان هەرچەند دیبیتەکەی ئێمە ئەمڕۆ بۆ ئەوە نییە من زۆریشم پێ ناخۆشە کە دێمە ئەو بوارە بەڵام هەر بۆ ئەوەی نەبمە شەریکی ئەم تعریفانە دوا بەرهەمەکانی لێکۆڵنەوەی زانکۆ بە ناو بانگەکانی دنیای وەکو هاروەرد وەکو کەمبریج بڕۆن سەر وێبسایتەکانیان بڕۆن محازەرەی کۆنفرانسەکان و محازەرەی دکتۆرە تایبەتەکانی لەبەردەستی هەمومانە بە تەرجەمەوە یان کە زمانە کە بزانی گوێی لێ بگرن زۆر بە ئاسانی ئاخرین تەحقیقاتی علمی هەیە کە هەمووی ئینحراف نییە هەندێک کەس بە ژن و بە پیاو لە جەنینەوە ئەو ناوە جوانەی کە دکتۆر محەممەد ئەڵێ ترازانی پێکهاتەی ئەو ئینسانە هەیە کە لە دایکە بێ دوایی ناتوانێت بیگۆڕێ هەویەتی نەک هەویەی کۆمەڵایەتی هەویەی بایۆلۆجەتی بەڵام ژەنێتیک نییە نەقڵ نابێت ئەمە نە من نەتۆ نەکەس ناتوانێت بیگۆڕێ بەڵام لە پاڵ ئەوەدا خەڵکیش هەیە کە لە نەتیجەی بارودۆخی کۆمەڵایەتی تووشی ئینحرافە بن ژنیان پیاو ئینحراف لە مەراکزی نەفسی پزیشکەیە ئەتوانێت هاوکاری بکات ئەتوانێت بگەڕێتەوە سەر ڕەواڵی تایبەتی خۆی هەندێجار تەمەنیش کە سەرەکەوێ دەبتە هاوکار بۆ ئیجازە فەرموو هەرچەند اقتصاسی جنامتەویستم سەرنجی تۆ بۆ ئەوەی کە بکەوێ سەر مەوزوعەکە لەمەیاندایە دنیای دەرەوە و ئەم کەسانان لە کۆمەلگای ئێمەشدا کە هەن هەمووی بە ئینحراف داناندرێ فەرقە لە بینی ترازانی بایۆلۆجی لەگەڵ ئینحرافی سلوکی لەبەر هەندێ مەوزوعێکە ئینسانیە سەرۆ قسەیەکی تریش هەیە کە حتا ئەوەی کە جەنابی شت پێی ئەڵێ ئینحراف بە ئینحراف حساب ناکرێت ئەوە شتێکی ترا کۆمەڵێک هۆکار و بابەتی ترا کەوای لێ ئەکات ئەمە جاری وا هەیە زەمینە سازی ئەکات بۆ ئەوەی مەسلەی هاوڕەگەز خوازی گەشە بکات کێشەی وڵاتی ئێمە گەنجان زۆرتر لە گەنجانە بەرەو ڕووی ئێمە ئەوە نییە ئەوە نییە کێشەی ئێمە کۆمەلگای ئێمە ئەوەیە کە جەندەر لەسەر کێشەی ئێمە چییە لەگەڵ هاوڕەگەز خوازی باشە پرسیارێک کاک حاجی کاروان ئایا جارێ ئەزانی ئەگەرەتەوێت جەوهری کێشەی وڵاتی ئێمە بزانی چییە؟ هێشتا کێشەی ڕەگەزی سێم ناڵم نییە جۆرە بایۆلۆجیەکەی و جۆرە کۆمەڵایەتەکەشی ئەزانی ئێوە ئەگەر ڕاستانەوێ لەم کۆمەلگایە ئەگەر زۆر زۆر وردی کەمەوە جارێ پێش هەموو شتێ تۆ ئەو ئومەمی متحیدی کە ئەمە بێ هەموو پاکێجەکەیمان قوبوڵ بێ هەردان بە ئێمەدانانێ هێڵاوێتی نەکوژرێن پێی نەوتوین تۆ بەشەری وەکو عەرەب وەکو تورک وەکو قەتەر هێشتا پێی نەوتوین تۆ بەشەری بەس هێڵاوێتی ئەشەدو نۆفلای زۆنی بۆ کردوێن ماڵی ئاوا بێ و خوانەی بڕێ لە دەستیان تێگەی لێرە ژنیش و پیاویش کێشەیان هەیە وەکو جەندەر کوردیش بە گشتی کێشەی هەیە وەکو نەتەوە وانە ئەمە کێشە جەوهریەکانی ئەمە کە ئەڵەم ژن و پیا و کێشیان هەیە کەسیان مافیان نییە نە ژن نە پیا و لەم کەڵچەرەیە ئەم دوو بێ مافەش بەربوون نەتە یەکتر شەڕی یەکتری شەکەن ڕۆشنبیران ئەوەیە ئەم مۆزوع ساخکەنەوە ڕاستە یارمەتی کۆمەلگا بدە ڕاستە بەس ئیشی ڕۆشنبیران بێدەنگی نییە ڕاستە بەڵام کەسێک ڕۆشنبیر نییە کە زانان با حاجی قسە بکە ئینجا دوایەوە حاجی فەرموو کاتی جەنابتە سپاس کاکرنج
وەڵام من دڵم بەوە خۆشە کە هەم دکتۆر و هەم ئەو دوو بەڕێزەش کە هەوان خۆیان ئەڵێن ئەم ڕەگەزباسیە بەشێکە لە جەندەر ئیتر بۆچی مەسەرەن تعریفەکە من دام نابیان کەسێتی دە دووەم هەر خۆی لەو کۆنگرە گەورانی کە لە دەرەوە مەطبەخەکە لە دەرەوە بوو چێشتێک لێنرا بە سێ چوار کۆنگرە لە نەتیجەیە لە باتی 250 تعریفە کە تەنها بەداخەوە ئێستان باسی مافی ئافرەت ئەکەن و باسی ینی مەسەلەکە عیلاقی بە ئافرەتەوە نییە مەسەلەی جەندەر عیلاقی بە هەردوو ڕەگەزەوە هەیە من نازانم ئەم قەوانە کۆنە حاجی یەک دقەیەک بەڵێ کۆمەلگانیە هاو ڕەگەز بازیتیانە بێ حەزەکەم زانی کۆمەلگانیە ژنیتیانە بێ کە مەیلی لە ژن هەیە قوبڵتیان نا هەیە من ئەم قەزەیە ئەمەزانم جزئێکی قسەکەم وەرمەگرە ئەمەوێ پێت بڵێم ئەمەوێ پێت بڵێم وەکو مصلحێکی اجتیماعی بە ڕوئیایەکی دینیەوە چۆن مامەڵە لەگەڵ کۆمەلگا ئەەکەی کە هاوڕەگەزبازی تێدایە هەندێک وڵاتەڵێ مافی هاوڕەگەزبازیشی تێدای هاوڕەگەزخوازیشی تێدایە تێگەی و ئاژەڵبازیشی تێدایە و پێدۆفیلیشی تێدایە وەنیە چۆن باشە چۆن مامەڵەی لەگەڵاکەی حاجی تۆ وەکو مصلحێکی اجتیماعی مصلحی اجتیماعی یعنی کەوتە اجتیماعی ینی مامەڵەکردن لە کۆمەلگا هەمووی کۆ بکرێتەوە بکرێ بە سابوون یا تەنشیەی اجتیماعی بکرێ یا دروست بکرێتەوە چۆن پەروەردەیەکەی سبەینە دایکێک تەلەفۆنە بۆ کاڵێ کچەکەم کوڕانی تەسەڕوفاتەکە حاجی پێڵی چی ئەڵێ کوڕەکەم مەیلی کچی هەیە پێڵی چی ئەڵێ کوڕەکەم مەیلی کوڕیە ڕەنگە پێشەوە ترابێەوە چۆن مامەڵی لەگەڵەکەی بێ زەحمەت هەریەی تەسەر نەکارهاتۆتەلام سێ چوار حاڵە بەس بە تەنیا ئیشی تۆ ئەوەندەیە بڵێ جەندەر ڕەش بکەی یا هزار کەسێ لەژێر چەتری جەندەرە خەباتەکە و ڕەنگە لە تۆش زیاتر خەباتی کردبێ بەڵ دێمە خزمەتت جارێ ئەو بابەتە لە ڕۆجسمیەکەی باز بکەین دکتۆری شارەتی پێدا لە ڕۆجسمیەکەی بابەتێکی طبیە شەرع قسەی لەسەر کردووە ئەگەر ئەو کەسە لە ڕووی کۆئەندامی زاوزیەوە کام ژن بوو یا پیاو بوو ئەوە حیسابی ئەوەی بۆ ئەکرێ بەڵام بەشەکەی تری کابرا حەزی بەچی بێ ممارەسەی بکە ئەمە گرفتەکە لەوەیە کە یەکدوانێکیان ئیشارەتیان بەوەدا لەو بەڕێزانە کە چۆن بیرەکاتەوە لە ڕووی جنسەوە ئەگەر کوڕ بێت وەکو کچێ بیر بکاتە وەکو کچ ئەو حاڵەت مارەسەکە من سێ حاڵەت هاتۆ تەلام دوانیان کوڕ بوون یەکێکیان کچ بوو عیلاجەکە چی بوو لە ڕووی بایۆلۆجی لە ڕووی جسمیەوە هیچ مشکلەیان نەبوو کوڕە جسم دەنگ شکڵ هەموو شتێ بەڵام ئەو ئەیوت من بیرکردنەوە وەکو کچ وایە دوای ئەوەی کە بەعزی عیلاجم بۆی دانا 2 مانگی ڕێک لەگەڵی خەریک بووم دەی هەتا گەیشتە ئەو حەدەی ژنی هێنا لای کە ئێستا قسەی لەگەڵەکەم ئەڵێ من 180 بەڵێ یەک لەوانە لە ئاستی بیرکردنەوەی خۆی بیرکردنەوەی بگۆڕێ لەوەی کەوا حەزی بە بۆ نمونە بەڕەگەزی بۆ نمونە کوڕە حەزی بەڕەگەزی نێرە ئەو بیرکردنەوەی بگۆڕێ دوام کاک ئەم بابەتە لەوانێ بە ئەفۆن ڕشکە نەخوات بیرکردنەوەی بگۆڕێ وەکو پیاو سەیری جنسکە ئەفۆن باسی ئەوەم نەکرد ببورێت خوا ئەگەر نازانی قسە بکەی مەیکەی باشترە ئەوە ئەگەر من پێم ئەوەم وتم بۆ تۆ وەکو پیاو بیر بکەوە سێری ژن بکە بیر لە ژن بکەوە لە جنسە نەک بیر لە پیاو بکەیتەوە ئەوە پێوترێ ڕاضەیەکی فیکری ڕاضەیەکی بیرکردنەوە ئەمە یەک دوو ئەم بابەتە بازێکی بە ممارەسەکردن لەگەڵ یا بە نەسیحەتکردن بە شتی تر سێم شت عیبادەت لەم حاڵەتەیە زۆر تەئسیری هەیە حتا تەنانەت عیلاجی قورئانی کە جۆگرتن لە قورئان بەشێکە چونکە شەیطان بمانێەوە نەمانەوێ ئیش لەسەر نفسیەتی بەشەر ئەکا لەم بابەتەوە حتا بەڕە سەراحەت ئەیلێم ئەم بابەتەی کە مەسەری هاوڕەگەزخوازی ژن لەگەڵ ژن پیاو لەگەڵ پیاو ئەوە بتانێ و نەتوانێت کارێکی شەیطانیە جگە لەوەش ئەوە ئەلحەمدولە مسیانم لە بەردەست بۆ عیلاج بوون بە عیلاجی کولی عیلاجە جەسەدێکە ئەوە فتوای دکتۆر علی قەرەداغیە سەرۆکی زانایانی جیهانی ئیسلامیە فتوایدا کە ئەم بابەتە ئەتوانن بە مامۆستای ئاینی لەگەڵ دکتۆرە ئەو حاڵەتە عیلاجکەن بە پێی هۆرمۆنەکان بە پێی کۆندامی زاوزەی ئینسانەکان ئێمە لەوە ئیشکالمان نییە دووەم شت ئەم نەوعانە کەمن یعنی ئەمە کەمن لە ناو کۆمەلگا بەڵام من بچم بیکەم ئەوەی کە دکتۆری شارەتی پێدا ئەمانەوە مرۆڤن ڕاستە مرۆڤن وەکو مرۆڤ مامەڵیان لەگەڵەکەی بەڵام ئایا وەکو ژن مامەڵیان لەگەڵیان وەکو پیا مامەڵیان لەگەڵەکەی
ئەگەر وەکو ژن مامەڵیان لەگەڵەکەیت ئێستا ئەمانوان فەرمو ئەوە ڕسمی بەردەستی من ئەوە ڕئیسی کەنیستی ئیسرائیلیە لەبەرەوەی وەکو ژن بیرەکاتەوە شووی بە پیاوێک کردو 2 مناڵشی لەلایە بەس ساڵی 2022 لە سوید 35,000 مناڵ دراوە بە ڕێگەزخوازەکان بەس ساڵی 2022 ئەمە لەبەرەوەی وە بیرەکاتەوە حەزی بە دایکایەتیە ئەبێ ممارەسەی دایکایەتی بکە کاکە ئەگەر هەش بێت تۆ لە عێراقا قانونی بڕۆ بیخوێنەوە لە گۆگڵ لێیدا ڕێگەبەوە بات بمبورە ئێستا دێمە سەرەوە تخوا ئەفۆن با خزمەت بکەم ئێستا لە عێراقا لە وڵاتان 35 وڵات لە عالەمە پابەندە بەو مؤتەمەرە کرا لە دەرەوەی بڵێ لە وڵاتێک لە وڵاتەکان ئەو مؤتەمەرە ئەم وڵاتانە پابەندن بەوەی کە ئەمە ببێتە یاسا دکتۆرژی ئیشارەتی پێداکە ئایا کاکسەرۆژی ئیشارەتی پێدا لێمە یاسایانێ بۆ دانی ئێستا یاسا پشتگیریانەکە و ئەبێ بە یاسا مافەکانیان پارێزراو بێ حاجی ئینکاری ئەوە ناکرێکە خۆتەزانی وەکو دکتۆر فەرمووی فرۆید تەحلیلی وردی هەیە بۆ ئەم مەسەلانە لە هەموو کۆمەڵگایەکە هەیە و لە ئەوروپا بۆ خۆتەزانی بە قانون ئەم مەسەلانە ڕێکخراوە مشکلەکەی ئێمە لێرە ئەوە نییە کە فەرهەنگی بڵین قاموسی بریتانی و قاموسی فلانە چۆن تعریفی کردووە ئەمان لێرە ژنان خەمی ئەوەیانە ئەڵێن و ئایا جارێ پێشە مشتێمە لای خۆ بزانم لای حاجی کاروان هەرچی لە ناو ڕێکخراوەکانی جەندەرە ئیشەکە بۆ بڵاوکردنەوەی هاوڕەگەزخوازی ئەگەر لەم بوارێ ئیش بکە تەشجیعی هاوڕەگەزخوازی بدە بەڵێ بەڵام ئەگەر بۆ مافی ئافرەت مافی بەدەست بێ و پیاویش مافی بەدەست بێ ئێمە شەرەوە ئیشمانە خۆ من و سەبرێخان لە ناو حیزبێکی ئیسلامی هەرمە ئیشمان بۆ چ مشکیلەمان لەگەڵ ئەم بابەتەیە لە باسی یەکەم و دووەم و سێم مشکیلەمانە لەگەڵ هیچ ئەو پرسیارێکی تر تۆ پێشکەوتن ببوورە تخوا با قسەکەم تاواکەم دوای پرس آخر دەستم عفوم کەیت تخوا پرسیارگە لەبی نەچێت بچی پێشکەوتنی ئینسانەکان و کۆمەلگا و عیلم و معریفەت و طب و تەکنۆلۆجیا ببەستی بە داوێنەوە ئەوە عیبە ئەو قسەی لەسەر تەلەڤیزیۆن بکرێ پێشکەوتنی ئینسان لە عەقڵ و معریفەت و داهێنانایە نەک لەوەی کەوا وەڵا ئەمە پێشکەوتنە ئەم ئینسانە حەزی بەچێ ممارەسەی ئەو بابەتە بکە ئەمە ئێستا مەفتوحە ئەم بابەتە یعنی ئێستا مناڵ ئەخەنەوە ئەم مناڵانە مەخلوقێکی لێ دەرەچێت کەس نازانێت چییە ڕاستە ئێستا لەوێ هەیە بەڵام ئەو تعریفی ئەوێ هاتووە بە هەمان شێوە ببێ هیچ گۆڕانکاریەک لەو تعریفانە گەیشتۆتە ئەم ڕێکخراوانە کە ئیش لەسەر ئەم بابەتی جەندەرە ئەکەن ئیتر من ڕجا ئەەکەم دوای ئەم قسەی من لەو بەڕێزانە مەی بەستەوە بە مافی ئافرەتەوە عیلاقی مافی ئافرەتەوە نیە ئەگەر باسی مافی ئافرەت بێ خوا مافی ئافرەتی دیاری کردووە خەڵاس کاکسەرۆ کۆمنتیە لەسەر قسەکەت مەسەلەی جەندەر و پەرسەندنی و پەیدابوونی پەیوەندی هەبووە بە مافی ئافرەت و دەوری ئافرەت دوایی پازی هاویشتە بۆ هیچ علاقی بە ئافرەتەوە نیە هیچ علاقی ئەمە مەراکیزی علمی بڕیارەدەن و علاقی بە پیاوە عەزیزەکەی من باسی جەندەر یعنی باسی ڕەگەز عەزیزی من تۆ بۆ خۆتە دەزیتەوە لە تاریفەکە باسی ڕەگەزە دکتۆر ئەکادیمیترە لە من و تۆ کاک ڕەنج دەتۆ وەکو ئەکادیمیە قسە بکە باشترە ئەو باسی ڕەگەز عیلاقی بە تەنیا ژنەوە نییە ئەم بابەتە جەندەر یعنی باسی یعنی دیاریکردنی ڕەگەز ئەم براکەم کەسانێک هەیە دژایەتیکردنی کەسانێک کە لە بواری جەندەرا کارەکەن ئەمە تیرۆری کەسایەتیان نییە کاک جەندەر ئێمە باس لە مەوزوعی جەندەرەکەین باس لەو کەسانە ناکەین کەسێک بۆ خۆی ئێستا هەیە بە غەڵەت تێگەندراوە هەیە بە ئەنقەست ئەیکە ئەگەر بە ئەنقەست بۆ نمونە بە ئەنقەست بێ و دەستی لە پشتەوە بێ بۆ ئەوەی ئەم بابەتانە لە ناو کۆمەلگای کوردەواریە کە ناخوا بەڵێ سەیریکە بۆ نمونە کارکتەرێکی وەکو واز لە کارکتەر ببوورە بە یەک نمونەی زیندوو بۆ نمونە لە هۆڵندا کە هیچ کەس نەچەپوونە
ئیسلامی و ئەوانە لەگەڵ مەسلەی لەشفرۆشی و لەگەڵ ئەوەیانە لە ئەمستردام شوێنێک هەیە کە جامخانەکان کە بابەتێکی زۆر دیارە وەک هیچ گەشتیارێک نییە نەچێتە ئەو سەیری نەکا کە کۆمەڵێک کچوو ژنن کە جستەی خۆیان بە ڕووتی نمایش ئەەکەن. منطقە لەبەر ئەوەی لە هۆڵندا ئەمە هەیە و حاڵەتێکە چەندین ساڵە هەیە ئێمە لێرە حملەیەک بکەین دژی ئەوە بین ژن بە ڕووتی لە جامخانەیە بێت هەمان شتە ئیمانخان ئەفو کاگڕان هەمان شتە آخر بن وەڵامی ئەوەم کردستانە ئەوە نیە گوندی لوبنانیتان پڕ کردووە ئەوە زیارە لە جازر و کافتریاتان پڕ کردووە حاجی کاروان بکەم ئەمان شتە سەیریکە کاکە حاجی سەیریکە دژایەتیکردنی کەسانێک کە لەم بوارەدا کارەکەن پرسیارەکە لەسەر جەندەرە لەسەر شتی تر نییە بۆ نمونە کە لەسەر جەندەر کارەکەن حاجی ئەمە ترۆرکردنی کارکتەریان نییە مەرجە بۆ نمونە هەرچی لەسەر جەندەر قسەی کرد خۆ بۆ نمونە وەکوتم ئەم خوشکەم لە وەجەنابیشە بە تاکید لەوانەیە لە بواری جەندەری شایشە کردبێ وەنیە باشە بەڵام ڕەنگە تعریفەکەی ناوەکەی ئامانجەکەی لای تۆ نوعێکی تر بوو بێ ئیتر مەرجە یعنی ترۆری کارکتەریان بکرێت و ئەوە بۆ نمونە ئەو حملەی لەسەر دکتۆر چۆمانەردیە ئەمە ڕەوایەتی هەیە تێگەیشت کاکە گیان ئەوە کتابی چۆمان هەردیت بۆ بێنم ئەوە تا لە بەردەستمە کتابەکەی کامل کردووە ئەڵێ طبیعی ئێمە مەصرفی بە کتابتیایەتی بە کتابی خۆیان طبعیان کردووە دەورە ئەکەنەوە ئەتوانی ئەڵێ تۆ بیرە ئێمە هۆرمۆنت بۆ ئۆگۆڕین پاری هۆرمۆنەکەشی ئەداتێ من نازانم هەر کەسێک ئیشم بەوە نییە من ئەو کاتە باسی کیلۆر وردەکاریەوە من تەفاسیلی نازانم بەس من بەرنامەیەکم کرد لەسەر ئەمە 5 ساڵ پێش ئێستا تازە کۆمەلگا گەیشتۆتەوەی کە مناقەشەیە ماکە ئەزانی چۆن لە سعودیا ئەگەر من پێت بڵێم تریاکەیەن بە تریاک خۆر بۆی تەرکیب بکا بڕواکەی ئەزانی هەندێک جار نەقسی هۆرمۆنی بە پێدانی هۆرمۆن چارەسەر بێ تۆ چوویتە تەفاسیلەوە بزانی ئەوان بۆ معالەجەی کەن یا بۆ تێکدانی ڕەگەزی چوویتە تەفاسیلەوە بەرنامەکەی خۆی ئێمە ئاوامان پێڵێ ئەو ڕسمی منت بەڵێ ئەوە تەفاسیلەکەی بەڵێ ئەوە تەفاسیل ئەو ڕسمت بینیوە ئەوە ڕسمی ئەو کەسێک کە تۆ باسیکەیت ئەو کتابەکەیانە فەرمووسێت بەشەرکە بزانم پەیمانخان چیاڵە بۆ نمونە کاک حاجی کاروان ئەڵێ ئەمە زۆر باشە ئاخر خۆ مۆبایل ئاسانە کاک حاجی منیش دەتوانم مۆبایلەکەمەوە بەرزکەمەوە مەسلەکە لەوەی هەیە جەنابەت ڕاستەکەی مۆبایل نییە ئەوە نانا ئەوە ئەو کەسانەیە کە کاگڕنج پرسیاری لە من کرد کاگڕنج پرسیاری لە من کرد ئەڵێ ئەو کەسانی کە باسی ئەوواکەن فەرمو ئەڵێ ئەم بەشەرە ئەتوانێت ئەوەندە ممارەسەی جنس بکە بۆت بژمێرم یەک دقه ئەوە پێیان ناگانەیە لەم کوردستانە ئەو ئەکرێتەوە عزیزەکەی من پێت ئەڵێ ئەم بەشەرە لە ڕووی ڕەگەزیەوە ئەتوانێ ممارەسەی ڕەگەزی خۆی بکە خۆ قسەی من یە قسەی ئەوانم هێناوە من یەک دقات خۆیەک دقه من ئەمێ گوێ لە دکتۆر بمبورە دەی فەرموو کاگرنج معالەجەی معامل هەز دەکەم عەفوەن سپاس بەس معالەجەی مشکلەی فسیۆلۆجی هەرچەندە تۆ سایکۆلۆجی اختصاصتا ئەم حاڵەتانەی تێدایە مەسلەی تەغیری هۆرمۆنی و ئەوانە بۆ نمونە ئەمە کی چۆن ئەکرێ یەکسەری من مهاجەمە بکەمە سەر کەسێک کە لەبەری لە نامەیەکە ناوی هۆرمۆن هاتووە پێدوانی ئەمانە معالەجەی هۆرمۆنیش دێتە ئاراوە کاگرنج هەموو ئینسانێک کە لەدایک دەبێ ئیدی هەردوو ڕەگەزی تایە وەکو تەکوینی هۆرمۆنی بەڵام کاتێک کە بەنێر دێتە دنیا ئەوە هۆرمۆنی زکووری زاڵ دەبێ بەسەر هۆرمۆنەکەی دیکە بەڵام کاتێک کە تەوازن تێک دەچێت بەڵانسی هۆرمۆنی ئینسانێک تێک دەچێت و لە ڕووی فسیۆلۆژی و معالەجەی ئەو شخصە لەوانەیە طبیبەکان یا جانبی تەخەسوسی پزیشکی ئەوانەی دقیق لەو مۆزوع متخصصن دەزانن چۆن ئەو توازنە هۆرمۆنیە دێنەوە جێ خۆی لە ڕێگای کۆمەڵک عملیات و کۆمەڵی ڕەنگە پێدانی هۆرمۆنیشی تێدا بڵێ ئەوە هەیە ئەوە ئەسڵان ئەوە سیگمۆند فرۆید وەکو یەکێک لە ڕائیدی حرەکەی جنس لە دنیا یا با بڵێن علمی جنس لە دنیا ئەو باس لەو مۆزوع دەکات هەموو ئینسانێک ئەو ناوی لە ناوە دوانەکان ثونائیات یعنی ئەگەرەمە دەر نەچین بەڕاستی ئەو ثونائیاتانە کە تەوازنیان تێک دەچێت نەک ثونائیەی نێرومێ دوانەی نێرومێ هەموو دوانەکانی دیکە کە تێک دەچن بەڵانسی بەشەری بەم جۆرەی حاجی کاران عیلاجەکرێ پێیەوەینجا ئەگەر بیتوانێ حەز لە پیاونەکە حەز تو یەک خوا بۆ ئەوەی قسەکەی خۆ بکەم من مەوزوعی کاس باسم لە حەڵقەکە کرد مەوزوعی
تۆ کە بۆ با بڵێن بۆ بانگەشەی بەرنمەکەی خۆشت بەر لەوەی بەرنمەکە بکەین مەسلەی جەندەر ئایا هاوڕەگەش خوازیە ئەوە مۆزوعی ئەوە مشکلەی نیقاشی ئێمەیە لێرە مشکلش لە ڕووی میتۆدۆلۆزیەوە دەبێت بازنەیەکی بە دەوردا بچێشرێەوە هەموو ڕێکارەکانمان تاوەکو نهایەتی بەرنمەکە چارەسەرکردنی ئەو کێشەیە ئێمە ئەو بازنەیە جەندەرە جەندەر دایرەیەکی زۆر فراوانە هۆمۆسێکسوالیتی و فێمینیزم و مەسلەی ئەوانە هەموو دەگرێتە خۆی ئێمە کە دەڵێن هەڵە لە جەندەرایزکردنی نێر هەیە کە نابێ بە نێر یا مێ هەیە کە نابێ بە مێ ئەوە کولتورە دوای ئەوە کە هەڵەیەک هەیە لەولاوە هەندێک فاکتۆری فسیۆلۆجی یا بایۆلۆجی هاوکاری ئەوەی دەکەن ئیدی هەڵەکە تەچیت دەبێ و کەسێک بە هاوڕەگەز خواز یا هاوڕەگەز باز دێتە ئارا ئیدی ئەوە لێرەدا هەڵەکە لە جەندەرە بۆ لەبەر ئەوەی بازنە گەورەکە جەندەرە کردوویەتی لەبەرەوەی کولتورە کردوویەتی ئیدی ئەوە کولتورەکەیە ئەو شتە دەنێتەوە کەواتە گۆڕانەکە دەبێت لە کولتور ڕووبدا ڕیشەکەی لەناو کولتوردایە ئێمە دەمانەوێت چارەسەرێک بۆ کولتور بدۆزینەوە یەکێک لەوێ ڕەگەز خوازە با بڵێن مێ سوحاقیە یان نێرە بڵێن LGBTە لەو حالەتە ئەوە ئێمە بە سەدەدی چارەسەرکردنی ئەو دیاردێنین ئەمە بە سەدەدی معالەزەکردنی تێڕوانینی کولتوری ئێمەین بۆ ئەو دیاردەیە کە هەیە ئەو کولتورە ئێمە شارەتم پێدا وەکو خۆی نامێنێ ئیلە لەبەت پێویستە بگۆڕێ پێویستە ینی بە کەلیمەی پێویستە بگۆڕێ بۆ لەبەر ئەوەی ناشێت بۆ هەموو قۆناغێک و ئەو کولتورە دەبێ بەڕابردوو ینی هەندێک عولەمای نەفسەنە من ناوەکان ناڵێن بۆ ئەوەی نەڵێن زیاتر کۆمەڵێک تعلیقمان لێ بدەن بڵێن هەر ناو ڕیز دەکەن بڵێ من ئەو قسانەی کە دەیکەم ئێستا فرۆم دەڵێ ئەگەر بێت و ساغێک چوو بۆ شاری کوێرەکان کەمە لە کوردەواری خۆشمانەمانە دەڵێ گەر ساغێک چوو بۆ شاری کوێران دەبێت دەست بە چاویەوە بگرێ بەڵام ئەو نمونەی بۆ دێنێتەوە لە یەکێک لە کتێبەکانی خۆی دەڵێ کاتێک کە ساغێک دەچێت بۆ شاری کوێرەکان ئەوە ساغەکان نەساغە دروستی دەرونی نییە بۆ لەبەرەوەی هەموو یاسا و پێڕە و ڕێو شوێنەکانی ئەو شارە بۆ کوێرەکان ڕێکخراوە بۆ ئەوان ڕێکخراوە بۆ ئەو کە دەچێتە ناو ناتوانێت حکم لەسەر 200,000 کەس لەو شارە بدەوە کەس کاری لەوە نییە بەردەوام لە گۆڕانە بەڵام بۆ ئەبێ کولتوری تۆ شوێنە کارتێکراوەکە بێت مەرجە هەرچی شتێک لە ناو کولتوری تۆ و ئەوەیە نۆرمەکانی تۆ هەمووی خراپ بێ مەرجە مەسەڵەن تۆ بەردەوام چاوەڕێی ئەوە بی کولتوری تر تۆ بەرکار بیت ئێمە بۆ کولتوری ئێمە ئەو دیاردانەی دێتە ناوێ بەبێ هیچ سانسۆرێک لەبەر ئەوەی من ناوە ئایدزی کولتوری ئێمە زۆرێک لە ئایدزی توش بووە مقاومەی کولتورەکانی دەوروبەری خۆی پێ ناکرێ قبوڵی زۆربەی گۆڕان زۆربەی ئەو هێرشانە دەکا کە بێتە سەری ینی خۆ ئەمە لە لەسەر من حەزم لێ شتەکان ئەکادیمیانە دەربڕم چونکە بەسەراحەت من تا ئێستا قسەی خۆم ناکەم ئەگەر لێم بپرسن تۆ ڕێیت چییە ئەو کاتی من شتێکی دیکە دەڵێم بەڵام ئەو حاڵەتەی کە لە ناو کۆمەڵگەی ئێمە هەیە بە هەڵە لێک دراوەتەوە لەلایەن ئەو کەسانەی کە تەمسیلی لایەنە ئاینیەکان دەکەن بە هەڵە لێک دراوەتەوە لەلایەن ئەو کەسانەی کە تەمسیلە حەق بکەی ینی هەندێک من لەوێ نیم ناتوانم ینی وەکوچی مەسەن وەکوچی من هەڵام کردووە حاجی کاروان حاجی کاروان قسەیەکی کرد من مەسە هەڵی چی مەسەن کام هەڵ هەندێک لە مەسەلەی تعریفی جەندەر ئەوەیە کە من گوتم من نایڵێم وەکو محەممەد حوسێن ئەوە تعریفی جەندەرە وە کۆمەڵک پێناسەی دیکەی هەیە ئەسڵان یەکەم جار مەسلەی ئەو مەسائلانە بە نەخۆشی هاتوونەتە تعریف تاوەکو ساڵانی 1960 دوایە کراوە بە مەرض نفسی یا مەرض عقلی عفوان ئەو مەسائلانەی کە بۆتەوە بە نەخۆشیەکی عقلی واتە لە عقلە کێشەکە دوای ئەوەی کە کاکسەرۆ ئاماژەی بەوە کرد کۆمەڵک دراسات لە UN و لە پیاوە عقلەکانی دنیا لیان کۆلیەوە فعلەن ئەوە نەخۆشیەکی عقلی نییە ئەوە نەخۆشیەکی سایکۆلۆزیە نەخۆشیەکی نفسیە دوای ئەوە ئێستا حالیان ئەسڵەن لە نەخۆشیش تۆسەک تەساهولیان کردو دەڵێن ئەوە کێشەیە کێشە بێت بەڵام کاک حاجی قسەیەکی کرد من دیفاع لە قسەکەی ئەو بە شکلێک دەکەم ئەوە لە ناو سایکۆلۆزیان شەیە و ئەوانەی کە باوەڕیان پێ هەیە لەوانەیە مولحیدیش بن
ئێمە عیلاجی دینیمان هەیە بۆ کێشە سایکۆلۆژیەکان کە ئەو گوتی بە هەندێک خوێندنی قورئان کابرا ئەو کێشەی هاتوۆتە لای منیش من ئێستاش 4-5 کێشەی هۆمۆسێکسوالیتیم هەیە دێنە لای من بە بەردەوامی لەگەڵیاندا دەنیشم و هەندێکیان لەوانەیە بە ئاراستەیەکی دیکەیان گرت چۆن چارەسەریەکەی من لە ڕووی تەمان وەکو ئینسان تەمەشای دەکەم ئەگەر بە مەعایری شەرعی بە هەر یەک لە ئاینە ئاسمانیەکان تەعاملی لەگەڵ بکەی ئەوە دەچێتە چوارچێوەی ئەوەی کە دەبێت بە بڵێن یاسا ئەوانەی بە یاسا عقابیەکان عقاب بدرێن بەڵام من وەکو ئینسان لە بەرەوەی سایکۆلۆژی ئەوە بە کێشە دادنێ من لە ڕۆ سایکۆلۆژیەکەوێت بەس حاجیش لە ڕۆدینیەکەوە هاتووە بە یاسا کێشەیەک هاتە لای من ڕەجمیان بەڵێ کێشەیەک هاتە لای من ئیسلاحی کردووە جارێک کێشەیەک هاتە لای من گوتی من ئەسڵەن کە گۆزنجی ئافرەت دەبینم کە گۆزنجی پیاو دەبین خۆی نێر بوو من کە هەر گۆزینجی ینی خوار پێی پیاو دەبینم ئیسارە دەبم جنسیان من زۆر حەز لە مەلە دەکەم و دەچمە شوێنی مەلەکردن و ئەوانە کۆمەڵک شتی لەو بابەتەی باس کرد ئەوانە هەموو دەکرێتەوە وای لێ بکەیت لەبەرەوەی بە عیلاجی سلوکی دەترێت وای لێ بکەی و سلوکە دووبارە نکاتەوە لەبەرەوەی بە فێربوون فێری بووە بەڵام کە گوتی بە منی گوت بەڵام یەک مەیلم هەیە بۆ لەبەرەوەی ترازانەکەی فکری بوو ترازانەکەی پراکتیکی نەبوو پراکتیکی نەچوو بۆ ناو ئینحرافەکە کە تۆ قسەی ئینحراف لە من پرسی ئینحراف تەثبیت بوو ئەکادیمیەن لە ئێستا قسەی لەسەر دەکەم کە گوتی من عشرەیە قورئان هەندێک دەخوێنم و جار کە قورئان دەکەمەوە مرتاح دەبم ئێمە وەکو سایکۆلۆژیا و هەموو مەزاهیبە سایکۆلۆژیەکان بە سەدەدی مرتاحی کەسەکەن کێشەکە کەسەکە بگاتە حالەی ڕیضای نەفسی یعنی ڕازی بێ نەفسیەن و مرتاح بێ نەفسیەن ئەم بۆچیمە بۆ ئەمە شخصەکە بگاتە حالەتێک کە تێیدا ڕاحەیە وەرگرێ و هەست دەکەم ئەقرب ڕێگای چارەسەریش بۆی خوێندنی قورئانە من تەشجیعم کرد گوتم ڕۆژێ چەند دەخوێنی گوتی ئەوەندە گوتم زیاتری بکە مادام پێی مرتاحی باشە وتت تا ئێستا لێم نەپرسراوە من هەرچەندە یەکەم جار لێم پرسی وا جارێکیش لێتە پرسمەوە جارێکی تر مەسەلەی جەندەر ئەگەر ئەمەنیەکە باوە لە کوردستان چییە؟ ئەوان تعریفی خۆیان کرد من جوابم دایەوە کاک ڕەنج بەڵام ئێستاش دیسانەوە لەوانەیە بە شێوەیەکی کە بە قسەی تێدا بکەین یان ئێمە دوو ئەرکێکیان لە دەرەوەی دەسەڵاتی ئێمە و ئێرادەی ئێمە لە اختیارکردنی نییە لەوانەیە داریون ناوی لە ناو ئینتقائی جنسی هەڵبژاردننی سێکسی وە لەوانەیە نێرێک کە ممارەسەی نێرایەتی خۆی بکە مەیەک کە ممارەسەی مێایەتی خۆی بکە پرۆسەی پەرسەندن کە بە پێی تیۆرەکەی ئەو کە تیۆری پەرسەندنە تیۆری تەتەوەڕە باشتر دەچێتە پێشێ و باشتر کۆمەلگا دەپارێزرێ و باشتر نێر نەوعی خۆی دەپارێزێ و مێ نەوعی خۆی دەپارێزێ مەسئلەی ترازان ئەگەر چارەسەر نەکرێت تەهدیدە بۆ نەوعی ئینسانی تەهدیدە بۆ نەوعی نێر لە ناو کۆمەلگادا ئەو حالەتە دیسانەوە دەیڵێم ئەو جەندەرە تەنمیتە واتە بە تایبکردنی من بە کوردیەکەی لەوانەیە گەر بێت و شەیەک نەبێ بۆی زۆری کۆمەڵایەتیە بە تایبکردنی نێرە بە تایبکردنی مێیە بەڵام ئەوە مانای ئەوە ناگەیەنێ بە تایبکردنی نێر ئیدی بۆ بە تایبکردنی مێ ئیدی مێ چۆن هەتاوەکو ئێستا بەخواری هاتووە بەڵانسەکە تێک چۆوە حەقی خوراوە با هەر بەو شێوەیە بەردەوامێ نەخێر بە تایبکردنی نێرە بۆ ئەوەی نێرێک تێب بگەێنی کە مێش وەکو تۆیە وە 150ە وە ثنائیاتی وجودە و یەکێک لە دوانەکانی وجودە ئەگەر نێر نەبێ مێ نابێ و ئەگەر مێژ نەبێ نێر نابێ ئەگەر لەوە تێگەیشتین و لە بدایەتی تاریخیش بەڵانسەکە بەو شێوەیە هات بە هەتاوەکو ئەگەر ئەم گرفتە چارەسەر نەکرێت مادەم ئێوە دەچنە سەر ئەم مەسەلەیە مادەم بەشێکە لە گرفتی کۆمەلگا میوانەکانیشم خەمڵیون ئاخر قسەم کاکرێ ڕەنج ئاخر ڕستەیانی ئەو حالەتە ئەو پێناسەیەت زۆر دیاریکردنی زۆری کۆمەڵایەتی ئینسانەکانە ئەو زۆری کۆمەڵایەتیش ئەرچی کولتورە ڕێک دوای دەرفەتێکی بدەن ئەمە ئەسڵی بابەتەکەیە کە قسەی لەسەر ئەکرێ ئایا ئەوەی کە جێندەر بوو ئەوی باسی جێندەری کرد ئەوی داکۆکی لێ کرد یەکسەر یەکسانە بە داکۆکی کردن لە هاوڕەگەزخوازی یان لە ئەسڵا هاوڕەگەزخوازی لەکوێوە سەرچاوە ئەگرێەوە کەلتور بە بڕوای من ینی ئەمە ئەسڵی مەوزوعەکەیە کە کەلتوری کوردی و کۆمەڵگای کوردی بە بڵێن بە بێ جۆدانە ئەوەی کە گریمان نەتەوە یەکگرتوەکان هەر نییە
ئەو کۆنگرانەش هیچی نەکراوە وشەی جێندەریش هەر لە بنچینەیە نەهاتۆتە ئارا و نە ئاشناین پێی بە هەموو ئەمانە بەلابردننی هەموو ئەمانە لە ئێستاە کۆمەلگای کوردی لە بارترین کۆمەلگایە بۆ برەودان بە هاوڕەگەزخوازی وشەی جێندەر هەبێت یان نەبێت بۆ لەبەر ئەوەی ئەو کەلتورەی کە دکتۆر باسی کرد ئەو کەلتورەی ئێمە کەلتورێکە کە هەتاکو ئێستا لەسەر ئاستی یاساناسەکان لەسەر ئاستی دەسەڵاتداران لەسەر ئاستی دەوڵەت لەسەر ئاستی کۆمەلگای مەدەنی لەسەر ئاستی پیاوانی ئاینی ئاعتراف بەبوونی غەریزە ناکرێ غەریزە شەرم و کەمی و بابەتێکی نالەبارە بابەتێکی دووتێی ماڵەکانە کەسەکانە کە نابێ باسی بکرێ و نابێ ئاعترافی پێ بکرێ و مەسلەی غەریزەش بابەتێکە یعنی ئێمە نە ئێمە ئەوی لەسەر ئەم مێزەین نە هیچ کەسێکی کە ناتوانێ دای بنێ بڵێ مرۆڤ ئەبێ غەریزەی وا ئاراستە بکە و ئەبێ ئاوا ئاراستی بکە یعنی لەمەیە ئەگەر دوورکەوینەوە لە مەسلەی هاوڕەگەزخوازی و بۆ ئەوەی کە جەنابەت پێشتر باسی ئەوەت کرد کە دایک و باوکەکان ناتوانن بڵێ کوڕم تۆ کوڕی یا کچم تۆ کچی کەلتوری ئێمە بە جۆرێک شێواوە کە دەسەڵات دەورێکی زۆر زۆر گەورەی هەیەتیایە دایک و باوک لە پەیوەندی نێرومێی دەرەوەی پرۆسەی هاوسەرگیریش ئێستا لە بەشێکی زۆر لە خێزانەکانە توانای دەسەڵات و قسەکردنی نەماوە لەوەی کە بە کوڕەکەی بڵێ لە دوای 18 ساڵیەوە لە ناو ئەو شوقەیە کە بۆم کڕیویت و بەتەنیا تایە ئەژیت بە کچەکەی لەو شوقەیە کە لە شارێکی تری دوور لە خۆی تای ئەژی چۆن ممارەسە سێکسەکانی ئەکات لەگەڵ کێیە ئەیکات ئەیکات یان نایکا هەموو ئەمانە ئێمە لێ ئەترسین خۆمانی لێ دوور ئەگرین چاومانی لێ ئەنووقێنین مع العلم هەیە و هەمومان ئەزانین هەیە بەڵام پێمان خۆشە بڵێن بۆ مناڵ بەڵێ بۆ هەمووی بۆ مناڵەکەش کە ئیتر کە گەورە ئەبێ بۆ ئاراستەیە گەورە ئەبێ بۆ لێرە زەمینە سازە ئێمە هەموو ئاراستەکانمان بە ئاراستی قەدەغەکردنە ئیش ئەەکەین ئێستا زۆرترین هەڵمەت هەیە لەسەر ئەوەی کچ و کوڕ لە خوێندنگاکانە جا بکرێنەوە لێک کاتا تۆ مەترسیت هەیە وشەی جێندەر هاوڕەگەزخوازی بڵاو بکاتەوە بەڵام مەترسید نییە لەوەی کە مناڵەکەت لە 2 ساڵیەوە خستوتەتە سەر یوتیوب و هیچ ئێستا فیلمێک گۆرانیەکی دنیا نییە کە بەشێک لە بەشەکانی بانگەشە نەبێ بۆ هاوڕەگەزخوازی لەم لاشەوە بە ناوی پارێزگاری و بە ناوی کەلتورەوە کوڕووکت جیا ئەەکەیتەوە هەموو کچەکان ئەخەیتە سەر لای یەکەوە بە یوتیوبەوە هەموو کوڕەکان ئەخەیتە لای یەکەوە بە یوتیوبەوە و بەو فکرەی کە بووە بە جۆرێک لە مۆدێلیش مەسلەی هاوڕەگەزخوازی ئەمەیانە پێ ئاساییە و لە ئەخیری شاڵی جێندەر بەرپرسە لەوەی کە مەسلەی هاوڕەگەزخوازی گەشە بکات بۆیە من ئەمەوێ زۆر با بڵێن جەخت لەوە بکەمەوە کە بە ناوی جێندەرەوە و بە ناوی ترسمان لە هاوڕەگەزخوازی ئێمە نین مەسلەیەکی دوور و درێژی چەوسانەوەی ژن و نایەکسانی ژن و پیا و بکەین بە قوربانی چونکە ئەمە وجودی هەیە خات و شلێر ئەمەوێ قسەی کۆتایی لە بەڕێزت وەربگرم بفەرموو دەنگن نەگەیشتە من ببۆرە ئەمەوێ قسەی کۆتایی گوێت لە هەمویان بوو قسەی کۆتایی لە بەڕێزت وەربگرم بەڵێ دیارە قسەی کۆتایی لای منەوەیە کە هەموو ئەو کللتور و هەموو ئەو ئیشتیهادانتانەی کە ئەکرێت ویەتە ئەخرێتە ناوساحەی کۆمەڵگای کوردێوانە پێویستی بەڕێخستن هەیە پێویستی بە یاسایە کە ڕێکی خات و پێویستی بە سانسۆرێک هەیە کە ئەم کۆمەڵگایانە شێوێنێ من پێم وایە ئەو سیستمەی کە ئەمڕۆ بەڕێوە چێ خۆی بەشێکە لەو فەوزایی کە لەم فەزایی بەڕاستی ساحی کوردستانی ئەگوزارێت لەبەرەوە من پێم وایە ئەبێ حکوومەت خۆی کارێک بکات لە کۆمەڵی ئاستا کە ئەم فەوزایە ڕاگرێت لە ڕێگای پەروەردەوە لە ڕێگای ڕاگەیاندنەکانەوە من لێرە تێبینی چی کام فەوزایە
ئەم فەوزایی کە هەندێ شتەخرێتە ناو بەرگوێی خەڵکی ئێمە مەسەن جەندەر بۆ تەفسیر کرێ بە هاوڕەگەزخوازی لەسەر چ بنەمایەک ئەم تەفسیرە ئەکات کە ئەساسی نییە ئەمە وا ئەکات مەسەن شتە ئەساسیەکان پشێوێنێ هزری ناو کۆمەلگا پشێوێنێ و خەڵک ترسی لا دروست ببێ لەبەرەوە من پێم وایە سیستم ئەبێ ئەوە ڕێکخات ئەبێ بە یاسا ڕێکخرێ ئەبێ سانسۆر هەبێ لەسەر کۆمەڵێ لایەن کە ڕێگا پێدراو نەبێ هەر کەسێ هەڵسا بە ئارەزوی خۆی تەسریح دەبات یا باشە شلێر خان ئێستا پەیڕەوی ناوخۆی پەیڕەوی ناوخۆی ڕێکخراوەکان زۆر وازەح و دیارە یەکگرتووی خوشکان ئامانجی چییە یەکێتی ئافرەتان ئامانجی چییە ڕێکخراوەکانی تر ژنان ئامانجیان چییە باشە ئێمە بووە بە پەیڕەوەکەی خۆیان باوەڕ نەکەین بین بە تعریفی ناو کتێبێکی ترەوە کە بە 5 ساعت و نیو بە تیارە لێمان دوورە وانە دیارنەوەی کە ئاماژەی پێ ئەەکەی ئیشکالێتت لە دەیان شێوازی تری ئیشکردنە لە ناو ساحەکە کە دۆسی وەکو ڕێکخراوەکەی من و تو فلانی تر وازەح نییە باش لەرخان تەواوی بکە فەرموو بەڵێ منش مەبەستەکەم ئەوە بوو کاگڕنج مەبەستم ئەوەیە کە ئێمە لێرانە بۆ خۆمان ئەو هێزە دروست بکەین کە ڕێگانەین بە کللتوری دەرەوە بێتە ناو ئێمەوانێ و بە ئارەزوی خۆی خەڵکیی کەش هەبێ ئیشتیهات بکە لەسەر ئەو کللتورە و هزری تاکی ناو کۆمەلگای ئێمە پشێوێنە ئەویش بەچی ئەکرێ من بە قەنەعەتی خۆم لە ڕێگای پەروەردەوە ئەکرێ لە ڕێگای ڕاگەاندنەکانەوە کرێ لە ڕێگای وابەستەیی خەڵک بەو وشانەی کە دەری ئەبڕێ هەر کەسە هەڵنەسێ بە ئارەزوی خۆی چۆنی پرسیارێ ئەمە لە کولتوری دەرەوە هاتووە ساحەی کوردستانیەوە بەڕاستی تێبینیم هەیە لەسەری مەسەن ئەم بەرنامەی بەڕێزێت پێم وایە بەرنمەیەکی زۆر باشە بەڵامەکەم لێرانەیە زۆر جار تەنها بۆ هەڵمژینی ناڕەزایەتیەکانە مەفرۆزم بەرنامانە بە دوایە ئیجراعات هەبێ نەک تەنیا مەسەن کە بەرنمەکە کرێ و بە دوایەوە چیتر ئەبێ پاشینەکەی چی بێت ئەبێ پاشینەکەی بەدووادا ژنێکی مسەقاف حەقە تێگەیشتێکی قۆڵترە هەبێ بۆ ئەرکیمیدیا بەردەمی لێپرسراوێت علاقەی نمونە بتوانین ئەو دیاردە نەئاساییانە یا ئەو دیاردە باشانی کە لە ناو کۆمەلگای ئێمە هەیە نەئاساییەکان چارەسەری بۆ دانین باشەکانیش پەری پێبین من ئەمە تێبینی جددیمە بە حەقیقەت و بە هاوکاری و بەڵام لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی حتا ئەمە حزبە سیاسیەکان ئەبێ ئەو بەرنامەی خۆیان تا چەند ئەخەنە خزمەتی ئەو بەرنامانی کە هەیەە من پێم وایە بێ لەسەر هەموو ئەم ئاستانە سیستمێک هەبێ کە لێپرسینەوەی هەبێ بەرامبەرەوە ئەو سیستمەش بە یاسا و لە ڕێگای پەروەردەوە لە ڕێگای ڕاگەاندنەوە ڕاگەاندن بە تایبەتی کە چاوی و چوارەمە زۆر ضرورە ڕازگۆیانە و ئاکتیفتر چارەسەر بۆ داهاتووی هەموو ئەم کێشانە دابنێت و ڕاستیەکان بخاتە ڕوو نەک تەنیا هەڵمژینی ناڕەزایەتیەکان بێت ئەزانی من لەگەڵ زۆربەی قسەکان تا کۆکەم بەڵام من نازانم گفتوگۆیکی معریفی ئەبێ بۆ نمونە چه هەڵمژینی ناڕەزایەتێکی تێدابێ ئەسڵەن خۆ ئیشی ڕاگەاندن لە هیچ شوێنێکی دنیا بریتی نییە لە ڕاگەاندن حەلال المەشاکل نییە ڕاگەاندن ئیساری گرفتەکەکە بە قسەی دێنێ و مەرجیش نییە مەوزوعەکانی ڕاگەاندن قابلیەوە بێ سبەینێ بە قەرارێکی حکوومەت چارەسەر بکرێ وەزائیدەن تێبینیم هەیە لەسەر یەک شت من هەندێک جار لە پێناوی حیوارەکە بم بە بەشێ لە حیوار زیاتر لە ڕۆڵی پێشکەشکارێک کە پرسیار و وەڵامەکە دێمە ناوەوە مەسەڵەن جەناب دوا قسەت کرد وەکەوەی کە ئەم مشکیلانە ئەیکەم بە پرسیارە بۆ کاکسەرەوە ئەم مشکیلانە لە کللتوری دەرەوە هاتووە ئەگەر یەکێتی ژنان بۆ نمونە خۆی لێ یا ئافرەتان یا ڕووناکبیران خۆیان لێ بوارد و تەداخلیان نەکرد ئیتر ئایا هاوڕەگەزخوازی نامێنێ لە کۆمەلگادا
ئەگەر بۆ نمونە ئەی ئەوانەی کە بە ئاەتەکانی کە کاک حاجی کاروانی خوێنێ بە گوێیا و بە نەسیحەت و ئیرشاداتە سایکۆلۆجیەکانی ئەم چارەسەر نەبوون ئایا گرفتەکە لە کۆمەلگایە هەر نییە ئایا کۆمەلگا نابێ فلێکسبڵ بێ نابێ هەتا دوا قۆناغ بیر لە چارەسەر بکاتەوە کاگرنج جارێ دەبێ بزانین هیچ کۆمەلگا ناتوانێت بژێ بەبێ فەرهەنگیان بەبێ کولتور و کولتور بریتە لە ڕێ و ڕەوش و قەواعیدی ژیان شتێکی دیکە نییە هەر بۆیش لە میلەتێک بۆ ئەوی دیکە جیاوازە لەم ڕێگا و ڕەوشی هی ژیاندا هەڵەی زۆرتیایە چونکە ئینسان بە درێژایی تاریخ لە نەزانینەوە بەرەو زانایی دێت و پیرۆزڕاگرتن و زۆر پابند بوون بە بەهاکانی کولتوری دوێنێ نیشانەی دووبارەی ناکەمەوە نیشانەی محافزەکاریە و محافزەکاری پایگای نەفسی و ئیجتیماعی تایبەتی خۆی هەیە کە پێشەنگ نین لە چارەسەرکردنی کێشەکان لە هیچ کۆمەلگایەکدا ئەوی تریان هیچ کۆمەلگایەک بە تایبەتی لەم خۆناغی ئێستای دنیا کە تێکەڵا ناتوانێت دەرگاکانی داخە لە ڕاستیدا ئەگەداشی بخات پەنجەرەکان کراوانە وەکو کۆمەلگای ئێمە تا ئێستاش بە قانون و بە حکوومەت و بە فەرهەنگەکەیەوە بە کولتورەکەیەوە کۆمەلگایەکی داخراوە بەڵام لە ڕێگەی تکنۆلۆژیاوە هەموو ئەو کێشانەی دنیا دێنە ناو کۆمەلگایکە ئێمەشکە پەیمانخان ئیشارەکی سەریعی پێکرد ئەم وەک گرفت هێنانی زانیاری بۆ ناو کۆمەلگای ئێمە کێشە دروست ناکە کێشە لە کۆمەلگاکان لە کولتورەکاندا کاتێ دروستە بێ کە عملیان ترازانی کۆمەڵایەتی هەبێ و کۆمەلگا لە شەڕدا بێ یان لە گواستنەوەدا بێ و حکوومەتێکی زانا و منەظەم نەبێ کە ئەمە تەجربەیەکی دوورودرێژ هەیە لە تاریخی مرۆڤایەتیدا لەوانەیە کەمێک لە لای ئێمەشدا هەبێت بەڵام کێشەکان کێشەی ناو کۆمەلگای ئێمەنە کاگرنج لە هێوارەیەوە باسەکەین مرۆڤ بە مرۆڤی لە دایک نابێ ئەمە مەسەلەیەکی علمیە و ڕۆشنبیری نییە مرۆڤ وەکو کاینێکی بایۆلۆجی لە دایکە بێ کە ئیستیعدادی بە مرۆڤبوونی تێدا هەیە وەختەکە بەوە نەکوژین کە تاقیکردنەوەی علمیش هەیە کە زۆریش ناخۆشە هەنێ مناڵکە لە ناو مرۆڤ گەورە نەبوون لە تەمەنێکی کەمدا دەمرن و فێری قسە و عەقلیش نابن بۆچی مرۆڤ لە چاو هەموو گیاندارەکانی دیکە پێویستی بە 18 ساڵە تا مناڵەکەی کامل دەبێت لە کاتێکا فیل مناڵی بەرە بێتەوە و لەگەڵی ئەڕوا و نانەخوا و ئەرکەکانی خۆی جێبەجێەکە بۆچی دوای 9 مانگ جەنین لە زگی دایکدا پێویستی بە 14 مانگی زەروری هەیە بۆیکەوە نەمرێت خۆ ئەمانە شتی علمین ئەوانە نەڕۆشنبیریە و نە ئەوەیە کە ئێمە قسەی لەسە بکەین مرۆڤ دروست دەکرێ و دروستکردنی مرۆڤ پرۆسەیەکی تاریخیە و پرۆسەیەکی عەقلیە چەند کۆمەلگا لە ڕووی علمی پێشەکەوەی عەقلی ئینسان بەتواناترە بێ ئینسان زاناترە بێ توانایی بۆ حەلکردنی کێشەکانی زیاترە بێت ئەم کێشانێک کە ئێستا باسیەکەین سەرتۆپی ئەم کێشانە کێشەی ئافرەتە بە دەرەجە یەک و من قەت لەم بارودۆخی ئێستای کوردستاندا لایەنگری ئەوە نیم کە بە کێشەی لاوەکیەوە کێشەی ئافرەت کە جەوهەری پەیڕەوکردنی مافی مرۆڤیشە لە کۆمەلگای کوردستان بەلاڕێدا ببرێ هەدەف تێکەڵ کراوە کاتێک کە ئەڵێن جەندەر تەنیا بریتە لەوەی کە بەشێکی کەمی کۆمەلگا کە بەڕاستی کێشیان هەیە و هاوڕەگەز خوازن بەو ناو و ناتۆرانەی ناعلمی کە لە هێوارەوە لە دەمی ئێمەش لەو مەجلیسە دەرەچێ و زوڵمە بەکارهێنانی ئەو مستەلەحانە بە نادەقیقی نابێت لەگەڵ کێشەی ئافرەتان تێکەڵ بکرێ کە نە ئینحرافە نە ترازانە بەڵکو مەسیری وجودە وجودی ئینسان بە دوو ڕەگەزی لێک جیاواز و ئافرەت تەنیا مەسەلەکە ئەوە نییە کە ڕحمی پێدەکرێ تۆ مافیە دەیە خودی کۆمەلگا بە پیاویشەوە کامل نابێت تا ئەم باڵانسی مافە دروست نەبێت نەتەوەیە گرتوەکان کە ئاعتراف بەسەر بەخۆی کوردستان ناکا لەوەدا هەڵە نییە کە جارنامەیەکی جیهانی هەیە کە مافەکانی ئینسانی تێ تۆمار کراوە ئێمە ئەگەر وەکو ڕۆشنبیر بمانەوێت دەوری خۆمان بگەڕین دوو ڕێگەمان لە پێشە
یا پاشەکشێ بکەین بۆ ناوماڵ قسە نەکەین یان کە هاتی دەبێ ئەوەی کەوە لە دنیادا ئیسپات کراوە بە کەڵکی بەشەردێ ڕۆشنبیران دەبێ بە دەنگی بەرز و بێترس بیڵێنەوە دەبێ بۆی تێبکۆشن ڕۆشنبیران دەبێ مامۆستای کۆمەلگایەکی تەقلیدی بن کە زانیاریان نییە کە تێناگەن و دەبێت تێبگەیەندرێن ڕۆشنبیران مامۆستای کۆمەلگان سەرقافڵەکەنە لەوەدا ڕەئی ئەکسەریە و ئەغلەبیە نییە کاتێک کە تۆ مناڵەکانت بەخێوەکەی کاگڕنج لیان دەپرسی چۆن پەروەردەتەکەم کاتێک کە نظامی پەروەردە لە کۆمەلگادا هەیە لە مناڵەکان و لە دایک و باوکیان ئەپرسین چۆن مناڵەکان بۆ پەروەردەکەین نەخێر مەسەلەی پەروەردە لە ماڵ و لە کۆمەلگا لەسەر بناغی علمی بە شێوەیەکی واقعی علمێکە دەبێت تەسلیمی بێ کۆمەلگا حەقی نییە لەوەدا قسە بکە کۆمەلگا حەقی هەیە پێشکەوێ دەستخۆش حاجی کاروان بەس دوا پرسیار بڕوات بە مافی ئافرەت هەیەیان نا خوا بڕیاری داوە ئافرەت مافی هەبێ بڕوان پێ نییە چییە؟ ئەستەن ئێمە ئیشەکەین لەسەرەوەی ئافرەت وەکو دایک بڕوات بە مافی ئافرەت هەیەیان نادەنگەکە مافی خۆی هەیە ئەفۆن وتم خوای گەورە مافی داناوە بۆ ئافرەت ئێستا جۆ لێیە؟ ئەی بڕوات بە مافی ڕێگەسخوازان هەیە؟ کاکڕەنج هاوڕێگەز خوازان نەخۆشیەکی ڤایرۆسیەکە کۆمەلگا هەمووی تێکەدا خێزان هەڵەوەشێنێتەوە ئینسان لە ناهێڵێ ئەگەر لادانا بەڵێ بەڵێ چارەسەر بکرێن چارەسەر بکرێن لە باوەڕ بکە ڕەنجکە پێم خۆش نییە و قسێ تەلەڤیزیۆن بکەم باوەڕ بکە پیاو بووە خاوەنی ژنە مناڵی هەیە ئەلحەمدولیلا لەسەر دەستی ئێمە تۆبەی کرۆوازی لێهێناوە ئەی بۆ ئێوەیەکە لە کۆمەلگادا نابێ وەلا بخرێ ئەبێ ڕێگای بۆ بدۆزرێتەوە ئەگەر چارەسەر نەکراتیان لێ بکرێ نەک ڕەواجی پێ بدرێ هیچ نابێ ڕەواجی پێ بدرێ کاگڕەنج نابێ ئەگەر چارەسەر نەبوو ئەو نەوعانە نەخۆشی بڵاوەکەنەوە یعنی بۆ نمونە هاوڕێگەز خوازیەکان ئێستا ببوورەکەەوە ئەڵێم پێم شەرمە بەڵام قسەکە واقعە کاگڕنج ئەو نەوعانە تەنانەت تەماحێنەچێتە مناڵ خۆ ئاگاتان لێ چەند کەس تعدایان لە مناڵی بچکۆلە کردووە سپاس دەکەم سپاس یەک کۆمنت دەتوانم وەربگرم خاتونی بەڕێز قسەی کۆتاییە قسەی کۆتایی قسەی کۆتاییە لە ڕاستیە ئەمەوێ ئەوە دووپات بکەمەوە کە ئەوەندەی ئەم هەڵمەتەی دوایی بۆ دژایەتیکردنی هاوڕەگەز خوازی بەڕێوە برا لە کاتێکە کە هیچ هەڵمەتێک لە بەرامبەریا بۆ پشتیوانی لە هاوڕەگەز خوازی نەبووە دەهێندەی خودی وشەی جەندەر خزمەتی بە برەودان بە مەسلەی وە بڵاوکردنەوە و بانگەشەکردن بۆ هاوڕەگەز خوازی کرد لە هەرێمی کوردستان ئەم خەباتە بۆ مافی ژن بکرای ئێستا بەدڵنیایەوە چونکە ئێمە ئەگەر سیر بکەی کاگڕنج لە درێژەی ئەو هەڵمەتەی دژی هاوڕەگەز خوازی کرا تەنیا هەڵمەتێکیش تەنیا قسەیەکیش نەبوو بۆ داکۆکیکردن لە هاوڕەگەز خوازی کە لە بەرامبەریا ئەو هەڵمەتە هەبوو کاگڕنج ئێمە ئەگەر چەمکەکان وەکو خۆی گەیاندنمان وەعیش بەرامبەریان بەو شێوازە دروزە بێ ئەمەی کە ئەڵین تەخەوفێکی خەڵکی ئەوەی کە کاک دکتۆر ئاماژەی پێکرد لە ناو چوارچێوەی مەسلەی فێمینیزمی دوجار جەندەر ڕادیکاڵ بە فعلی چوار شتی سەرێکی ئێستا ئیشی لەسەر مافی هاوڕەگەزخوازان لەگەڵیانەی چوار آخر ئەمە ئەوە مطلقی نییە قسەکردنەکە ئەگەر بەم شێوازی جەنابەت باسی لێوەکەی گرفتێکی هۆرمۆنیە ڕێگەی چارەسەری خۆی هەیە ئەگەر تەشجیعاتێک و هاندانێک و زمینە سازکردنیەتی بۆ هینکردنی ئێمە لە سروشتی مرۆڤە ژنمان هەیە و پیاومان هەیە و عیلاقەش تەنها لە نێوان نێرومی هەیە ئەگەر حاڵەتێکی تر دروست بوو ئەوە ئەبێ شوێنە پەیوەندیدارەکان ئیشی لەسەر بکەن بە تاویکەن مەدهێش چوار خاڵی سەرێکی هەیە کە جێگەی مەترسیە ئەمەی کە لە پەیمانخان ویستم ئیشی لەسەر قسەی لەسەر بکەم باسی هۆڵەندای کرد وەختێک کە من جەستەم ئەبێتە سنتەر
ئەبێتە سنتەر وە خۆم جەستە مڵکی خۆمە جەستە مڵخی خۆمە ئەبێ ئەو مافەشم باتێ بۆ شێوازە مامەڵە بکەم و ئەبێ ئەو مافەشم باتێ کە بۆ نمونە هینە راپۆرتی ئومەمی متحیدە بۆ مەسەلەی ئیتیفاقی سیداوی 2014 کە ئەیا بە عێراقڵێ بەپی مادەی 6 ئەبێت تۆ لەش فرۆشی ئازاد بکەیت کەواتە ئەم دەسەڵاتی سەرەوە ئەم هەیمەنە حاڵەتێکی دروست کردووە خەڵگە ترسێ بە ناوی مافی ژنەوە ئێمە ببینە سووتماکی ئەو مەسەلانە دەکەم دەستت خۆش بێت یەک ڕستە و لێ بپرسم چیاڵی بۆی غەبرەکەم لە کۆتا ئەمە کێشەیەکە لە کۆمەلگای ئێمەدا هەیە هیوادارم ئەو دیبێتە یارمەتیدا بێ بەڵام ئەوە نیشانیدا کە لاوازی دام و دەستگای علمی لە بواری دەروونزانی و کۆمەڵناسی لە کوردستاندا دەورێکی زۆری هەیە لە کەم ئاگایی کۆمەلگای ئێمە چکەمە ئیختساسی ئەوانە دوا قسم ئەوەیە کە ئەمە کێشەیەکی کۆمەڵایەتیە وەکو ڕووناک بیرێک جگە لەم بەرنمەیە هیچ شوێنە داواتی کردووی بڵێ وەکو کۆمەڵ ناسێک گرفتێکی لەم جۆرەیە نەخێنەوەڵ بۆیە جێ سوپاسە ئەوەی کە جەنابەت وەکو ڕۆژنامەنووسێکی ڕۆشنبیر و بە جورئەت مەوزوعەکان تەرحەکەی دەست خۆش بێ و ئەم کێشەیە تەنیا بە یەک دیبیت و بە 3 ساعات چارەسەر ناکرێ هیوادارم تەکڕای ئەو مناقەشێکە کردومانە بە هەموو جیاوازەکان یارمەتی ڕێی گشتی بداکە کەمێک هێمنتر و لەسەرخۆتر گوێ بۆ کێشەکان بگرن پەنا بۆ پەلاماردان نەبن. زۆر سپاس بۆ هەر هەمووتان سپاس کە لە سلێمانیەوە تەشریفۆیانە گەورەتان کردین سپاس مامۆستا سەرۆ سپاس خاتوقیمان زۆر سپاس خوشکە شلێر کاکە حاجی کاروان زۆر سپاس کاکە دکتۆر محەممەد تەها لەبەرەوەی کە موعیدێکی هەبوو هینی قسەی کۆتایم لێ وەرنەگرێویش ڕێز و سڵای بۆتان هەبوو بە چرفە پێیوتم چاوتان ماچەکەم و خواحافیز دووبارە بەخێربن.